تۆمارکراوەکانی کتێبخانەی دەنگی هاوکاری کتێبی چیرۆکە کاریگەرەکان بۆ کچانی لاوتان پێشکەش دەکەین لە نووسینی احمد سالم بادویلان وەرگێڕانی حوسێن محمود هەڵەبجەیی بابەتی کتێب کۆمەڵە چیرۆکێکی واقعی چاپخانەی ڕۆژهەڵات چاپی سێیەم 2013 خوێندنەوە و تۆمارکردنی سارا مۆنتاژ و کارە دەنگیەکان ڕێبین کازم سەرپەرشتیاری پرۆژە خێرۆڵا نەحمەد پێشەچێ بسم الله الرحمن الرحیم سپاس بۆ خوای جیهانیان درود و سڵاوات بۆ سەر پێغەمبەری ئازیزمان محەممەد صلی الله عليه وسلم و بۆ سەر یار و یاوەرانی و ئەوانەی بە تاکی شوێنکەوتووی ئەوانن هەتا ڕۆژی دوایی پاشان خوای گەورە دەفەرمێت بەڕاستی لە چیرۆک و بەسەرهاتەکانیاندا پند و ئامۆژگاری تێدایە بۆ هۆشمەندان ئەمانە قسە و باز نین هەڵبەسترابن زۆر جار دەبیستین یان دەیان خوێنینەوە کە فڵان ئەدیب و نووسەرێکی واقیعیە مەبەستیش لەم نازناوە شاخدارە تەنها ئەوەیە کە نووسەرەکە وێنەی شاز و نمونەی دەرەوەی نەریت و واقعی هێناوە و لە ئەندێشەی خۆیدا واقعێکی بۆ دەسازێنێ کە پێچەوانەی ڕاستیەکانە ئەو نووسەرە واقع دادەڕێژێ لە ڕوانگەی دیدی خۆیەوە یان خۆی چۆنی دەوێت بە ئارەزوو حەزی خۆی دایدەڕێژێت ئێمە براو خوشکی خوێنەر تەنها نین لەم جیهانەدا لە سەڕووی ئێمەوە توانایەک کە لە سەرڕووی توانای ئێمەوەیە ناوی قەدەرە و دەسەڵاتێک حکوم دەکات ناوی دادگایە ئەم دووکارە بەدەست خوای گەورەیە کە نووسەری واقعی دوور دەکەوێتەوە لە باسکردنی دەسەڵات و حکمیدا لەسەر ڕوودانی واقعێکی ڕووپۆش نمونەی ئەو جۆرە نووسەرانە یاری دەکەن بە ڕووداوەکان لەگەڵ پاڵەوانی چیرۆکەکاندا و کۆتاییەکان بە هەردوو چاوی خۆی دەبینێت کە دەرناچێت لە سنووری ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێت کەمما تودین و تودان واتە چی بچێنیت ئەو دەدووریتەوە یان فەرموودەی خوای گەورە کە دەفەرموێت هەر کەسە بارمتەی کردەوەکانی خۆیەتی لەم کتێبەدا پشمان بە هەڵبژاردن و پوختکردن بەستووە کۆمەڵێ چیرۆکی واقعیمان دەرهێناوە بە کەسایەتیەکان و ڕووداوەکان و کۆتاییە خۆش و ناخۆشەکانیانەوە بەبێ یاری پێکردنی ئارەزوو نووسەرەکە و بەبێ سۆزداری بۆی و بەبێ زاڵکردنی خەیاڵ بەسەریدا فەزڵ تەنها دەگەڕێتەوە بۆ خوا و ئەو بەهرەیەی داویەتی بۆ پێنووسەی کە ئەم واقعی بەدەست پاکی و ئەمانەتەوە گواستۆتەوە ئێمەش ئەم چیرۆکانەمان خستۆتە بەردەستی خوشکانی موسڵمان تا تەماشای ئەو واقعە بکەن و ئاین و ژیان و ئاسمان و زەوی لە یەکتر جیا ناکاتەوە تاوەکو خوشکی موسڵمان ئەو ڕاستیە لارەوە بۆ ببینێت و بە هیچ خوشکێکی درۆی نەفری و نەدرێت کە سەرئەنجامەکەی پەشیمانی و لەزەتێکە کە ئاه و حەسرەت دێت بە دوایدا بادی من و ڕواڵەتە ناوپۆشەکان و دروشمە بریق و باقەکان ڕای نەکێشێت و بە بیناییەوە تەماشا بکات نەک بە چاوی ئەو کاتە ڕاستیەکان ئاشکرا دەبینێ و ئەنجامەکان پەیوەزدار دەکات بە سەرەتاکانیەوە وەک لە یەکێک لە چیرۆکەکان داهاتووە بەختیار ئەو کەسەیە کە پەند لە کەسی تر وەردەگرێت دەخوازم لە خوای گەورە پند و سوود و ئامۆژگاری لێوەربگرن والله وەلی التەوفیق چی بچێنیت ئەو دەدووریتەوە چەندە شەوی پەردەخەونی ئافرەتانی هەرزەکار بێت ئەوەندەش مەبەست و ئامانجی کوڕانە کە هەوڵ دەدەن بۆ بەدیهێنانی بەڵکو هەندێک لە کوڕان و کچان بە هەموو شێوازێک هەوڵی بۆ دەدەن لەسەر بنەمای مەبەست بەهانەیە بۆ هۆکار تەنانەت ئەگەر ئەو هۆکارانەش پێچەوانەی ئیسلام بێت یان دەست دەکات بە ئەنجامدانی لەزەتێکی حەرام کراو بە وتوێژی تەلەفۆنی و پەیوەندی سۆزداری یان لە ڕێگای ئینتەرنێتەوە ئەو ئافرەتە داوێن پاکە کە بە درێژایی ژیانی بێجگە لە مەحرەمەکان پیاوانی تری نەبینیوە باوەڕ بکە ئافرەتێکە کە ناتوانێت لەم سەردەمەدا شوو بکات
هەرچەندە دواکەوتی تەمەنی شوکردن لەوانەیە ڕۆزیەک بێت و خوای گەورە پیاوێکی ساڵحی بکات بە تووشەوە و هەموو ژیانی بەختەوەر بێت. بەڵام پاڵەوانی ئەم چیرۆکە کچێکی موسڵمانی داوێن پاک و بە ڕەوشت و ڕوخساری داپۆشیوە و پابەندە بە ئایینەکەی و بەرزی ڕەوشتیەوە. خوای گەورەش پیاوێکی موسڵمانی پێبەخشیوە کە باشە لەگەڵیدا و زۆری لێ ناکات و ڕوخساری و دەستەکانی و هەندێک لە لەشی دەرخات کە هەندێک لە کچانی ئەمڕۆوا دەکەن بە ناوی پێشکەوتنەوە و بە دەنگی بەرز قسە دەکەن و لە بەردەم پیاواندا خەندە دەکەن و پێدەکەنن بەبێ شەرمکردن و بە خۆداچوونەوە. ساتی پەردە هاتنە پێشەوە لەسەر شێوازێکی ئیسلامیانەی ساددا. بووک و زاوە چوونە ماڵی خۆیانەوە. ژنەکە نانی ئێوارەی پێشکەش بە مێردەکەی کرد و پێکەوە دانیشتن لەسەر سفرە. لەپەڕ هەردووکیان گوێیان لە تەقەی دەرگا بوو. مێردەکەی بە تووڕەیی و بێزاریەوە وتی: ئەوە کێیە لەم ساتە وەختەدا هاتووە؟ ژنەکەش هەستا دەرگاکە بکاتەوە. لە پشت دەرگاکە وەستا و پرسی: کێیە؟ دەنگێکیش لەو دوو دەرگاکەوە وەڵامی دایەوە: هەژار و داماوم، هەندێک خواردنم دەوێت. ژنەکە گەڕایە بۆ لای مێردەکەی و ئەویش لێی پرسی: کەی بوو دای لە دەرگا؟ ژنەکەش وتی: هەژارێک بوو داوای خواردنی دەکرد. مێردەکەش تووڕە بوو وتی: ئایا ئەو هەژارە دەیەوێت ئەم خۆشیەمان لە تێک بدات؟ لە کاتێکدا ئێمە لە یەکەم شەوی هاوسەرگیری داین. پیاوەکە ڕۆیشت بۆ هەژارەکە و تێر و پڕی لێدا و پاشان زۆر بە خراپی دەری کرد. پیاوە هەژارەکەش ڕۆیشت و دوورکەوتەوە کە هێشتا برسیەتی و برینداری زاڵ بوو بەسەر ڕۆحی و جەستەی بەڕێزیدا. پاشان مێردەکە گەڕایەوە بۆ لای ژنەکەی و زۆر بێتاقەت بوو بۆی ئەو پیاوەوە کە خۆشی دانیشتنەکەیانی لەگەڵ ژنەکەی لێ تێکدان. لە پڕ پیاوەکە تووشی حاڵەتێکی نائاسایی بوو. هەموو دنیا لەبەر چاویدا تەسک بوویەوە و بە قیرە و هاوار لە ماڵ دەرچوو. ژنەکەی بەجێهێشت کە لە دیمەنی مێردەکەی تۆقی بوو کە لە شەوی یەکەمی هاوسەرگیریدا بەجێهێشت. بەڵام دیارە ئەمە بەویستی خوای گەورەیە. ژنەکە ئارامی گرت و بە تەمای پاداشتی پەروەردگار بوو. بەو شێوەیە مایەوە تا بۆ ماوەی 15 ساڵ. دوای ئەو ماوەیە کە تێپەڕی بەسەر ئەو ڕووداوەدا، پیاوێکی موسڵمان هاتە داوای ئافرەتەکە و ئەمیش ڕازی بوو پێی. بوونە هاوسەری یەکتر. لە شەوی یەکەمی هاوسەرگیریدا ژن و مێردەکە لەسەر خوانی ئێوارە کۆبوونەوە. لەپەڕ هەردووکیان گوێیان لە تەقەی دەرگا بوو. مێردەکەی بە ژنەکەی وت: بڕۆ بزانە کێ لە دەرگا دەدات. ژنەکە هەستایەوە لەو دیوی دەرگاکەوە وەستا و پرسی: کێ لە دەرگا دەدات؟ دەنگێکیش لە پشت دەرگاکەوە وتی: هەژارم و کەمێک خواردنم دەوێت. ژنەکەش گەڕایەوە بۆ لای مێردەکەی و ئەویش لێی پرسی: کێ لە دەرگا دەدات؟ ژنەکەش وتی: هەژارێکە و داوای هەندێک خواردن دەکات. مێردەکەشی سنیەکەی بەردەمی بەرز کردەوە و بە ژنەکەی وت: هەموو خواردنەکەی بۆ ببە و وازی لێبێنە تا تێر دەخوات. پاشان چەندی لێمایەوە ئێمەش دەیخۆین. ئینجا ژنەکە ڕۆیشت و خواردنەکەی خستە بەردەم پیاوەکە. بە گریانەوە گەڕایەوە و مێردەکەشی لێی پرسی: ئەوە چیتە؟ چی ڕووی داوە؟ ئایا قسەی پێوتیت؟ ژنەکە بە چاوی پڕ لە فرمێسکە وتی: نەخێر. ئەی لۆمەی کردیت؟ نا. ئەی ئازاری دایت؟ نەخێر. ئەی بۆچی دەگریت؟ ئەو پیاوەی لەبەر دەرگاکەی تۆدا دانیشتووە و لە خواردنی تۆ دەخوات پێش 15 ساڵ لەمە و پێش مێردی من بوو. لە شەوی یەکەمی هاوسەرگیریدا هەژارێک لە دەرگاکەمانیدا و مێردەکەم ڕۆشت بۆی و زۆری لێدا. پاشان دەری کرد. پاشان زۆر بە تووڕەییەوە گەڕایەوە بۆ لای من. دوایی وام هەز دەکرد کە جنۆکە چوو بێتە لەشیەوە. بە هاوا ڕای کردە دەرەوە و خۆشی نەیدەزانی بۆ کێ دەڕوات. دوای ئەوە ئیتر نەمبینیەوە. ئێستا ئەو خەریکی سوهەڵ و دەرۆزەکردنە. مێردەکەشی دەستی کرد بە گریان. ژنەکەش وتی: ئەی تۆ بۆچی دەگرێت؟ ئایا ئەزانی ئەو پیاوەی مێردەکەت لێیدا کێ بوو؟ کێ بوو؟ ئەوە من بووم. پاک و بێگردی بۆ خوای باڵا دەستی تۆڵە سێن
کە تۆڵەی بەندە هەژارەکەی کردەوە کە بەسەری نەویەوە لە خەڵکی دەپاڕایەوە و بەهۆی برسێتیەوە ئازاری دەچەشت. مێردی ئەو ژنەش ئەوەندەی تر ئازارەکەی بۆ زیاد کرد و وای لێ کرد بڕوات و دڵیشی لە خەفەت و داخ و حەسرەت خەریک بوو شەقی دەبرد. بەڵام خوای گەورە ڕازی نابێت بە زوڵمکردن، بۆیە سزای خۆی دابەزان بۆ سەر ئەو کەسەی سوکایەتی بە مرۆڤێک دەکات و زوڵمی لێ دەکات و دەروی کردەوە لە بەندەیەکی ئارامگەر. بۆیە دنیای بۆ گۆڕین و ڕۆزی بەخشی بە پیاوە هەژارەکە و دەوڵەمەندی کرد و بەڵایشی نارد بۆ پیاوە زاڵمەکە و عەقڵ و ماڵی خۆی لەدەستدا و پاشان کردی بە سوال کرد. پاکی و بێگەردی بۆ ئەو خوایەی کە ڕۆزی بەخشی بە ئافرەتێکی ئیماندار کە ئارامی گرت لەسەر تاقیکردنەوەیەک بۆ ماوەی 500 ساڵ. خوای گەورەش بە مێردێک قەرەبووی بۆ کردەوە کە لە مێردەکەی پێشووی باشتر بوو، موسڵمان بوونی کچێکی مەسیحی کاتێ ئاکاری جوانی خوشکی موسڵمان دەبینێت. وەک هەر ئافرەتێکی تری مەسیحی مصری گەورە بووم لەسەر دەمارگیری بۆ ئاینی مەسیحی. دایک و باوکم سوور بوون لەسەر ئەوەی هەموو بەیانیەکی ڕۆژانی یەکشەممە لەگەڵ خۆیاندا بمبەن بۆ کەنیسە تا دەستی قەشەماچ بکەم. لە دوایەوە وتارەکانی کەنیسە بڵێمەوە گوێ لێ بگرم کە قسەی بۆ خەڵکان دەکرد و باسی عەقیدە و کردن بە سیان تەثەلیتی بۆ دەکردن و جەختی دەکردەوە بۆیان بە لاوازترین ئیمان. ئەگەر نامەسیحیەکان هەرچەندە چاکە ئەنجام بدەن ئەوە هەر نەفرەت لێکراون لەلایەن خواوە، چونکە بەپێی ئەو بێباوەڕ و کافرن. من گوێم لە قسەکانی قەشە دەگرت بەبێ ئەوەی وەریان بگرم. منیش وەکو منداڵانی تر کاتێکیش لە کەنیسە دەچوومە دەرەوە ڕام دەکرد بۆ لە هاوڕێ موسڵمانەکانم تا یاریان لەگەڵدا بکەم، چونکە لە قۆناغی منداڵیدا مرۆڤەکان ئاگای لە ڕوخ و کینە نییە کە قەشە دەیچاند لە دڵی خەڵکیدا. کەمێک گەورە بووم و چوومە قوتابخانەوە، دەستم کرد بە دروستکردنی هاوڕێیەتی لەگەڵ هاوڕێکانی قوتابخانەکەدا کە لە پارێزگای سوێیز بوو. لە قوتابخانە وردە وردە چاوم خەریک بدەکرایەوە بەسەر ئاکارە جوانەکاندا کە ڕەنگی دەدایەوە لە هەڵسوکەوتی کچە موسڵمانەکانی هاوڕێمدا. ئەوان وەکو خوشک هەڵسوکەوتیان لەگەڵ مندا دەکرد و تەماشای جیاوازی ئاینی من و خۆیان نەدەکرد. پاشتر تێگەیشتم کە لە قورئانی پیرۆزدا داکۆکی دەکات لە مامەڵەکردن لەگەڵ بێباوەڕاندا، واتە ئەوانەی کە ناجەنگن دەبێت مامەڵەیەکی باش بێت بە ئومێدی موسڵمانکردن و ڕزگارکردنیان. خوای گەورە دەفەرموێت خوا ڕێتان لێ ناگرێت لەگەڵ ئەواندا کە جەنگیان لەگەڵدا نەکردوون لەسەر ئەم دینە و دەریان نەکردوون لە جێگە و شوێنەکانتان کە چاکەیان لەگەڵدا بکەن و دادیان لەگەڵدا بنوێنن و بەڕاستی خوای گەورە دادگەرانی خۆش دەوێت. یەکێک لە هاوڕێ موسڵمانەکان پەیوەندیەکی توند و تۆڵ دەیبەستینەوە بەیەکەوە. من لێی جیانە دەبوومەوە تەنها لە کاتی وانەکانی پەروەردەی ئاینی نەبێت، چونکە من بەپێی سیستەمی خوێندن لەگەڵ خوێندکارانی قوتابخانە مەسیحیەکان بنەمای ئاینی مەسیحیم دەخوێن لەسەر دەستی مامۆستایەکی ئافرەتی مەسیحی. دەمویست لە مامۆستاکەم بپرسم چۆن دەبێت بەپێی بۆچوونی مەسیحیەکان موسڵمانان بێباوەڕ بن کاتێکە خاوەن ئەو هەموو ئاکار و ڕەوشتە بەرز و ڕەفتارە شیرینن. بەڵام نەمدەوێرا پرسیارەکەم بکەم لە ترسی تووڕەبوونی مامۆستاکە. تا ڕۆژێکیان غیرەت گرتمی و پرسیارم کرد. پرسیارەکەم شتێکی کتوپڕ بوو بۆ مامۆستاکە و ویستی تووڕەبوونی خۆی بشارێتەوە. خەندەیەکی زەردەی خستە سەر لێوانی و پێیوتم تۆ هێشتا منداڵیت، هێشتا لە دنیا تێنەگەیشتوویت، مەیەڵە ئەمڕۆ کار و ڕواڵەتە سادانە فریوت بدات لە ڕاستەقینەیی موسڵمانەکان وەک ئەو شێوەیەی کە ئێمە گەورەکان دەیان ناسین. منیش بۆ خۆم بێدەنگ بووم، هەرچەندە متمانەم بە وەڵامەکەی نەبوو کە بابەتی و ناژیرانە بوو، بەڵام ئازیزترین هاوڕێم باریان کرد بۆ قاهرە. ئەو ڕۆژە بەهۆی دابڕانمەوە زۆر گریاین و چەند دیاری و یادگاریەکمان گۆڕیەوە. هاوڕێ موسڵمانەکەشم دیارێکی شک نەبرد کە گوزارش لە قوڵی و هێزی هاوڕێیەتی خۆی بکات بۆ من، بێجگە لە قورئانێکی پیرۆز کە لە پاکەتێکی جوانی بچووکدا بوو. پێشکەشی کردم و وتی بیرم لە دیارێکی گرانبەها کردەوە تا پێشکەشی تۆی بکەم وەک یادگاریەکی هاوڕێیەتی و تەمەنێک پێکەوە ژیاوین. هیچم شک نەدەبرد بێجگە لەم قورئانە نەبێت کە بریتیە لە وتەی خوای گەورە
دیاری کچە موسڵمانەکەم وەرگرت و هەر کاتێ بانگ بێژ بانگی بدایە و موسڵمانانی بانگ بکردایە بۆ مزگەوت، منیش دیاری ئەو هاوڕێیم دەردەهێنا و لاپەڕەکانیم هەڵدەدایەوە و تەماشایەکی دەوروبەرم دەکرد، نەوەک یەکێ لە ئەندامانی خێزانەکەمان ببینێت و کارێکم بەسەر بێنێت کە نەخوازراو بێت. ڕۆژگار تێپەڕین و شوم کرد لە شەماس کە کەنیسەی مەریەمی عەزرایە. لەگەڵ یادگاریە تایبەتیەکانمدا ئەم دیارەشم هەڵگرت کە قورئانی پیرۆز بوو. شاردمەوە تا دوور بێت لە چاوی مێردەکەمەوە کە ژیانم بەسەر دەبرد لەگەڵیدا. وەک هەر ئافرەتێکی شەریف و بەوەفا و دڵسۆز 3 منداڵم لێی بوو. لە دیوانی گشتی پارێزگادا دامەزرام. لەوێ ئاشنا بووم بە چەند کچە هاوڕێیەک کە موسڵمان و باڵاپۆش بوون. یادی هاوڕێ دێرینەکەمم دەکردەوە. هەر کاتێ مزگەوتەکەی بەرامبەرمان بانگی بدایە، لە ناخمدا هەستێکی شاراوە دڵمی دادەگرت و بەبێ ئەوەی بزانم هۆکاری چییە، چونکە من هێشتا موسڵمان نەبووبووم. شوم کردبوو بە کەسێک کە پیشەکەشی هەر لە کەنیسەدا بوو، لە پارەی ئەوێ خەرجی خێزانی دەدا. بە تێپەڕبوونی کات و بە گفتوگۆی هاوڕێ و دۆستە موسڵمانەکانم لەسەر ئاین و ئاکار بیرم لەوە دەکردەوە لە ڕاستەقینەی ئیسلام و مەسیحیەت بەراوردم دەکرد لە نێوان ئەوەی کە دەیبیستم لە کەنیسە سەبارەت بە ئیسلام و موسڵمانان و لە نێوان ئەوەی کە خۆم دەیبینم و دەرکی پێدەکەم، کە بەڕاستی زۆر پێچەوانەی قسەی قەشە و دەمارگیری مەسیحیەکان بوو. وردە وردە هەوڵم دەدا ئاشنا ببم بە ڕاستەقینەی ئیسلام و فرسەتی دیار نەبوونی مێردەکەمم دەقۆستەوە تا گوێ لە وتاری زانا موسڵمانەکان بگرم لە ڕێگەی ڕایدیۆ و تەلەڤیزۆنەکانەوە. لە ئەنجامدا وەڵامی پرسیارەکانی ناخمم بۆ دەرکەوت و دەنگی شێخ محەممەد ڕەفعات سەرنجی ڕاکێشام لەگەڵ دەنگی عەبدوڵباست عەبدوڵسەمەد و وام هەست دەکرد کاتێک کە گوێم لە دەنگیان دەبوو لە ڕێگەی ڕادیۆ و تەلەڤیزۆنەکانەوە کە ئەو شتەی ئەوان دەیخوێندنەوە هەرگیز وتەی مرۆڤ نییە، بەڵکو نیگایەکی خوایە. ڕۆژێکیان کە مێردەکەم لە کەنیسە بوو، بە ئەنقەس دەستم برد بۆ دۆڵابەکەم و بە دەستی لەرزۆکەوە گەنجینە بەهادارەکەم دەرهێنا کە قورئانی پیرۆز بوو. کردمەوە و بە شڵەژاویەوە چاوم کەوتە سەر ئایەتی 59 سوورەتی ئال العەمران کە دەفەرموێت بەڕاستی وێنەی دروست بوونی عیسا لای خوای گەورە وەک وێنەی ئادەم وایە کە دروستی کرد لەگەڵ، پاشان پێی وت ببە، ئەویش بوو. زیاتر دەستم لەرزی و ڕوخسارم ئارەقی دەکرد و موچڕکەیەک هات بە هەموو لەشمدا و سەرسام بووم، چونکە پێشتر زۆر گوێم گرتبوو بۆ قورئان لە شەقام و تەلەڤیزیۆن و ڕادیۆ و لای هاوڕێ موسڵمانەکانم، بەڵام هەستم بە لەرزین و موچڕکەی ئاوادا نەکرد بوو. کاتێ هەستم پێدەکرد لە کانتی خوێندنەوەم بۆ قورئانی پیرۆز بەڕاستەوخۆیی ویستم بەردەوام بم لەسەر خوێندنەوەکە، بەڵام دەنگی کلیلەکانی مێردەکەم کە دەرگای شوقەکەی دەکردەوە پێی بچڕیم و منیش بە خێرایی قورئانەکەم شاردەوە و خستمە شوێنە ئەمینەکەی خۆی و ڕام کرد بۆ پێشوازیکردن لە مێردەکەم. بۆ ڕۆژی دوایی چوون بۆ سەر کارەکەم و لە مێشکمدا 1000 پرسیاری بێوەڵام هەبوو کە ئەو ئایەتە پیرۆزەی خوێنمەوە سنوورێکی دانا سەبارەت بە سروشتی عیسا. ئایا کوڕی خوایە وەک قەشەکان بانگەشەی بۆ دەکەن پاک و بێگەردی بۆ خودا، یان پێغەمبەرێکی بەڕێزە وەک قورئان باسی دەکات. ئەو ئایەتە هات تا گومانەکە بکات بەڕاستی و ئاشکرای بکات کە عیسا لە پشتی ئادەمە و کەواتە کوڕی خوا نییە. خوای گەورە دەفەرمێت لەم یەلید وەلەم یولد وەلەم یەکن لەهو کوفوان ئەحەد. ئیخلاس واتە کەسی لێ نەبوو لە کەسیش نەبووە و هەرگیز هیچ کەس و هاوشێوە و هاوتای نییە. سەبارەت بە چارەسەر لە خۆمم پرسی و ڕاستەقینەی هەمیشەییم بۆ دەرکەوت، ڕاستەقینەی ئەوەی کە پەرستراو نییە جگە لە خودا و محەممەدیش پێغەمبەری خوایە. ئایا ئەتوانم موسڵمان بوونی خۆم ڕابگەێنم؟ ئەی ئەبێ هەڵوێستی کەس و کارم چی بێت و بەڵکو هەڵوێستی هاوسەرەکەم و ئایندەی منداڵەکانم. هەموو ئەو پرسیارانە و پرسیاری تر بە مێشکمدا دەهات و دانیشتبووم
لە نووسینگەکەدا دەمویست کار بکەم، بەڵام نەمدەتوانی. بیرکردنەوە خەریک بوو دەیکوشتم، چونکە پێم وابوو هەنگاونانی یەکەمم دووچاری مەترسێکی زۆرم دەکات. کەمترینیان کوشتنە لە ڕێی کەس و کاری مێردەکەم و کەنیسەوە. بۆ چەند هەفتەیەک لەگەڵ دەروونمدا مامەوە و لە نێو سەرسامی هاوڕێکانم کە هیچیان پێ نەدەوتم، چونکە منیان بەوە ناسی بوو کە کارمەندێکی چالاکم. بەڵام لەو ڕۆژەوە نەم ئەتوانی کارێک ئەنجام بدەم تا زۆرم لە خۆم نەکردایە. ئەو ڕۆژە هاتە پێشەوە کە لە هەموو ترس و شتێ ڕزگارم بوو. لە تاریکیەوە هەنگاوم نابەرە و ڕووناکی ئیمان. لەو کاتەدا کە دانیشت بووم و بیرم دەکردەوە و مێشکم جەنجاڵ بوو، بیرم لەوە دەکردەوە کە دەبێت سوور بم لەسەری. دەنگی بانگ لە مزگەوتەکەی نزیکمانەوە هاتە بەرگوێم کە بانگی موسڵمانانی دەکرد کە بێن بۆ دیداری خوای گەورەیان و نوێژی نیوەڕۆیان ئەنجام بدەن. دەنگی بانگ بێژەکە تێکەڵ بە ناخم بوو. هەستم بە حەوانەوەیەکی دەرونی دەکرد کە بە دوایدا دەگەڕام و هەستم بە گەورەیی تاوانم دەکرد ئەگەر بەو شێوەیە لەسەر بێباوەڕیەکەم بمێنمەوە. لەگەڵ ئەو بانگەوازە ئیمانەی کە بە هەموو لەشمدا دەسوڕێتەوە، منیش هەستامەوە سەر پێ بەبێ هیچ پێشەکیەک تاوەکو بە دەنگی بەرز لە نێو سەرسامی هاوڕێکانمدا هاوارم کرد: ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. شایەتی دەدەم کە پەرستراوێ نییە بێجگە لە خوای گەورە و شایەتی دەدەم کە محەممەد بەندە و پێغەمبەری خوایە. هاوڕێکانم هاتن بۆ لام و سەرسام بوون. بە گریان و دڵخۆشیەوە پیرۆزباییان لێ دەکردم. منیش لەگەڵیاندا دەستم کرد بە گریان و لە خوا دەپاڕامەوە کە لە ڕابردوو ژیانم خۆش بێت و ڕەزامەند بێت بە ژیانی نوێم. سروشتی بوو کە هەواڵی موسڵمان بوونم بە دیوانی پارێزگادا بڵاو ببێتەوە، بگاتە گوێی هاوڕێکانم و هاوڕێ مەسیحیەکانم، ئەوانەی لە نێوان هەستی ڕق و کینەیاندا بە خێرایی پەیوەندیان کرد بە خێزانەکەمان و مێردەکەمەوە. پێیان وابوو کە لە پشت ئەم بڕیارەوە چەندین هۆکاری نادیار هەیە. منیش گوێم نەدایە قسە ڕقاویەکانیان، چونکە کارەکە زۆر لەو شتە بچووکانە گەورەتر بوو کە موسڵمان بوونی خۆم بە ئاشکرایی ڕابگەیەنم. بەڵێ ڕۆشتم بۆ بەڕێوەبەرایەتی ئاسایش، لەوێ کاروباری پێویستم ئەنجامدا بۆ ڕاگەیاندنی موسڵمان بوونم. گەڕامەوە بۆ ماڵەوە، بۆم دەرکەوت کە مێردەکەم هەواڵەکەی بیستووە و خزمەکانی بانگ کرد بوو. هەموو جلەکانی منی سوتاند بوو. هەرچی زێر و ماڵ و سامانێکم هەبوو دەستی بەسەرداگرت بوو. هیچ شتێ لەوانە ئازاری نەدام. بەڵام تەنها ئەوەی پێم ناخۆش بوو کە مێردەکەم منداڵەکانمی برد بوو تا بیکاتە هۆکارێکی زۆر لێکردن لە من کە بگەڕێمەوە سەر تاریکایی و بێباوەڕی. ئاهەندێ منداڵەکانم ئازاری دەدام و دەترسام لە ناو 4 دیواری کەنیسەدا لە بێباوەڕی پەروەردە بکرێن و ئایندەیان وەکو ئایندەی باوکیان بێت. دەستی نزا و پاڕانەوەم بەرز کردەوە تا خوای گەورە منداڵەکانم بۆ بگەڕێنێتەوە و پەروەردەیان بکەم بە ڕەفتاری موسڵمانانە. خوای گەورەش وەڵامی داواکاریەکانی دامەوە و ژمارەیەک لە خۆبەخشە موسڵمانەکان ڕێنماییان کردم کە فەرمانی دادگا بەدەست بێنم و بۆ بەخێوکردنی منداڵەکان بەو پێی کە موسڵمانن. منیش چووم بۆ دادگا و بڕوانامەی موسڵمان بوونم پێبوو. دادگاش ڕازی بوو لەسەر حەق. بۆ مێردەکەشم 2 ڕێگام دانا: یان موسڵمان بوونی خۆی ڕابگەێنێت یان جیا ببینەوە لە یەکتر، چونکە بۆی موسڵمان بوونمەوە دروست نییە خێزانی کەسێک بم کە موسڵمان نەبێت. ئەویش نوکوڵی کرد و ڕازی نەبوو بێتە ناو ئاینی ئیسلامی ڕاستەقینە. بۆیە دادگا بڕیاری جیابوونەوەمانی دا و بڕیاریدا کە من منداڵەکان پەروەردە بکەم بەو پێی کە موسڵمانن، چونکە نەگەیشت بوونە تەمەنی هەرزەکاری و هەروەها لە دایک و باوکۆ موسڵمانن. وام گومان دەبرد کە کێشەم لەم ئاسەدا تەواو بوو، بەڵام لەپڕ مێردەکەم و کەسوکارەکەی دەریان کردم و هەروەها دەنگۆ و ناو ناتوورەیان بڵاو کردەوە بە ئامانجی ڕووخاندنی ورە و دەروونم. ئەو خێزانە مەسیحیانەی دەمناسین پەیوەندیان پچڕان لەگەڵمدا. لەگەڵ ئەوەشدا ئەو خێزانانەی دەنگۆی ئەوەیان بڵاو کردەوە بە مەبەستی پیسکردنی کەسایەتیم و ترساندنی خێزانە موسڵمانەکان لە هاوڕێیەتیکردن و
پچڕاندنی پەیوەندیان لەگەڵ مندا لەگەڵ ئەو هەموو تەنگ پێ هەڵچنینەدا بەڵام هەر بەبێ هێز و خۆراگر مامەوە لەسەر باوەڕی خۆم و هەموو هەوڵەکانیانم ڕەت دەکردەوە کە هەوڵیان دەدا پاشەگەزم بکەنەوە لە ئاینی ڕاستەقینە. منیش دەستم بەرز دەکردەوە و دەپاڕامەوە لە خاوەنی ئاسمان و زەوی تا هێزم پێ ببەخشێ کە بوەستم بەڕووی هەموو شتێک کە شایعی پێ دەکرێت لە دەوروبەرم و خوای گەورە دەروم لێ بکاتەوە. خوای گەورە وەڵامی دوعاکەی دامەوە و بێگومان زاتێکی نزیک و وەڵام دەرەوەیە و لە ڕێگای بێوەژنێکی موسڵمانەوە دەروم لێکرایەوە و لە ماڵ و ساماندا هەژار بوو بەڵام لە دەرووندا دەوڵەمەند بوو. 4 کچ و کوڕێکی هەتیوی هەبوو کە دوای وەفاتی مێردەکەی بەجێمابوون. ئەم بێوەژنە موسڵمانە کاریگەر بوو بەو باوەڕ و دۆخە دەروونەی منی تێدا دەژیام و بەرامبەر بە خۆراگری من سەرسام بوو. بە کارێکی گەورە تەماشای دەکرد بۆیە پێشنیازی بۆم کرد کە بمخوازێت بۆ کوڕە تاقانەکەی محەممەد تا خۆم و منداڵەکانم لەگەڵ 4 کچەکەیدا بژین. دوای بیرکردنەوە زۆری نەخایەن ڕازی بووم و شوم کرد بە محەممەدی کوڕی ئەو بێوەژنە موسڵمانە. ئێستا لەگەڵ مێردی موسڵمانم محەممەددا دەژیم لەگەڵ منداڵەکانم و کەس و کاری مێردەکەم بە خۆشحاڵی و شادیەوە. هەرچەندە گوزەرانیشمان ناڕەحەتە و هەروەها ڕق و کینەی مێردەکەی پێشوم هەڵسوکەوت و مامەڵەی خێزانەکەمان کە مەسیحین. هەرچەندە من خێزانەکەم و ئەو مەسەریان بەسەرداهێنام بەڵام من بەردەوام لە خوای گەورە دەپاڕێمەوە کە ڕێنماییان بکات بۆ ئاینی حەق و ڕەحمەتی خۆی بیانگرێتەوە وەک چۆن ڕێنمای منی کرد و کەوتمە بەر ڕەحمەت و بەزەییەوە. بێگومان ئەو کارە بەلای خوای گەورە و باڵادەستەوە ئەستەم و ناڕەحەت نییە. ئای کەماڵ ئاوایەکی جوان بوو. خوشکەکەم ڕوخساری تێکچوو بوو لاوازیش ببوو بەڵام وەک نێریتی جارانی قورئانی پیرۆزی دەخوێن. ئەگەر بگەڕابا بە دوایدا لە نوێژگەکەیدا دەتبینی بە کوڕنووش و سوزدەبردنەوە و بەرزکردنەوەی دەستەکانی بۆ ئاسمان بە بەیانیان و ئێواران و لە نیوە شەویشدا بەو شێوەیە بوو. سست و بێتاقەت نەدەبوو. منیش سوور بووم لەسەر خوێندنەوەی گۆڤارە هونەریەکان و ئەو کتێبانەی مۆرکێکی چیرۆکیان پێوە بوو. بە بەردەوامی تەماشای سەتەلایتم دەکرد و خۆم پێوە گرت بوو. ئای چەندە زۆرن ئەوانەی خوو بەمەوە دەگرن. ئەرکەکانم بە تەواوەتی جێبەجێ نەدەکرد. لە نوێژەکانیشمدا ڕێک و پێک نەبووم. دوای ئەوەی سەتەلایتەکەم دەکوژاندەوە تەماشای فلیمی جۆربەجۆرم دەکرد بۆ ماوەی 3 سەعات بە بەردەوامی تا لە مزگەوتەکەی بەرامبەرمانەوە دەنگی بانگ بەرز دەبوویەوە. منیش دەچوومە سەر جێگاکەم و خوشکەکەم لە نوێژگەکەی و بانگی دەکردم. بەڵێ چیت دەوێت نوڕە؟ بە دەنگێکی توند پێی دەوتم نەخەویت تا نوێژی بەیانی نەکەیت. ئۆه هێشتا سەعاتێکی ماوە بۆ نوێژی بەیانی. ئەوەی من گوێم لێبوو بانگی یەکەم بوو. لە وڵاتاندا بە بەیانیان 2 بانگ دەدرێت. بانگی دووەم بانگی بەیانیە. بە دەنگە سۆزدارەکەی ئابە و شێوەیە بوو. پێش ئەوەی تووشی ئەو نەخۆشیش بێت لەناو جێگادا بکەوێت بانگی دەکردم. هانا وەرە لە تەنیشتمەوە دانیشە. هەرگیز نەمدەتوانی داواکارە ڕەت بکەمەوە. هەست بە پاکی و ڕازگۆیەکەی دەکرد. بێگومان بەرهەمی لە خواترسانەکەی بوو. چیت دەوێت؟ دانیشە. ئەوە دانیشتم. چیت دەوێت؟ بە دەنگێکی سازگار و خۆشەوە وتی كل نفس ذائقة الموت وإنما توفون أجوركم يوم القيامة. آل عمران 185. واتە هەموو دەروون و گیانێک مردن دەچێژێ و بەڕاستی و بە تەواوی پاداشتەکانتان پێدەدرێت لە ڕۆژی دواییدا. بێدەنگ بوو پاشان لێی پرسیم ئایا بڕوات بە مردن نییە؟ بێگومان بڕوام پێیەتی. ئایا بڕوات نییە کە لەسەر بچووکترین و گەورەترین شت لێ پرسینەوە دەکرێت؟ بەڵێ بەڵام خوای گەورە لێبوردە و میهرەبانە و تەمەنیش درێژە خوشکی خۆم. ئایا ناترسید مردن لە پڕیەخەت پێ بگرێت؟ تەماشای هین بکە لە تۆ بچکتور بوو بە ڕووداوێکی ئۆتۆمبیل وفاتی کرد یان فڵان و فیسار. مردن تەمەن ناناسێت و هیچ پێوەرێکی نییە. بە دەنگێکی ترسەوە چونکە نوێژگەکەی کەمێک تاریک بوو وەڵامم دایەوە
بەڕاستی من لە تاریکی دەترسام بەهۆی باسکردنی مردنیشەوە ترسەکەم زیادی دەکرد و چۆن ئێستا بخەوام من وا گومانم دەبر کە لەم مۆڵەتەدا گەشت دەکەیت لەگەڵمان لەپڕ دەنگی گۆڕا و دڵمی هێنایە لەرزین و وتی لەوانەیە ئەمساڵ گەشتێکی دوور و درێژ ئەنجام بدەم بۆ شوێنێکی تر لەوانەیە هانەگیان تەمەنەکان بەدەستی خوای گەورەیە دەستی کرد بە گریان بیرم لە نەخۆشیە مەترسیدارەکەی دەکردەوە و پزیشکەکان بەنهێنی بە باوکمیان وتبوو ئەم نەخۆشیەی لەوانەیە زۆر مۆڵەتی پێنەدات بەڵام کێ ئەمەی بە ئەو وت یان پێشبینی ئەوە دەکات ئەوە چییە؟ بیر دەکەیتەوە ئەم جارش دەنگە بەهێزەکەی هاتە بەرگوێم ئایا پێت وایە بۆیە من وا دەڵێم چونکە نەخۆشم؟ نا لەوانەیە تەمەنشم لە کەسە تەندروستەکان درێژتر بێت ئەی تۆ تا کەی دەژیت؟ لەوانەیە تا 20 ساڵی تر یان 40 ساڵی تر پاشان چی؟ دەستی لە تاریکیەکەدا ئەدرەوشایەوە و توندڕایدەوەشان کەسمان جیاوازیمان نییە هەموومان دەڕۆین و ئەم دنیایە جێدەهێڵین یان بۆ بەهەشت یان بۆ دۆزەخ ئایا گوێت لە فەرمایشتی خواوەند نەبووە کە دەفەرموێت ئینجا هەر کەس دوور دەخرێتەوە لە ئاگری دۆزەخ و بخرێتە بەهەشتەوە ئەو بەڕاستی ئەو کەسە سەرکەوتووە بەخوات دەسپێرم بە خێرای ڕام کرد و دەنگی لە گوێم دادەزرینگایەوە خوا ڕێنمایی کارت بێت نوێژەکەت بێر نەچێت سەعات 8 بەیانی بوو گوێم لە تەقەی دەرگاکەوە بوو ئەمە کاتی هەستانی من نییە گریان و دەنگە دەنگە خوایەگیان چی ڕوویداوە تەندروستین و ڕاتێک چوو بوو باوکم بە پەلە بردی بۆ نەخۆشخانە ئینا لیلا و ئینا ئیلیه ڕاجعون واتە ئێمە موڵکی خواین و هەر بۆ خۆی دەگەڕێنەوە ئەم ساڵ گەشت نییە ئەم ساڵ لە چارەم نووسراوە لە ماڵەوە بمێنمەوە دوای چاوەڕوانیەکی زۆر سەعات 1:15 باوکم لە نەخۆشخانە تەلەفۆنی بۆ کردین ئێستا دەتوانن سەردانی بکەن دەی خێراکەن دایکم هەواڵی پێدام کە قسەکانی باوکم دڵخۆشکەر نین و دەنگیشی گۆڕا بوو عەباکەم بەدەستەوە بوو کوا شوفێرەکە بە پەلە سواری ئۆتۆمبیل بووین کوا ئەو ڕێگایی کە لەگەڵ شوفێرەکەدا پێیدا تێپەڕدەبووین کورد دیار بوو ئەمڕۆ بۆ ئەوەندە دەخایەنێت زۆر دوور کەوتووەتەوە کوا ئەو قەرەباڵغیەی کە دڵی خۆش دەکردم و بەڕاست و چەپدا تەماشام دەکرد قەرەباڵغیەکی بێزارکەر دایکم لە تەنیشتمەوە بوو دوعای بۆ دەکرد ئەو کچێکی ساڵح و گوێڕایەڵ بوو هەرگیز نەمدەبینی کاتی خۆی بفەوتێنێت لە دەرگای دەرەوەی نەخۆشخانەوە ڕۆیشتینە ژوورەوە ئەوە نەخۆشێکە گیان دەدات و ئەوەشیان تووشی ڕووداوی ئۆتۆمبیل بووە و سێمیشیان چاوەکانی بە قوڵا چوون نازانی خەڵکی ئەم دنیایان یان خەڵکی ئەو دنیا دیمەنێکی سەیر بوو پێشتر نەمبینی بوو ئەو لە ژووری چاودێری ورد بوو پەرستارەکە وتی ئێستا دەتان بم بۆ لای ئەو باشە و دایکمی دڵنیا کرد کە ئەو دوای ئەوەی کە لە هۆش خۆی چوو بوو ئێستا باشترە نەیان دەهێج لە یەک کە زیاتر بڕواتە ژوورەوە ئەوێ ژووری چاودێری ورد بوو لەناو قەرەباڵغی پزیشکەکاندا و لە ڕێگای پەنجەرە بچووکەکەی سەر ژوورەکەوە چاوەکانی نوڕای خوشکمم بینی تەماشام دەکرد و دایکیشم لە تەنیشتیەوە بوو دوای 2 خولەک دایکم هاتە دەرەوە کە نەیدەتوانی ئەسرینەکانی بشارێتەوە ڕێگاشیان بە من دا بچمە لای و بەڵام قسەی زۆری لەگەڵدا نەکەم وتیان 2 خولەک بەسە بۆ تۆ نوڕاگیان چۆنیت دوێنێشەو زۆر باش بوو چی ڕوویدا دوای ئەوەی دەستی گوشیم وتی سوپاس بۆخوا ئێستا باشم سوپاس بۆخوا بەڵام دەست ساردا من لە قەرەوێڵەکەیەوە دانیشت بووم دەستم لە قاچی دەدا و دووری خستەوە لێم داوای لێبوردن دەکەم ئەگەر بێتاقەتم کرد بێت نەخێر بەڵام بیرم لە فەرمایشتێکە خوای گەورە دەکردەوە کە دەفەرموێت قاچ و لولاق بەیەکدا ئاڵان ڕاپێچکردن لەو ڕۆژەدا بۆ لای پەروەردگارتا هەناگیان داواکارم دوعام بۆ بکەیت چونکە لەوانەیە بەم نزیکانە پێشوازی لە یەکەم ڕۆژی دواییدا بکەم گەشتەکەم درێژە و توێشەکەم کەمە دوای بیستنی ئەو وتانە گریاندمێ فرمێسک لە چاوم کەوتە خوارەوە هۆشم نەبوو من لەکوێم بەردەوام فرمێسی بە چاومدا دەهاتە خوارەوە باوکم زیاتر خەمی منی بوو تا نوڕا چونکە ڕانەهات بوو بەو گریانەی من و مانەوەم لە ژوورەکەمدا لەگەڵ ئاوابوونی خۆری ئەو ڕۆژە غەمبارەدا
بێدەنگیەکی درێژ باڵی بەسەر ماڵماندا کێشا بوو. کچی خاڵم هاتە ژوورەوە، پاشان کچی مامەکەم. ڕوودانێکی خێرا، میوانەکان زۆر بوون، دەنگەکان تێکەڵ بووبوون. تەنها یەک شتم دەزانی، نووڕا مرد. ئەوانەی کە دەهاتن جیام نەدەکردنەوە لە یەکتر و نەمدەزانی چیان دەوت. خوایگە من لەکوێم؟ چی ڕوودەدات؟ تەنانەت نەشم دەتوانی بگریم. پاچر هەواڵیان پێدام کە باوکم دەستی گرتووم و کە خواحافیزی یەکجاری لە خوشکەکەم بکەم. منیش ماچم کرد. تەنها یەک شتم داهاتەوە یاد، کاتی تەماشام کرد لەسەر پێخەفی مردن ڕاکشا بوو. ئەم وتەیەم هاتەوە یاد، وئیلتەفەتە ساق بالساق. ئەو ڕاستیەم بۆ دەرکەوت کە ئیلا ڕەبوکە یەومئیذ للمەساق. نەمزانی کە ئەو شەوە من گەڕامەوەتەوە بۆ نوێژگەکەی. ئەو کاتێ یادی ئەوم کردەوە کە لە ڕەحمی دایکیشم داهاوشانم بوو، چونکە دوانە بووین. هاتەوە یادم کە کەی هاوخەممە، هاتەوە یادم کەی بە درێژایی شەو ئەسرین لە ڕێژەی و باسی مردن و ڕۆژی لێپرسینەوەم بۆ دەکات. تەنها خوای گەورە کۆمەکە. ئەوە یەکەم شەو بوو لە گۆڕەکەیدا. خوای گەورە ڕەحمی پێ بکات و گۆڕەکەی بۆ ڕووناک بکەیتەوە. ئەوەش قورئانەکەیەتی و ئەوەش بەرماڵەکەی ئەوەش عەزیە گوڵگوڵینەکەیەتی کە پێی دەوتم. دەیشارمەوە بۆ کاتی زەماوەندەکەم. بیرم دەکردەوە و دەگریام. بیرم لە ڕۆژە فەوتاوەکانم دەکردەوە، بە بەردەوامی دەگریام. لە خوای گەورە پاڕامەوە و بەزەی پێم دەبێتەوە و لێم خۆش بێت و بمبورێت. لە خوای گەورە دەپاڕامەوە کە دامەزراوی بکات لە ناو گۆڕەکەیدا، وەک چۆن پێی خۆشە و دەیخوازێت. لەپڕ لە خۆم پرسی، ئەی ئەگەر من لە جێ ئەو بمردمایە چارە نووسم چۆن دەبوو؟ لە تا ئەو ترسە زۆرە کە دایگرتم نەگەڕام بە دوای وەڵامەکەدا. بەقوڵ دەستم کرد بە گریان. ئەڵڵاهو ئەکبەر، ئەڵڵاهو ئەکبەر. بانگی بەیانی هاتە بەرگوێم و بەرز بوویەوە. بەڵام ئەم جارەیان چەندە ئاوازێکی شیرنی هەیە لەلام. هەستم بە دڵ ئارامی و حەوانەوە دەکرد. کاتێک کە بانگەکەم دەوتەوە، عەباکەم لە خۆم پێچا و هەستامەوە و نوێژی بەیانیم کرد. نوێژێکی پڕ لە ئەسرین و فرمێسکم کرد، وەک چۆن خوشکەکەم پێش من ئەنجامی دەدا کە دووهەمین نوێژی بوو. ئەگەر ڕۆژم کردەوە چاوەڕوانی ئێوارە ناکەم و ئەگەر شەوم کردەوە چاوەڕوانی بەیانی ناکەم. ئافرەتێکی ساڵحی خواناز حەزی لە چاکەیە. ئافرەتێکی ساڵح بوو، حەزی لە چاکە بوو، بێ ئاگا نەبوو لە زیکری خوای گەورە. هەرگیز ڕێگای نەدەدا وشەیەکی نابەجێ لە زاری بێتە دەرەوە. ئەگەر باسی ئاگرت بکردایە دەترسا و دەتۆقی و دەستی نزا و پاڕانەوەی بەرز دەکردەوە کە خوا بیپارێزێت و ئەگەر باسی بەهەشتت بکردایە بە ئاواتەوە بوو بۆی و دەستی پاڕانەوەی بەرز دەکردەوە و لە خوای گەورە دەپاڕایەوە کە بیگێرە لە خەڵکانی بەهەشت. خەڵکانی خۆش دەویست و ئەوانش خۆشیان دەویست و پەیوەندی لەگەڵ دەوروبەریدا هەبوو. لەپڕ هەستی بە ئازارێک کرد لە ڕانیدا. پەنای بردە بەر شێلان و چەورکردن و بەنج بەکارهێنان، بەڵام ئازارەکە زیاتری دەکرد. دوای سەردانی زۆرێک لە نەخۆشخانەکان و بینینی ژمارەیەک پزیشک، مێردەکەی بردی بۆ لەندەن و لەوێ لە نەخۆشخانەیەکی زۆر گەورەدا دوای شیکاری ورد. پزیشکەکان بۆیان دەرکەوت کە گەنینێک لە خوێنیدا هەیە، بە دوای چارەسەرەکەیدا دەگەڕێن. کار ئەوەش بۆ هۆی ئازارە ڕانی. پزیشکەکان بڕیاریاندا کە ئافرەتەکە تووشی شێرپەنجە بووە لە ڕانیدا، کە ڕانی سەرچاوەی ئازار و ئەو گەنینەیە و دووهەمین بڕیاریان ئەوە بوو کە پێویستە پەلە بکەن لە بڕینەوەی ڕانی ئافرەتەکە تا نەخۆشەکە تەشەنە نەکات. لە ژووری نەشتەرگەریدا ئافرەتەکە ڕاکشا بوو لە بەردەم قەزا و قەدەری خوادا، بەڵام بەردەوام زیکری خوای دەکرد و ملکەتی خوا بوو. کۆمەڵێک پزیشک کۆبوونەوە چونکە نەشتەرگەری بڕینەوەی ڕان نەشتەرگەریەکی گەورەیە. موسەکە خرایە ناو مقەستەکە و بە وردی ئافرەتەکە دانەویەوە و شوێنی بڕینەوەکە دیاری کراو. زۆر بە وردەکارانە لە نێو ترسێکی زۆردا کارەبا کە داگرساندرا. هەرکە مقەستەکە جوڵایەوە گوێزانەکە شکا لەبەر چاوی سەرسامبوونی هەموواندا. ویستیان بە گوێزانێکی تر نەشتەرگەریەکە بکەن، هەمان شت ڕوویدایەوە و گوێزانەکە شکایەوە. بۆ جاری سێمیش دیسان گوێزانەکە شکایەوە کە ئەمە یەکەم جارە لە مێژووی نەشتەرگەری بڕیندا ڕوو بدات، کە بوو هۆی سەرسامی هەموو پزیشکەکان کە هەر تەماشای یەکتریان دەکرد. سەرپەرشتیاری پزیشکەکان هەمویانی بردە تەنیشتێکەوە و دوای ڕاوەشکردنێکی خێرا
پزیشکەکان بڕیاریاندان نەشتەرگیری ئەو ڕانە بکەن کە دەیانویست بیبڕنەوە. ئای کە شتێکی سەرسوڕهێنەر بوو. هەرکە گوێزانەکە گەشتە ناوەڕاستی پێستەکە، پزیشکەکان بە چاوی خۆیان لۆکەیەکی گەنیوی پیسیان تیابینی. دوای نەشتەرگەریەکی ئاسان پزیشکەکان شوێنەکەیان پاک کردەوە و تیماریان کرد. ئافرەتەکەش پاش ماوەیەک بە تەواوی چاک بوویەوە و شوێنەوارەکەشی دیار نەما. ئافرەتەکە تەماشای ڕانی دەکرد کە ئاسەواری ئازاری تێدا نەمابوو. بینی مێردەکەی قسە لەگەڵ ئەو پزیشکانە دەکات کە هێشتا سەرسام بە ڕوخساریانەوە دیار بوو. لە مێردەکەیان دەپرسی ئایا خێزان پێشتر نەشتەرگەری لە ڕانیدا بۆ کراوە؟ فیزیکەکان بۆیان دەرکەوت کە ژن و مێردەکە پێش ماوەیەکی زۆر تووشی ڕووداوێکی هاتوچۆ بوون و ژنەکە بە خەستی بریندار بوو لەو شوێنەدا. پزیشکەکانیش بۆ یەک زمان وتیان بەڕاستی ئەوە چاودێری خوای گەورەیە. ئای ئافرەتەکە دڵخۆش بوو کە ڕزگاری بوو لەو کابوسە مەترسیدارە کە بیری دەکردەوە چۆن بە یەک قاچەوە بتوانێت بڕوات بەڕێوە. دەستی کرد بە سوپاس و ستایش خوای گەورە کە هەستی بە نزیکی میهر و سۆز و بێزەی خوای گەورە کرد. خوشکانی بەڕێزم، ئەم چیرۆکە نمونەیەکە لەو نمونانەی کە لە ژماردن نایەن لە ئەولیاکانی خوا کە پابەندن بە فەرمانەکانیانەوە، هەمیشە لە هەوڵدانن بۆ ڕەزامەندیکردن و دڵەکانیان پڕ بۆ لە خۆشەویستی خوا. بەردەوام یادی دەکەن و بێزار نابن تا ئەو ڕادەی زیکر و یادی خوا بۆتە سرودێکی پڕ ئاواز و زمانیان بێتاقەت نابێت لە وتنەوەی، بەڵکو هەست بە شیرنی و چێژ دەکەن. ئەوانە بە تاسە و شەوقەوە پێشوازی لە فەرمانەکانی خوا دەکەن و بە خۆشەویستیەوە فەرمانەکانی خوا جێبەجێ دەکەن. بینایی بۆ کچێک دەگەڕێتەوە لە پەنای کەعبەدا. جارێکی تر بینایی گەڕایەوە بۆ ئافرەتێک کە تەمەنی 27 ساڵ بوو لە پەنای کەعبەی پیرۆزدا. دوای ئەوەی بۆ چەند مانگێک دەچوو کە نابینا ببوو بەهۆی کەوتنی لە ماڵەوە. دوای ئەوەی گێژ ببوو لە ماوەی ئەو چەند مانگەدا کە بینایی لەدەستدا بوو، سەردانی چەندین نەخۆشخانەی کردبوو لە سعودیا، بەڵام هەموو پزیشکەکان جەختیان لەسەر ئەوە کردبوو کە کارەکە پێویستی بە توانە و ئارامگرتن هەیە. هەروەها چارەسەرەکەی دەرونی دەبێت و حاڵەتەکەی لەلایەن خێزانەکەیەوە بە داچوونی بۆ دەکرا. لە نێو چەندین نەخۆشخانەدا هەندێک لە خزمەکان پێیان دەوت کە بیبات بۆ مەکەی پیرۆز بۆ بەجێهێنانی عەمرە و پاڕانەوە لە خوای گەورە کە بینایی بۆ بگەڕێنێتەوە. ڕۆژێکیان بە پێی قسەی خوشکەکەی کە زۆر دڵخۆش بوو، کاتێکە قسەی دەکرد وتی خوشکەکەم کاتێکە ڕێوڕەسمی عەمرەی بەجێ دەهێنا لەگەڵ خێزانەکەمدا بە دەوری کەعبەی پیرۆزدا هەستی بە سوڕانەوەی سەری دەکرد، پاشان کەوت بە زەویدا و پاشان کاتێ هاتەوە هۆش لە ناو حەرەمی مەکەدا بینایی بۆ گەڕایەوە. بۆیە هەمووان زۆر دڵخۆش بوون و دەستی نووزا و سوپاسیان بەرز کردەوە بۆ خوای گەورە و کچەکەش سوور بوو لەسەر ئەوەی چەند ڕۆژێک لە ناو حەرەمدا بمێنێتەوە بۆ نوێژکردن و دوعا و سوپاسی خوای گەورە. ئافرەتێک لە کۆتاساتەکانی ژیانیدا. ئەم چیرۆکە زیاتر لە خەیاڵ و ئەندێشە دەکات. ئەگەر کەسێک بۆی بگەڕامایەتەوە بڕوام پێ نەدەکرد. لە نووسینگەکەمدا دانیشتبووم. دوای ئەوەی نوێژی عەشام کردبوو لە شەوێک لە شەوە درێژەکانی زستان یوجین لە باکووری خۆرئاوای کیشوەری ئەمریکا لە وڵاتە یەکگرتووەکان لە مانگی شەوالی ساڵی 1490 کۆچی لە شاری یوجین من خوێندکار بووم لە زانکۆی ئۆرجین. سەرقاڵی خوێندن بووم. لە شەودا کاتی خۆرئاوابوون بوو. بێدەنگی باڵی کێشا بوو بەسەر شوێنەکەدا. تەنها دەنگی کچە بچووکەکەم ئەو بێدەنگەی دەپچڕان کە خەریکی هەریکردن بوو. دەنگی بارینی باران دەهات. هەرچەندە من حەزم لەو جۆرە دەنگانە نەبوو، چونکە لە ناخمدا سەر لە نوێ چاڵاکی دەکردم. کاتێ من بەو شێوەیە بووم گوێم لە زەنگی تەلەفۆنەکە بوو کە تێکەڵی ئەو ساتە بێدەنگانە بوو. برایەکی ئاینیم بوو کە جەزائیری بوو، ناوی شەکیب. دوای سڵاوکردن و ئەحواڵ پرسین باسی ڕووداوێکی زۆر سەیری بۆ کردم و لە هەمان کاتیشدا دڵخۆش بووم. خێزانی کە ئافرەتێکی ئەمریکی موسڵمان بوو، ناوی کەریمە بوو. خاڵۆژنێکی هەبوو لەسەر ئاینی مەسیحی بوو. ئەو خاڵۆژنەی براو بوو بۆ نەخۆشخانەی سیکرێت هارت کە تەنها 3 خولەک لە ماڵی ئێمەوە دوور بوو. دوای پشکنینی حاڵەتەکەی پزیشکەکان نەیان دەتوانێت حاڵەتەکە بشارنەوە. ئافرەتەکە ئەستەم بوو بژی، دەبوایە
هەر کۆچی دوای بکردایە. کارەکە تەنها سەعاتێک یان دوان یان کەمتری ماوە و خوای گەورە خۆی زاناترە بەوە. پاشەمەوەی باسکردم کەچی بەسەر خۆی و ژنەکەیدا هاتووە. منیش لەسەر سامێکەی تەواودا بووم. گوێم لە سەدای دەنگی دەگرت، وەک ئەوەی هەست بە لێدانی دڵی بکەم. بە یەک پیت پێی وتم، لەگەڵ ژنەکەمدا قسەم کرد سەبارەت بە حاڵی خاڵۆژنێ. ڕاوێژمان کرد کە جارێکی تریش هەوڵ بدەینەوە و بانگی بکەین بۆ موسڵمان بوون. هەرچەندە تەمەنی چەند سەعاتێکی ماوە، مادەم هێشتا لە غەرغەڕەی مردندا نییە. هاوڕێکەم وتی پشت بەستن بە خوای گەورە و دوو ڕکعەت نوێژم کرد و بانگم کرد بۆ لای خوای گەورە بۆ ڕێنوێنێ. کاتێ لە سوزدەدا بووم، خوای گەورە سینەی بکاتەوە بۆ ڕێنمای حەق و ڕاستی، چونکە دەمزانی ئادەمیزاد کاتی سوزدە دەبات نزیکترین ساتیەتی لە خوای گەورە. پاشان کەریمە ڕۆیشت بۆ نەخۆشخانە بۆ لای و داوای لێکرد کە موسڵمان بێت و هەواڵی پێدا کە ئیسلام وەڵامی ئەو کەسە دەداتەوە و قبوڵی دەکات و خوای گەورە لە هەموو ڕابردووی خۆش دەبێت. ئافرەتەکە وتی بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله، بە متمانەیەکی تەواو لە ناخی دڵیەوە. هەرچەندە ئەو ئافرەتە نەخۆشە توانای قسەکردنیشی لەدەستدا بوو. خێزانی هاوڕێکەم بە شێوازێکی جوان داوای لە خاڵۆژنە نەخۆشەکەی کرد کە شایەتومان بێنێت و هەرچەندە نێشی دەتوانی بە زمان بیڵێت، ئەگەر بێوێت ئەوە بەدەستی ئاماژە دەکات بۆ ئەوە. دوای ئەوە ماناکەی بە زمانی ئینگلیزی بۆ ڕوون کردەوە و وتی ئەشهەدو ئەنە لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله. پاشان ئەوە حاڵەتێکی قوڕس بوو بۆ کەریمە. چەندە ئاواتە خواز بوو کە خاڵۆژنە ڕزگار بکات لە ئاگرێک کە مرۆڤ و بەرد تاوی دەدات. لەگەڵ لێدانی دڵی خێراییدا و چەند چرکەیەکی هێواش تێپەڕێن کە قوڕس بوون. قورسەکەی تەنها لە بزواندنی دەستی ئافرەتە نەخۆشەکەی دەکرد کە وردە وردە دەستی بەرز کردەوە و دوای ئەوەی گوێی لە تاڵقینی شایەتومان بوو زیاتر بەرزی کردەوە کە جاران نەیدەتوانی. بە خەندە و ڕەزامەندیەوە باوەڕی خۆی ڕاگەیاند و ئاینی ئیسلامی قبوڵ کرد. کەریمە خەریک بوو لە خۆشیدا شاگەشکەی دەکرد. ئینجا مژدەی پیرۆزی لە ڕوخساریدا دەرکەوت و سوڕەتی یاسینی خوێن بەسەریدا. ئافرەتە نەخۆشەکەش لە کاتی گوێبیستنی قورئاندا خەندە و خۆشی لە ڕوخساری دەبینرا کە بە تەواوی ڕەزامەند لەو قورئانە پیرۆزەی کە بەسەریدا دەخوێندرێت. پەرستارە ئەمریکیەکەش کە ئاگاداری ڕووداوەکە بوو بەبێ ئەوەی کەس هەست پێ بکات کە پێشنیاری کرد کە وەک خۆبەخش بە فەرمی دەبێتە شاهد لەسەر موسڵمانبوونی خاڵۆژنی کەریمە ئەگەر پێویستی کرد. خوای گەورە هێنایەگۆ کە توانای بە گوێخستنی هەموو کەسێکی هەیە. شەکیبی هاوڕێم پرسیاری لێکردم کە پێویستە چی بکەین بەرامبەر ئەو ئافرەتە کە هێشتا زیندوە و لە ژیاندایە. لە وەڵامدا وتم ئەو ئێستا خوشکی موسڵمانی ئێمەیە، بەو پێی کە خۆی موسڵمان بوونی ڕاگەیان لە کاتێکدا کە لەو پەڕی سەرسامیدا بووم و دڵم لە خۆشیدا خەریک بوو دەفڕێ بەهۆی موسڵمان بوونی ئەم ئافرەتەوە کە نەخۆشی زۆری بۆ هێناوە و پزیشکەکان بۆ ئومێد ببوون لە چاکبوونەوەی ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم بیرخستەوە کە بۆ بوخاری موسلیم گەڕاویانەتەوە و وتی پێغەمبەری خوا درود و خوای لەسەر بێ دەفەرموێت هەر یەکە لە ئێوە لە ماوەی 40 ڕۆژدا لە سکی داکیدا دروست دەبێت، پاشان لە ماوەی 40 ڕۆژدا دەبێتە پارچەیەک گۆشت و خوێن، پاش ماوەی 40 ڕۆژیش دەبێتە پارچەیەک گۆشتێک. پاش ئەوە خوای گەورە فریشتەیەک دەنێرێت و ڕۆح دەکات بە بەریدا و فەرمانی بە چوار پێدەکرێت: بە نووسینی ڕۆزی و درێژی ژیانی ئەجەلی، کاری و بەدبەختەیان بەختەوەر. سوێن بەوەی جگە لەو خوایەکی کە نییە کەسی واتان هەیە کە کار و کردەوەی بەهەشتی دەکات تا لە نێوان ئەو بەهەشتە ئەندازەی گەزێک دەمێنێت کەچی نووسراوەکە پێشی دەکەوێت و کار و کردەوەی دۆزەخی دەکات و دەچێتە دۆزەخ. هەروەها کەسی واشتان هەیە کە کار و کردەوەی دۆزەخی دەکات هەتا بە ئەندازەی گەزێک دەمێنێ و نووسراوەکە پێشی دەکەوێت و کار و کردەوەی بەهەشتی دەکات و دەچێتە بەهەشتەوە. پاشان سەماعی تەلەفۆنەکەم دانایەوە و بۆ ساتێک وەستام. پاشان دەستم خستە ژێر چەناگەمەوە و هەر ئەوەندەم زانی زۆر بەپەرۆشەوە دەستم کرد بە گریان. ئەوانەی دەوروبەریشم هەروا بوون. کاتێک بەسەرهاتی ئەو شەوم بۆ گێڕانەوە
ساتانێکی خۆشی پڕ لە ملکەتی و فرمێسک بوو. سپاسی خوای گەورەمان دەکرد، تەهلیلە و تەسبیحاتمان دەکرد بۆی ئەو فەزڵەوە کە بەخشبووی بۆ ئافرەتە بۆ ڕێنماییکردنی. هاوڕێکەم، کاتێک لە مزگەوت بینیم دوای ئەو ڕووداوە دەیوت هەرچەندە یادی ئەو دیمەنە دەکاتەوە، هەستێکی سەیردای دەپۆشێت و هەست بە لەرزین دەکات. پاشان هیچ شک نابات ئەوە نەبێت کە زیاتر حەز لە نوێژکردن و سوزدەی درێژ و مانەوە لە مزگەوت دەکات. ڕاوەستن بەسەرهاتەکە هێشتا تەواو نەبووە. لە هەمان شەودا کە ئەو ئافرەتەی تێدا موسڵمان بوو، چەند سەعاتێک تێنەپەڕی بەسەر قسەکانماندا. دوای ئەوەی هەواڵم بە هاوڕێکەمدا بە تەلەفۆن کە پێویستە ئافرەتەکە نوێژی مەغریب و عیشا ئەنجام بدات بە چ شێوەیەک دەتوانێت. ئەویش هەواڵی پێدام کە ئەجەلی نووسراوی پێش هەمووان کەوت. گیانی پاکی بە موسڵمانی گەڕایە بۆ لای پەروەردگاری. کاتێکە ڕازی بوو خوای گەورە پەروەردگاری بێت و ئیسلام ئاینی بێت و محەممەدیش صلی الله علیه وسلم پێغەمبەری بێت، یەک نوێژی بۆ خوا ئەنجام نەدا. خوایە گیان بۆ خاتری گەورەی ئەم ئیسلامە دەپاڕێنەوە لێت کە ڕەحمی پێ بکەیت و ئەو تەوبەیەی بە باشترین شێوە لێ قبوڵ بکەیت. خوایە گیان عاقبەت خێری دەخوازین لە تۆ ئەی بە بەزەی ترین بە بەزەییان. مەینەتیەکانی سارا. ڕووداوەکانی ئەم چیرۆکە لە واقعی ئازاراویماندا ڕوویداوە. ئەوەی چیرۆکەکە دەگێڕتەوە بەسەر خۆی داهاتووە. تەنها فرمێسک بەس نییە، هەزار جار مردنیش یەکسان نییە بە یەک ئاه کە لە ناخی بریندار و دڵی دەردەداریەوە بێتە دەرەوە. ئێستا من زانیمە کە بەختیار ئەو کەسەیە پەند لە کەسی تر وەربگرێت و سەرکەشیش ئەو کەسەیە کە خۆی بکات بە پەند. ئافرین بۆ ئەو کەسەی ئەوەی وتووە و ئەوەی کە کاری پێدەکات. ئەوە ئازارە و ئەوە پەشیمانییە لەسەر هەموو ساتەکانی ژیان. هەر کە ڕۆژێکی نوێ دەست پێ دەکات، ئازارەکانی منیش دەست پێ دەکات. هەموو ساتێک، بەڵکو هەموو چاوتروکانێک، هەموو شتێک لە دڵمدا دەسووتێ. ڕۆژانە زۆر جار، بەڵکو هەزارەها جار دەمرم. کەسیش پێم نازانێت، کەسیش ئاگای لێم نییە، تەنها خوای گەورە نەبێت. من هەموو شتێک کە بنیاد نابوو بۆ ڕووخاندم و ئازیزترین شتێک کە هەی بوو تێکمدا. بەڵێ بەم دوو دەستە تاوانبارە پیسە نەفرەت لێکراوە. خوایە گیان بیرکردنەوە چەندە سەختە. خوایە گیان دەردەسەریەی چەندە ناڕەحەتە. لە هەموو بەرە بەیانێکی نوێدا ئازارەکە و ماتەمینەکە لە هەر سووچێک لە سووچەکانی ئەم ماڵەدا نوێ دەبێتەوە. لە ناخمدا هاوار دەکەم ئەگەر دەری ببڕم ئەوا دیوارەکانی بەردەمم دەڕووخێن و دەسووتێن. ئەگەر شەو باڵ بکێشێت بەسەر ئاسمانی ڕۆژدا و دایپۆشێت و شەوی نهێنیەکان دەست پێ بکات، ئەوەی کە عاشقان بە دوایدا دەگەڕێن و گۆرانی بێژان گۆرانی بەسەر دەڵێن و شەون و خونیکەران پەشیمانن لەسەری. هەزار جار دەگریم و هەزار جار ئاخاڵ ئەکێشم چونکە زیندوم و تا ئێستا ئەژیم. دەمەوێت بمرم بەڵام ناتوانم لەوانەیە بۆی ئەوەوە بێ ترسنۆکم، یان نامەوێت هەڵەکە دووجار دووبارە بکەمەوە. بەڵکو خوای گەور لێم خۆش بێت لەوەی کە لە ژیانی ڕابردوومدا کردومە، بەڵکو لە تاڵاوی ڕابردووە زۆرێک لە لەزەت لە ڕابردوو یادگاریەکاندا دەیبینن و حەز دەکەن باسی بکەن، تەنها من نەبێ. نازانم بۆ نامەوێت پێتان بڵێم چونکە دەترسم نەفرەتم لێ بکەن و دوعام لێ بکەن زیاتر لە پاڕانەوەکانم و نەفرەتکردن لە خۆم. لەوانەیە پیاو چاکێکتان تێدا بێت دوعاکەی گیرا بێت و خوای گەورەش بەهۆی دوعاکەی ئەوەوە سزام بدات و بە نەفرەتی خۆی نەفرەتم لێ بکات. بمبۆرن ئەگەر قسەکانم ناڕێک بن و ڕێک نەخرابن، چونکە من دەردەدارم. هەر ناڕەحەتیەک کە سەرپەرشتیم کردووە ناڕەحەتیەک بووە، بەڵکو دوان، بەڵکو سیان، بەڵکو زیاتر. من ئەو کەسە بووم هەموو شتێکم فرۆشت، هیچم دەست نەکەوت. سوێن بەخوا بەسەرهاتی خۆمتان بۆ دەگەڕمەوە تەنها لەبەر ئەوەی هۆشیارتان بکەمەوە و ئاگادارتان کەم تا نەکەونە ئەو حاڵەتەوە کە من تێکەوتوم. سوێن بەخوا خامەکەم شەرم دەکات لەوەی کە من دەمەوێ بینووسم. پەنجەکانم هەزار جار دەیانەوێ ڕێکام لێ بگرن، بەڵام من هەر بەسەرهاتی خۆم دەنووسم، بەڵکو بەو هۆیەوە خوا چاکەم بۆ بنووسێت و
ببێتە توێشوم لە ڕۆژی دواییدا. لۆمەم مەکەن، گوێ لە بەسەر هاتم بگرن و حکم بدەن و پند و ئامۆژگاری وەربگرن. پێش ئەوەی کار لە کار بترازێ، من لاوێکی گوزەران باش بووم لە خێزانێکدا کە خوای گەورە ڕەوشت و ڕۆزی و چاکە و پیرۆزی بۆ نووسی بوو. لەو کاتەوەی کە گەورە بووین پێکەوە دەژیاین و یەک ماڵ گلێری کردبووینەوە کە پڕ بوو لە بەختەوەری و پێکەوە ژیان و خۆشەویستی. لە ماڵەوە دایکی باوکم و براکانم کە 6 برا بوون و من 7ەمیان بووم و لە هەمویان گەورەتر بووم. دووەمیش بووم لە ناو هەمویاندا چونکە خوشکێکم ساڵێک لە من گەورەتر بوو. من دوای باوکم پەروەرشیاری دووەمی ماڵەوە بووم. هەمووان زۆر پشتیان پێدەبەستم. بەردەوام بووم لە خوێندن تا گەیشتمە 2 ناوەندی. خوشکەکەشم لە 3 ناوەندی بوو. هەموو خوشک و براکانی ترم بەردەوام بوون. ئاواتە خواز بووم ببمە ئەندازیار، بەڵام دایکم حەزی دەکرد ببمە فڕۆکەوان. باوکیشم لەگەڵ مندا بوو. دەیویست ببمە کەسێکی زانکۆیی و پسپۆڕ بووم لە هەر بوارێکدا بێت. خوشکەکەم دەیویست ببێتە وانەبێژ تا ئاین و ئەدەب فێرینەوەکان بکات. بەڵام ئای لە ئاوات و خەونەکان و ئومێدەکان. چەندین کەس پێش ئەوەی خەونەکانیان بێتە دی لە ژیاندا نەماون. چەندین کەس بێتوانە بوون لە هێنانە دی خەونەکانیان بەهۆی بارودۆخی خۆیانەوە. چەندین کەسیش خەونەکانیان هێناوەتە دی، بەڵام بە هەر حاڵ ئێمە خەونەکانمان نەهاتە دی بە شێوەیەک کە بڕوا ناکرێت و بە بیر و هۆشی نەعاقڵ نەشێت نەهیچ کەسێک نایەت. لە قوتابخانەکەم ئاشنا بووم بە کەسانێک قسەکردنیان و هەڵس و کەوتیان وەکو هەنگین وا بوو، بەڵکو بەتامتریش. چەندین جار هاوڕێیەتیم کردن و بەدزی کەس و کارم چەند جارێ لەگەڵیان دەبووم. خوێندنەکەشم بەردەوام بوو. حاڵەتیشم لەو پەڕی باشیدا بوو. من هەوڵی زۆرم دەدا تاوەکو هاوڕێکانم و خوێندنم پێکەوە گرێ بدەم. لە نیوە یەکەمدا توانیم وا بکەم. پاشان مۆڵەت دەستی پێکرد. ئای لە چ مۆڵەتێک! خوای گەورە نە مۆڵەتی وا نە ڕۆژی وا نەگەڕێتەوە. باوکم هەستی کردبوو چوونە دەرەوەم زیادی کردووە و کەمتر گرنگی بە ماڵەوە دەدەم. بۆیە لۆمەی کردم و لۆمەی داکیشمی کرد. بەڵام خوشکەکەم بەرگری لێ دەکردم چونکە زۆر منی خۆش دەویست. لەوە دەترسا باوکم لێم بدات چونکە لێدانەکانی سەخت بوو. ئەگەر تووڕە ببوایە ڕۆژانی پشوو گوزەشتیان دەکرد لەگەڵ شەوەکانیاندا. ئەگەر بمزانیایە چۆن کۆتایی دێت خۆم دەکوشتەوە، بەڵکو جەستەم پارچە پارچە دەکرد و بەردەوام نەدەبووم. بەڵام ئەوە ئیرادەی خوایە. من و هاوڕێکانم لە پشتەوەی ماڵیەکە لە هاوڕێکانماندا بووین. بانگی کردبووین بۆ بینینی ڤیدیۆیەکی یاریکردن پێکەوە. بۆیە لە مەغریبەوە دانیشتین تاوەکو سەعات 11 شەو. ئەو کاتەش کاتی گەڕانەوەم بوو بۆ ماڵەوە لەو ڕۆژانەدا. بەڵام خاوەن ماڵەکە داوای لێکردم کە بۆ نیو سەعاتی تر دانیشم. پاشان هەمومان بچینەوە بۆ ماڵی خۆمان. ئایا دەزانین نرخ و بەهای ئەو نیو سەعاتە چەند بوو؟ بەهای تەمەنم بوو. نەخێر، بەهای من، بەهای باوکم و دایکم و هەموو خێزانەکەم. بەڵێ هەمویان. ئەو نیو سەعاتە بەهای هەموو ژیانمان بوو. بەهای گواستنەوەمان بوو لە بەختەوەریەوە بۆ بەدبەختی هەتایی. بەڵکو ئەو نیو سەعاتە خۆم ئامادە کرد تا بگوێزمەوە بۆ ئاگرێک داخمان کات، تەنها بۆ کەسێکە کە بەدبەخت بێت. داوای لێبوردنتان لێ دەکەم چونکە لە باسەکەم چوومە دەرەوە. یەکێ لە هاوڕێکان خۆی تەرخان کرد قۆڕیەک کچە ئامادە بکات تاوەکو کاتی پێوە بەرینە سەر. چاکەی هێنە و خواردمانەوە و قسەمان دەکرد و شۆخی سوعبەتمان دەکرد بەو پەڕی بەرائەت و نیەت پاکیەوە. بەڵام دوای ئەوەی چاکەمان خواردەوە وامان لێ هات بەلادا دەکەوتین و دەڕشاینەوە بە هەموو شێوەیەک. هەموومان، بەڵێ هەموومان ئاگامان لێ نەما بچیمان لە هاتووە. تاوەکو یەکەمین کەسمان کە بە ئاگا هاتەوە ئێمەش بە ئاگا هێنایەوە. خاوەن ماڵەکە هەستا و لۆمە و سەرزەنشتی کردین لەسەر ئەوەی کە کردومانە. ئێمەش هەستاینەوە و نەمان دەزانی چی ڕووداوە و
بۆچی چۆن ئەمە ڕوویدا. سەرزەنشتی ئەومان کرد کە چاکەی ئامادە کرد بوو. ئەویش لە وەڵامدا وتی ئەوە شۆخیەک بوو کردمان. خۆمان و شوێنەکەمان پاکردەوە و چوینەوە بۆ ماڵەوە. لەگەڵ جریوە جریوی چۆلەکەدا گەیشتمە ماڵەوە و هەموو خەوت بوون. تەنها ئەو خوشکەم نەبێ کە بردمیە ژوورەکەی خۆیەوە و ئامۆژگاری و هەڕەشەی لێکردم کە ئەمە کۆتا هەمین جار بێت دوا بکەوم لە ماڵەوە. منیش پەیمانی ئەوم پێدا ئەو هەژارە نەیدەزانی کە ئەمە پێشتر هەڕەشەیە بۆ ژیانی ئەو نەک من. خۆزگە نەبوورایە لێم و لێی بامایە و بەڵکو بیکوشتمایە. دوای چەند ڕۆژێ لە لای هاوڕێکانمان کۆبووینەوە. داوای ئەو شۆخی و سوعبەتەمان کردەوە چونکە حەزمان لێ دەکرد و عاشقی ببووین. هاوڕێکەمان پێی وتین کە ئەوە گرانە و بە نرخێکە کەس ناتوانێ بەتەنها بیکڕێت. بۆیە پارەمان کۆ کردەوە و بە پێی ژمارەی خۆمان کەپسولەکانمان کڕی. واگومان دەبەم ئێستا بزانن ئەو شتە چییە. مادەی هۆشبەر. بەڵێ مادەی هۆشبەر بوو. شۆخی و سوعبەت بوو بەدەن کە حەبێکی مادەی هۆشبەر. ئێمەش نەمان دەزانی. هەندێکمان بۆی ئەو گاڵتەوە پێکەنین و ئەو دەنکە حەبا بەرەو سەرگەردانی ڕۆیشتین. ڕێک کەوتین لە سەرکاری نۆبە. بە 2 هەفتە جارێ یەکێکمان پەیدای کات و پارەکە کۆ بکەینەوە و حەبەکان بکڕێن. ڕۆژان گوزەران و بارودۆخم لە خوێندنگە بەرەو خراپی دەچوو. بۆیە باوکم گواستمیەوە بۆ قوتابخانەیەکی ئەهلی بەڵکو سەرکەوتوو بم و دواناوەندی تەواو بکەم. خەونەکانی من و ئەویش و خەونی دایکیشم بوون بە هەڵم. فڕۆکەوان چ فڕۆکەوانێک چ ئەندازیارێک لە من دەخوازرێت. سوێن بەخوا تاوانی من نەبوو وە نەم ئەزانی ئەگەر کارەکە پێشنیار بکرایە بۆم ڕەتم دەکردەوە و سەری خۆم هەڵدەگرت. بەڵام گاڵتە و سوعبەت بوو. نەفرەتی خوا لەو کەسەی ئاوا گاڵتە و شۆخی دەکات بە لاوانی موسڵمان. ڕۆژان دەگوزەران و ئێمەش بەردەوام لەسەر ئەو حاڵەتە کۆ دەبووینەوە. کەس نەیدەزانی و کەس هەستی نەدەکردی ڕوودەدات. وام لێ هاتبوو نەم دەتوانی دوورکەومەوە لێی نە لەما نە لە هاوڕێکانم. ئەنجامی کۆتایی ساڵمان وەگرتەوە کە چاوەڕوان نەدەکراو. کارە ساد و بۆ هەموو کەس و کارم. بەڵام ئەوەی کە هێوری کردینەوە خوشکەکەم بوو کە دەرچوو بە پلەی تەقدیرە عالی. پیرۆزی بێت لە ناخی دڵمەوە وتم هەرچەندە من ئەوەشم بەسەر دەهات بوو. وتم بۆ یەکەم جار بۆ دوهەمین جار لە ناخمەوە هەستم بەخۆشی کرد. وتم پێی چیت دەوێ بۆت بکڕم بە بۆنەی سەرکەوتنتەوە. ئەزانی وتی چی؟ وەک ئەوەی لەگەڵ من و هاوڕێکانم ئامادەی دانیشتەکانمان بوو بێت. وەک ئەوە بە حاڵمان بزانێت. وتی دەمەوێت ئاگات لە خۆت بێت برای بەڕێزم. تۆ دوای خوای گەورە پشت و پەنای منی. ئەو ڕۆژە چەند وشەیەکی وت نەیزانی دەبێتەوە یادەوەریەک بۆ من. بە درێژایی ژیانم سەختتر لە لۆمەکردن. خۆزگە وای نەوتایە. خۆزگە منیش پرسیارم لێ نەکردایە. چ کۆمەک و پشتیوانێک لە من داوا دەکەیت. خوای گەورە باشترین پشتیوان و بریکارە. حەسبی الله وەنیعم الوەکیل. خوشکەکەم چووە پەیمانگەی مامۆستایانی کچانەوە و تێی دەکۆشا و هەوڵی دەدا. منیش دەکەوتم و دەکەوتم لە سەرەڕۆی و تاریکیەوە بۆ سەرەڕۆی و تاریکی، لە خراپەوە بۆ خراپتر. بەڵام کەس و کارم نەیان دەزانی و ئێمەش زیاتر سەرەڕۆ بووبووین. تا ئەو ڕادەی نەمان دەتوانێت زیاد لە 2 ڕۆژ دەستبەرداری ئەو حەبە ببین. هاوڕێیەکم بەڵکو دژمنێکی نەفرەت لێکراو، بەڵکو شەیتانی نەفرەت لێکراو پێی وتین شتێکی تر هەیە خۆشتر و بەتامتر و درێژخایەنتر و بەختەوەرترە. گەڕان بەدوایدا دەستمان کەوت. بۆیە پارەیەکی زۆرمان بۆ گلێر کردەوە. هەموو ئەمانە لە گیرفانی باوکمان کە نەمان دەزانی. ئەوانیش بەشدارن لە فەوتانی ئێمەیان نا. ئایا تاوانبارنیان نا؟ جارێکیان کە دەگەڕامەوە بۆ ماڵەوە خوشکەکەم هەستی بە حاڵەتی من کرد و گومانی لێ پەیدا کردم. وازی لێ هێنام بخەوم. بەیانی هاتوو لە ژوورەکەمدا قوت بوویەوە و ئامۆژگاری کردم و هەڕەشەی لێ کردم کە باسی دەکات ئەگەر ڕاستی پێ نەڵێم.
دایکم هات بەسەردا و ئێمەش قسەکانمان بڕی. دایکم ناردمی چەند پێداویستێکی بۆ بێنم. منیش چووم و وام لێ هاتبوو لە خوشکەکەم ڕام دەکرد لە ترسی ئەوەی ئەو شتێک کە ساڵێکە بە پەنهانی دەیکەم ئاشکرا بێت. قسەم لەگەڵ هاوڕێکەمدا کرد. پێکەوە چوین بۆ ماڵی هاوڕێکەی ترم. بڕێک تاوانمان بار کرد. ڕووداوەکەم بۆ باس کرد. ئێمەش ترسان لە ئاشکرابوون و قسەی خەڵکی. بۆیە بیرمان کردەوە. بەڵکو شەیتانێکمان بیریان کردەوە و یەکێکیان پێوتم چارەسەرم لایە. چارەسەر چییە؟ ئایا دەزانی؟ ئەگەر لە شەیتانم بپرسیایە هەرگیز ئەوەی بە خەیاڵدا نەدەهات؟ ئایا دەزانی چۆن بیری دەکردەوە؟ کەس گومان نابات چی وتبێت. ئایا وتی بیکوژن؟ خۆزگە وای وتایە. ئایا وتی بیسووتێنن؟ نەخێر، بەڵکو لەوە خراپتر. ئایا دەزانی چی وت؟ حەسبی الله وەنیعم الوەکیل. خوای گەورە باشترین پشتیوان و بریکارە دژی ستەمکاران و بێهۆشان و ئەوانەی دەیکڕن و دەیفرۆشن. خوا پەنامان بدات و لەو هاوڕێم خوا پەنامان بدات لە منی نەفرەت لێکراو. خوایە گیان ئێسکەکانی هەپڕون کەیت و چاوی کوێر کەیت و عەقڵی لەدەست بدات. خوایە گیان نە لە دونیا نە لە قیامەت ڕێنمونی نەکەیت. ئایا دەزانی چی وت؟ خراپە و زوڵم و داوام پیس و دژمنایەتی هات بەزاریدا. وتی باشترین ڕێگە ئەوەیە بیهێنێ ڕیزی خۆمان و حەپێکی بدەینێ. ئەو کات ناتوانێ کارەکەمان ئاشکرا بکات. بەڵام ڕازی نەبووم. ئەو خوشکێکی شەریف و داوێن پاک و خۆشەویست و نازداری من بوو. خوشکم بوو. بەڵام وەسوەسەیان خستە دڵمەوە و وتیان ئەو هیچ زیانێکی پێ ناگات. حەبەکەی بۆ دەبێت بۆ ماڵەوەتان و زۆر بەڕێزەوە ئەو لە ماڵی خۆیاندایە و تەنها حەبێک. تۆ باش دەزانیت ئەوەندە کاریگەری نابێت. لەژێر کاریگەری مادەی هۆشبەردا و لەژێر کاریگەری شەیتانەکانیدا و شەیتانی خۆم ڕازی بووم. هەموو شتێکم لەگەڵیاندا ڕێک خست. چوومەوە بۆ ماڵەوە. خوشکەکەم قسەی لەگەڵ کردم و داوای لێکردم پێکەوە قسەی بکەین. منیش وتم چایەک ئامادە بکە و مندان بە هەموو شتێک دادەنێم. ئەو داماوە هەستایەوە تاوەکو چا ئامادە بکات. هەموو ئومێدێکی ئەوە بوو کە کێشەی من چارەسەر بکات. منیش لە مێشکمدا هەزار شەیتانی وەهمی هەبوو. پێویستە هەموو ژیانی داڕمێنم. چایەکی ئامادەکردن و هێنای. منیش وتم چایی بۆ خۆم و خۆت دەکا. پاشان پێم وت پەرداخی ئاوم بۆ بێنە. هەستا و ڕۆیش. کاتێک لە ژوورەکە چوە دەرەوە سوێن دەخۆم بە خوای گەورە بەبێ ئەوەی هەست بکەم فرمێسک بە چاوم داهاتە خوار. نازانم فرمێسکی خەفەت باری بوو بۆ ئاینەی خوشکەکەم. نازانم ڕۆحم بوو لە چاومەوە دەرچوو. نازانم وجدانم بوو. نازانم فرمێسکی شادومانی بوو کە من بە وەفام بەرامبەر بۆ پەیمانەی داومە بە هاوڕێکانم و ئەو نەهێنیم بۆ هەتایی پاراستووە. حەپێکی تەواوم خستە چاکەیەوە. خوشکەکەم بە خەندەوە گەڕایەوە. منیش دەمبینی لە بەردەممدا وەک کاوڕێکی بچووک لە ناو دارستانێکی پڕ لە گورگدا بە هەموو نیازێکی پاک و دڵگەشەوە. فرمێسکەکانی منی بینی. سڕێنی وتی پیاو نابێ بگرێ. هەوڵیدا دڵم بداتەوە و لێپرسینەوەم بکات. ئەوەی من بیزانم بۆ ئەوە دەگریام نەکخۆم. بۆ دوا ڕۆژی، بۆ پێکەنینەکەی، بۆ چاوەکانی، بۆ دڵە سپیە پاکەکەی. شەیتانی ناخی منیش دەیوت ئارام بە، زیانی پێ ناگەێنێت. سبەینە چارەسەری خۆت و خوشکەکەت دەکەیت. ئەو پێویستە دەرد و ئازاری تۆ بزانێت و بژیتیایدا. وە بە ئازاری تۆ نازانێت تاوەکو تاقی نەکاتەوە. بۆیە خەریکی جوانکردنی خراپە و تاوان و داوام پیسی بوو بۆ من. حەسبی الله. پێم وت با جارێ چاکەمان بخۆینەوە تاوەکو کەمێک هێ من ببمەوە. پاشان باست بۆ دەکەم. ئەو چاکەی خواردەوە. خۆزگەنەی دەخواردەوە. دانیشت. منیش قسەم بۆ دەکرد تا لە هۆش خۆی چوو. جارێک پێدەکەنیم و جارێکیش دەگریام. نازانم تووشی چی هاتووم. پێدەکەنیم و دەگریم و فرمێسک بە ڕوومەتەکانمەوەیە. وردە وردە ئیبلیس وەسوەسەی بۆ دروست کردم کە باوکم و دایکم پێ ئەزانن. ئەگەر خوشکەکەم بەو شێوە ببینن بیرم لە ڕاکردن کردەوە. بەهەرحاڵ ڕام کرد بۆ لای هاوڕێکانم. مژدەی ئەو کارە ساتم پێدان کە خۆم بەسەر خۆم داهێنا. هەمووان پیرۆزبایان لێ کردم. وتیان
یەکێک پیاو نەبێت ناتوانێت کاری وا بکات. تۆ ئێستا سەرۆک و گەورەی ئێمەیت، تۆ سەرۆکی ئەم گروپەیت، مافی فەرماندەرکردن و ڕەتکردنەوەت هەیە. ئەو شەوە خەوتین بۆ نزیکی نیوەڕۆ، لەرزم لێ هات بەخۆم دەوت چیم کرد بەخۆم، بەم دەستانم چیم ئەنجامدا. دوای 2 ڕۆژ باوکم سۆراخی دەکردم، دوای ئەوەی دیار نەمابووم. هاوڕێکانم نار تا بزانن لە ماڵمان چ باسە، چونکە دەترسام لە خۆم و لە خوشکەکەم. دڵنیایان کردم کە هەموو شتێ ئارامە و هیچ ڕووی نەداوە. چوون بۆ ماڵەوە و خۆم ئامادە کرد بوو بۆ لێدان و قسە پێوتن و سەرزەنشکردن کە هیچ سوودێکی نەبوو. باوکم لێدام و دایکیشم و خوشکەکەم لۆمەیان کردم. دوای چەند ڕۆژێک خوشکەکەم هات بۆ لام و پرسیاری ئەو شتەی لێ کردم کە خست بوومە چایەکەوە. حەزی لێ دەکرد و داوای دەکرد. منیش ڕازی نەبووم، بۆیە دەستی کرد بە پاڕانەوە، وەک چۆن من لە هاوڕێکانم دەپاڕامەوە. منیش بەجێم پیادە هاتەوە و پێمدا ئەم کارە زۆر جار دووبارە دەبوویەوە. حاڵەتی خوێندنی وردە وردە خراپ بوو، تا ئەو ڕادەیەی بەبێ هۆیەکی ئاشکرا وازی لە خوێندن هێنا. ئەوانیش ئارامیان گرت، چونکە کچ دووەهەمین مەنزڵگای هەر ماڵەوەیە. ئیتر ئومێدیان بەو برایم هەبوو کە لە من بچووکتر بوو. جارێکیان من حەبم پێ نەمابوو، بۆیە خوشکەکەم ناچار بوو لە هاوڕێکەم داوا بکات. ئەویش نەیدابوویە بە مەرجێک نەبێت. ئایا دەزانی مەرجی چی بوو؟ حەسبی الله وەنیعم الوەکیل. خوا پەنامان بدات لێی و لە شەیتان. مەرجی ئەوە بوو کە زینا لەگەڵ خوشکەکەمدا بکات. ئەویش ڕازی نەبوو، کردبووی بە دەنگە دەنگ لەگەڵی. ئەو هاوڕێیانەشم کە لەوێ ئامادە بوون دەیانویست هێ منیان بکەنەوە و بە منیان دەوت چی تێدایە؟ یەک جار زیانی نییە. لە خوشکەکەت بپرسە ئەگەر ڕازی بێت تۆ چ زیانەکەت پێدەگات و هیچ لەدەست نادەیت. هەموویان دژی من بوون و لەگەڵ ئەودا بوون. پێم وت تۆ یەکەم کەسیت. پێت دەوتم من لەگەڵتدام بۆ چارەسەرکردنی و ڕزگاربوونی خوشکەکەت، بەڵام ئەمڕۆ داوای ئەمە دەکەیت. ئەمە هاوڕێیەتیەکەت بوو. پڕ بەدەمی وتی چ هاوڕێیەتیەک و چ چارەسەرێک؟ شێخە گیان لە بیریکە بوو بە مەقاڵەمان و دوورکەوتمەوە لێی. چەند ڕۆژێکم بەو شێوەیە بردەسەر. من و خوشکەکەم ئاراممان گرت. خوشکەکەم دەست پێشخەری کرد و داوای دەکرد. منیش پێم نەبوو. لەوان زیاتریش کەسم شک نەبرد. حاڵەتی خوشکەکەم خراپتر دەبوو. وای لێ دەکردم بەلەتە حەپێکیش بێت شەیتان وەسوەسەی خستە دڵمەوە کە لێی بپرسم. بۆیە منیش بە ڕاشکاوانە پێم وت ئەو تۆی دەوێ یەکەم جار دەیەوێ بتبینێ، پاشان چیمان دەوێ بمانداتێ بەبێ بەرامبەر. ئیتر جارێکی تر پێویستمان بە کەسی تر نابێ. خوشکەکەم یەکسەر ڕازی بوو. ئای خوایە گیان ڕۆشتین. من و خوشکەکەم پلانماندانە و چوینە دەرەوە. خوشکەکەم برد بۆ لای هاوڕێکەم و لە شوقەکەیدا دانیشتین. هاوڕێکم داوا لێ کردم کەمێک بڕۆمە دەرەوە تا کاری خۆی تەواو دەکات. منیش ڕۆیشتم. خوا نەفرەتم لێ کات لە من و لە هاوڕێکەم و لە شەیتانەکانم و لەو حەبانە لەوانەی بەکاری دێنن. دوای سەعاتێک گەڕامەوە. خوشکەکەم بە نیوە پۆشەیی بینی لە شوقەی هاوڕێکەمدا. من تازە پەنەکەمدا بوو. پێکەوە دانیشتین. من و هاوڕێکەم و خوشکەکەم خوشکی ڕاستەقینم تا دوای عیشا لە دانیشتنێکی خواردنەوە و ڕابواردندا. هاوار بۆ من لە پەروەردگارم، هاوار بۆ من لە پەروەردگارم، هاوار بۆ من لە ئاگر و من دۆزەخیم. خۆزگە بمردمایە. خوایە گیان بمرێنە، خوایە گیان بمرێنە. من ئاژەڵم، شایەنی ژیان نیم بۆ ساتێکیش بێت. من و خوشکەکەم گەڕاینەوە بۆ ماڵەوە. بە خوشکەکەمم وت ئەمە یەکەمین و دووهەمین جارە. ئەوە هاوڕێی قێزەونمە و جێی ژوان و ژمارەی تایبەتی خۆی دابوو بە خوشکەکەم. پێویست بە من ناکات. من نەمزانی. ڕۆژان بەسەر چوو خوشکەکەم دەبینی دەڕواتە دەرەوە زیاد لە پێویست. جارێ خۆی جارێ لەگەڵ خوشکە بچووکەکەمدا بەر هۆیەکەوە بێ بۆ بازاڕ و بۆ نەخۆشخانە تا ئەو ڕادەیە ڕازی نەبوو جارێکتر لە پەیمانگە بخوێنێت. باوکی داماویشم بە هەموو توانایەکەوە لە ڕێی چەندین کەسەوە تاوەکو سەر لە نوێ بیگەڕێنێتەوە بۆ خوێندنەکەی. خێزانەکانمان سەر لە نوێ دڵشاد بوونەوە بە گەڕانەوەی بۆ خوێندنگا و گرنگی پێدان پێی. جارێکیان
من لایەکە لە هاوڕەکانم بووم وتی با بچین بۆ لایەکە لە هاوڕەکانمان. چوین بۆ لای. ئای لە کارەسات خوشکەکەم بینی لە لای لە کۆشیدا بوو. بە تاسەوە گریام. خوشکەکەم هەستایەوە وتی تۆ حەقت چییە؟ ژیانی خۆمە من سەربەستم. هاوڕێکەم منی بر لەگەڵ خۆیدا و ئەوە ژەهرێکی یامێکە مرۆڤ ئازیزترین شتی لەبیر دەچێ و لەبەر چاوی دەکات بە ناشرنترین و قەیزەونترین شت. گەڕاینەوە بۆ لای هاوڕێکەمان. منیش لەوێ بووم و یاریان دەکرد لەگەڵ خوشکەکەمدا. منیش لە نێوانیاندا وەکو چوار پێوا بووم، بەڵکو خراپتریش و نەفرەتیان لە ژیان و چارە نووس دەکرد. لەگەڵ کاتی عەسردا گەڕاینەوە بۆ ماڵ. من نەمدەزانی چی بکەم. داوێن پاکی ڕۆیشت، پارە ڕۆیشت، شەڕەف ڕۆیشت، ئایندە ڕۆیشت، عەقڵ ڕۆیشت و بێگومان هەموو شتێک لەدەست چوو. چەندین ڕۆژ کە بەخەبەر داهاتم دەگریام کە سەرخۆشیش بووم پێدەکەنیم. ژیانێکی ئاژەڵی، بەڵکو قەیزەونترین ژیانی بێبەها و پیس و بێنرخ. جارە شومەکان کە ژیانی من هەمووی شوم بوو. لە بەرە بەیانی ڕۆژێکدا و لە سەعات 9 بەیانی پۆلیس پەیوەندی کرد بە باوکمەوە لەسەر کارەکەی و پێیان وت خێرە ئامادە بە. ئەویش ئامادە بوو، بەڵام گورزێک بوو بۆ سەر باوکم کە بەرگەی نەگرت و دوای چەند ڕۆژ وەفاتی کرد. دایکیشم لە زمان کەوت. ئایا دەزانن بۆچی؟ ئایا دەزانن خوشکەکەم لەگەڵ کوڕێکدا لە ناوچەیەکی حەوانەوەدا لە دەرەوەی شار بەسەر خۆشی تووشی ڕووداوێ بوون و هەردووکیان مردبوون. ئای کە کارە ساتە بەردێتە گۆ و دەگری. ئای کە کۆتایەکی نەهەموار بوو. خوشکی بەڕێزم خەتای تۆ نەبوو. تۆ ئەو ڕێگەیەت هەڵنەبژارد بوو و ئاواتت هەرگیز بۆ نەدەخواست. خوشکی داوێن پاکم بوویت بە سۆزانی. خوشکی بە شەڕەفم بوویت بە زیناکەر. خوشکی ئیمانداری داوێن پاکم بووی بە بەڕەڵڵا. ئای خوایە گیان چیم کرد بەو خوشکەم. ئەو ڕێگایە چی بوو کە پێی بردمە ئاگری دۆزەخ. بەدەستم بردم بەرەو نەفرەت لێکردن. من بردم بەرەو سەرنزمی. پەروەردگارم چی بکەم؟ پەروەردگارم داوات لێ دەکەم کە من ببەیتەوە سزام بدەیت لە جیاتی ئەو. پەروەردگارم تۆ دەزانیت کە ئەو بێتاوانە من زوڵمم لەو کرد و من ئەوم فەوتان و ئەو نەیدەزانی. ئەو دەیویست من چاک بکات بەڵام من ئەوم بەرەو خراپە برد. نەفرەتی خوا لە مادە هۆشبەرەکان ئەوانەی بەکاری دێنن. باوکم دوای چەند ڕۆژێ وەفاتی کرد. دایکیشم دوای ئەو ڕۆژێ زمانی بەسترا. منیش هێستا بە چارە ڕەشی خۆمەوە دەتلێمەوە. براکانم لە کەنارێکی چاڵێکی تیاچون و دەردەسەریدان. نەفرەتی خوا لە مادە هۆشبەرەکان و ئەوانەی بەکاری دێنن. دوای ماوەیەک بیرم کردەوە کە تۆ بە بکەم. توانای ئارامگرتنم نەبوو. ڕوخسەتم لە دایکم خواست کە سەفەر بکەم بۆ هەندەران بە بیانووی گەشت بۆ ماوەیە کە چەند مانگێ دەخایەنێ. بە بیانووی لەبیرکردنی ئەم کارە ساتە چوون بە نەخۆشخانەی ئەمەل هیوا. دوای ئەوەی ژیانی خۆم و خێزان و خوشکەکەم تێکشکان. خوشکی بەڕێزم خوای گەورە ڕەحمت پێ بکات. پەروەردگار لێی خۆش ببە. پەروەردگارە لێی ببوورە. ئەو داماوە و من لە ناوبەرە لە باتی ئەو. سوور بووم لەسەر چارەسەرکردن. کاتێ پرسیاری مادەی هۆشبەریان لێکردم. سوور بووم لەسەر ئەوەی کە لە دەرەوە فێر بووم. هەرچەندە هەمیشە لەبەر چاوم بوو. و دوای چەند مانگێک چارەسەرکرام و ڕزگارم بوو لە مادە هۆشبەرەکان. بەڵام دوای چی؟ دوای ئەوەی هەموو سنوورەکانم بەزان کە ژیانێکی ئارام و بەختیاری بۆ دابین کردبوون. گەڕامەوە بۆ لای کەسوکارم. بە پیتاکی خەڵکی دەژیاین. دایکم خانووەکەمانی فرۆشت بوو. خانووەکی تری گرت بوو بەکرێ لە کۆشکێکی دیلۆکسەوە بۆ شوقەیەکی سێژووری. ئێمە هەر سەرخێزان بوون. دوای ئەو هەموو خۆشگوزەرانیە لەسەر حەسیر دەژیاین. باسی خەڵکیش با بوەستێ. من بێکار بووم. براکانیشم کە لە من بچووکتر بوون نیوەیان وازیان لە خوێندن هێنا بوو. بەهۆی سەختی باری بژێویەوە کەسوکارم ئەگەر ناوی خوشکەکەم ببرایە نەفرەتیان لێ دەکرد و قسەیان پێدەوت و برینداریان دەکرد. چونکە ئەو هۆکار بوو لەو هەموو نەهامەتیە. دایان خواست بچێتە دۆزەخەوە. منیش دڵم پارچە پارچە دەبوو بۆی چونکە ئەو بێتاوان بوو. کەسوکاری منیش ئەوەیان نەدەزانی. و ناتوانم خەبەر بدەم لە هاوڕێ خراپەکانم ئەوانەی ژیانی من و خوشکەکەمیان داڕوخان. چونکە ئەگەر هەواڵ بدەم ئەوە برینی کەسوکارم زیاتر دەکات کە هێشتا ساڕێژ نەبووە.
بەهۆی ئەو کارە ساتە کە بەسەر خوشکەکەم و باوکم و دایکم و داوێن پاکیماندا و شەڕەفمان داهاتووە، چونکە ئەو کاتە دەزانن من هۆکار بووم و برینەکەیان بۆ نوێ دەبێتەوە. هاوڕێ خراپەکانم منیش دێوە دەگلێنن. ئەگەر خەبەریان بەم من دۆش داماوم، هەمیشە دەگریم، کەسیش هەستم پێ ناکات. من پێم وایە دەبوو بەبەر دەڕەجم بکرامایە. ئەمە بەنیسبەت منەوە هیچ شتێ نابێ بە کەفارەتی ئەو تاوانەی من. تەماشاکەن برایانم، بزانم مادە هۆشبەرەکان چی بەسەرداهێنا. بەڕاستی قەیزەونترین شتە. شومێکی نەگریسە. چەندە ماڵی تێکدا بێت و چەندە مرۆڤی سەرڕۆ کرد بێت و چەندە خێزانی هەڵوەشان دەبێتەوە. برایانم، پێمەکەن و سەرتان سوور نەمێنێ بڵێن پەروەردگار لۆمەی ناکەن. برایانم، پند وەرگرن و ئەم بەسەرهاتەم باز بکەم بۆ ئەوانەی کە دەیناسن. بەڵکو بەهۆی بەسەرهاتی منەوە با تاکە کەسێکیش بێت ڕێنمایی بکرێت تا ببێتە کەفارەتی ئەو تاوانە مەزنەی من کەوا گومان دەبم کە پەروەردگار لێم خۆش نابێت. داواتان لێ دەکەم دوعای خێر بۆ خوشکەکەم بکەن بە شەو و بە ڕۆژ، بەڵکو خوای گەورە ڕەحمی پێ بکات بۆی دوعاکانتەوە، چونکە دوعا لە من وەرناگیرێت، چونکە من وام بەسەرهێنا تووشی ئەو هەموو نەهامەتیم کرد. پەروەردگار ڕەحم بە خوشکەکەم بکە. پەروەردگار ڕەحمی پێ بکە و لێی خۆش ببە. بەخوا من پێویستم بە هەڵوێستی ئێوەیە لەم ناڕەحەتیمدا، بەڵام من هیچم لە ئێوە ناوێت و سوپاسی ئەو برام دەکەم کە ئەو ناسوورێ منی نووسی کە لەبەر دەستدایە و بە هاوڕێ ڕاستەقینەی خۆم دەزانم و خوا پشتیوانی بێت. سوپاسی ئەوە دەکەم کە بڵاوی دەکاتەوە و باسی دەکات. ئەمە کورتەی بەسەرهاتی من بوو. ئەگەر بە درێژی باسم بکردایە ئەوە بێستان لە خۆتان دەهاتەوە و چاوتان لە شەرماندا دادەخست، بەڵکو ئەوەی کەوتومە بەس بێت و سوودی هەبێت بۆتان. یەک گورتیلە سەعات دەوروبەری تواری بەیانی بوو. هەموو شتەکانی دەوروبەری کش و مات و بێجوڵە بوون. تەنها گەڵای درەختەکان نەبێت کە شنەی بەرەبەیان دەیجوڵاندنەوە و لقی درەختەکە نزیکی پەنجەرەکە ببوویەوە. خەریک بوو باوەشی پیادە کرد. هێمنی و ئارامی هەموو شوێنێکی گرتبوویەوە. لە پڕ ئاگادارکەرەوەکە زەنگی لێدا. ترن 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 بە پڕتاو خەدیجە ئەو دەنگە ناقوڵای کپ کرد و لە ناو جێگاکەی هاتە دەرەوە. بە لەش قورسیەوە بەرەو دەشۆرەکە ڕۆیی. خەریک بوو ڕادەهات لەگەڵ لەش قورسەکەیدا. ئەو لە کۆتایی مانگی هێشتە میسکەکەیدایە. سکی گەورە بووە، قاچی قورس بوو، بە ساناترین شت ماندوو دەبوو. تا ئەو ڕادەیەی بە ناڕەحەتیش هەناسەی دەدا. دەم و چاوی تێکچوو بوو. ڕوخساری بەهۆی زۆری گریانەوە تەڕ ببوو. بەڵام پێویستە لەو کاتەدا لە خەو هەستێت. تەنها سەعاتێکی ماوە بۆ بانگی بەیانی. خەدیجە نزیکترین هاوڕێم بوو. نزیکەی 3 ساڵ بەسەر شوکردنیدا تێپەڕی بوو. بێگومان کاتێ خۆی و مێردەکەی زانیان زکی هەیە زۆر دڵخۆش ببوون. بەڵام لە یەکێ لە سەردانەکانیدا بۆ لای پزیشکی پسپۆڕ و دوای ئەنجامدانی پشکنینی پێویست، پزیشکە ئافرەتەکە هەواڵی پێدا کە ئەو کچەی لە سکیدایە تەنها خاوەنی یەک کورتیلەیە. سوبحانەڵڵا، پزیشکەکان لێرە لە ڕۆژئاوا لەگەڵ ئەوەدا کە پێشکەوتون لە ڕووی زانستەوە، بەڵام هەستی مرۆڤایەتیان تێدا نییە. ئەوە تا خەدیجە تووشە شۆک هاتووە لەو هەواڵەی پزیشکەکە پێیوت. بەو پەڕی خوێن ساردیەوە ئێستا ئەو هیچ چارەیەکی کتوپەڕی لا نییە، بەڵام دوای منداڵبوونەکە دەتوانرێت چەندین پشکنین لەسەر منداڵەکە بکرێت تا وەکو ڕادەی تەندروستی یەک گورتیلەکە بزانرێت. ئەگەر تەندروستی گورتیلەکە باش نەبوو، ئەوان نەشتەرگەری چاندنی گورتیلەی وەکو نەشتەرگەری لۆزەتێنی لێ هاتووە. خەدیجە لە لای پزیشکەکە هاتە دەرەوە و ئاگای لە خۆی نەمابوو. نەیدەزانی چۆن گەیشتۆتە ماڵی خۆیان. یەکەمین منداڵیەتی و یەک گورتیلەشی هەیە. ئەی چارە چییە؟ تۆ بڵێ پزیشکەکە لە پشکنیندا هەڵەی کرد بێت. خەدیجە و مێردەکەی گەڕان بە دوای باشترین پزیشک لەو بارەدا. بەڵام هەموو پزیشکەکان هەمان قسەیان دەکرد، یەک گورتیلە. لەگەڵ هەموو سەردانێکیدا بۆ لای پزیشک هیوا ئومێدیان کەمتر دەبوویەوە. لە کۆتاییدا تەسلیمی ئەمری واقیع بوون. وەکو تا هەمین پزیشک پێیوتن
کە خۆیان ماندوو نەکەن و بارودۆخەکە هیچ ناگۆڕێت. خەدیجە لەو ساتەدا هەستی بەوە دەکرد کە هیچ لە دەسەڵاتی ئەمدا نییە، تەنها ڕووکردنە خوای پەروەردگار نەبێت بە دوعاکردن. لەو ڕۆژەوە بڕیاریدا سەیەکی کۆتایی شەو زیندوو بکاتەوە و هەستێت بۆ نوێژکردن و دوعاکردن بۆ کچەکەی کە هێشتا لەدایک نەبووە. خودای گەورە لە سوورەتی بەقەرە لە ئایەتی 186 لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی: ئەی موحەممەد صلی الله عليه وسلم، ئەگەر بەندەکانم پرسیارت لێ بکەن دەربارەم، ئەوە من نزیکم لایەنەوە، بەهانای ئەوانەوە دەچم کە تکاکار من، دەبە ئەوانیش بەدەم منەوە بێن و باوەڕی دامەزراو بە من بهێنن بۆ ئەوەی ڕێگای هۆشیاری و ئاگایی بگرنە بەر. هەر کام بیەوێت لە بەندەکانی بەهرەوەردەکات و ئەو زاتە هەمیشە لێبرد و میهرەبانە. هەروەها لە فەرموودەی پیرۆزدا هاتووە لە ئەبوو هوڕەیرەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: خوای گەورە هەموو شەوێکدا دەبەزێت بۆ ئاسمانی دنیا، کاتێک کە سەیەکی کۆتا هەمیشە مابێت و دەفەرموێ: کێ داواکاری هەیە لە من؟ با وەڵامی بدەمەوە. کێشتم لە داوا دەکات؟ با بیدەمێ. وەکێ داوای لێ خۆشبوونم لێ دەکات؟ با لێی خۆش ببم. خەدیجە دڵنیا بوو کە پشت و پەنا تەنها پەروەردگارە، بۆیە بەیانیەک نەبوو کە سەعاتێک پێش بانگی بەیانی هەڵنەستە دیان زووتر، هەرچەندە بەهۆی کەم خەوتن و سکەکەشیەوە زۆر ماندوو ببوو. ڕۆژانە لە سەیەکی کۆتایی شەودا دەچوە سەر بەرماڵەکەی بۆ نوێژکردن و سوزدەبردن بە خشووعەوە، بە ملکەتیەوە دەپاڕایەوە لە خودای پەروەردگار کە کچەکەی پێ ببەخشێت بە تەندروستییەکی باش و بە دوو کورتیلەوە. لەسەر دوعا و پاڕانەوەکەی سوور بوو و دەگریا بەڕادەیەک کە بەرماڵەکەی تەڕ دەکرد. ڕۆژێک نەبوو ماندوو بێتاقەت بێت، هەرچەندە جەستەشی ماندوو دەبوو. ڕوکوع و سوجود بۆ ئەو زۆر ناڕەحەت بوو، بەڵام کۆڵی نەدەدا و بێزاری دەرنەدەبڕی. با بۆ یەکجاریش بێت. هەر کاتێ پزیشکەکە هەمان ئەنجامی پێدەوت و لە هەموو سەردانەکاندا لەگەڵ هەموو پشکنینەکاندا ئەم زیاتر سوور بوو لەسەر شەو هەستانەکەی. لە سەیەکی کۆتایی شەودا مێردەکەی بەزەی پیادە دەهاتەوە، بەهۆی زۆر هەستانی و ترسی هەبوو منداڵبوونەکە بەباشی نەکەوێتەوە و هەمیشە بیری ژنەکەی دەخستەوە کە پەروەردگار هەندێک جار وەڵامی دوعا دوا دەخات. لە ئەبوو سوعەیدیەوە ڕیوایەت کراوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: هەر موسڵمانێ لە دوعاکانیدا داوا لە پەروەردگار بکات بە مەرجێ داواکاریەکەی بۆ گوناهکاری یان پچڕانی سیلەی ڕەحم نەبێت، بێگومان پەروەردگار یەکێ لەو سیانەی پێدەبەخشێ، یان داواکاریەکەی پێش دەخات بۆی ئەنجام دەدات، یان هەڵی دەگرێت بۆ قیامەت و لەوێ پاداشتی دەداتەوە، یان بە ئەندازەی ئەوە لە زیان دووری دەخاتەوە. وتیان ئەگەر داواکاریەکانمان زۆر بێت، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی: خوای گەورە زۆرتری لەلایە. ئەویش بە بیری مێردەکەی هێنایەوە کە چارە نییە، تەنها داواکردنی کۆمەک نەبێت لە پەروەردگار. ئەگەر داوای کۆمەک لە پەروەردگار نەکات، ئەی داوای کۆمەک لە کێ بکات؟ داوای پێویستی لە بەنی ئادەم مەکە، داوا لەو زاتە بکە کە دەرگاکانی داناخرێت. پەروەردگار تووڕە دەبێت ئەگەر داوای کۆمەکی لێ نەکەیت، و بەنی ئادەم تووڕە دەبێت ئەگەر داوای کۆمەکی لێ بکەیت. چۆن داوای کۆمەکی لێ ناکات لە کاتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویێت لە فەرموودەیەکی قودسیدا لەسەر زاری پەروەردگار دەفەرمووێ: ئەی بەندەکانم، ئەگەر لە یەکەمین کەستانەوە تا دووە هەمینتان بە مرۆڤ و پەریەوە لە یەک زەوی پان و بەریندا کۆ ببنەوە و دوعا و داواکاریتان هەبێت، داواکاری هەموو مرۆڤەکان ئەنجام دەدەم. ئەمەش هیچ لە ڕۆزی و نەعمەتی من کەم ناکاتەوە، چونکە چۆن دەرهێنانی پەتێک لە دەریایەکدا لە ئاوی دەریاکە کەم ناکاتەوە. ڕەوا الموسلم. و پێش کاتی منداڵبوونەکە بە نزیکەی 2 هەفتە خەدیجە هات بۆ سەردانم. کاتێ نوێژی نیوەڕۆ هات و نوێژمان کرد. پێش ئەوەی هەستین، خەدیجە دەستی درێژ کرد و باڵی گرتم و هەواڵی دامێ کە هەست بە شتێکی سیر دەکات. پرسیارم لێ کرد: ئایا هەست بە هیچ ئازارێ ئەکات؟ بەنەخێر وەڵامی دایەوە، بەڵام بۆ زیاتر دڵنیا بوون
بڕیارماندا پەیوەندی بە پزیشکەکەوە بکەین، داوای لێکردین لە نەخۆشخانە ببینین. هەوڵماندا پەیوەندی بە مێردی خەجیزەوە بکەین، بەڵام بێسوود بوو، چونکە لە نوێژی هەینی بوو. پشتمان بەخوا بەست و چووین بۆ نەخۆشخانە. سەرما سوورما کە هەواڵیان پێداین لە کاتی خۆیدا ڕۆیشتوین، واتە کاتێ منداڵ بوونەکەیەتی. لە پاڵیدا دانیشتم و دەستم خست بە سەرشانی و دڵخۆشیم دەدایەوە. سوپاس بۆخوا لەگەڵ ئەو ئازارانەشدا دەم بە دوعا بوو، بەڵام هەر لە خوا دەپارایەوە منداڵێکی تەندروست باشی بداتێ و 2 گورچیلەی هەبێ. فاتیمە لەدایک بوو، لە شولاری لاواز بوو، وردی لە بوو، ڕوخساری بەلای شینیدا دەڕوانی، وە لە پشتیدا چاڵێکی بچووک هەبوو لە شوێنی گورچیلەکەیدا، وەک ئەوەی جەستەی بچووکی ئەو بۆشاییەی مژی بێت کە شوێنی گورچیلەکەی بووە. من گریام و خەدیجەش گریا بەدەم فرمێسکەوە پرسیاری لە تەندروستی کچەکەی دەکرد. بەچی وەڵام دەمەوە، چی بڵێم بە دایکێ شەوانێکی زۆر خەڵوەتی کێشاوە و پێڵووی چاوەکانی سوور هەڵگەڕاوە و هێشتا ئازار ئەچێژێ. ماشەڵڵا چەندە جوانە. ویستم شتێکی تر بڵێم، بەڵام قسەم بۆ نەدەهات. سوبحانەڵڵا، چەند خولەکێکی نەخایە، ڕەنگەشین هەڵگەڕاوەکەی گۆڕا بۆ ڕەنگێکی گوڵین. سەرنجی ڕوخساری فاتیمەمدا. سوبحانەڵڵا، ڕوخساری جوانە، بەڵام هەر کە تەماشام دەکرد ئەو ناڕەحەتیم دەهاتەوە یاد کە بەهۆی یەک گورچیلەکەوە تووشی دێت. من هیچم نەوت و خەدیجەش بێدەنگ بوو. هەر یەکەمان بیرمان دەکردەوە دەبێ ئایندەی ئەو منداڵە چی بێت کە یەک گورچیلەی هەیە. پزیشکەکانی منداڵەکە ئامادە بوون، پشکنینی پێویستیان ئەنجامدا. پێیان ڕاگەیاندین کە بارودۆخی منداڵەکە سروشتیە، بەڵام پێویستی بە پشکنینێکی چڕوپڕی بۆ ئەنجام بدرێت تا بزانرێت ئایا گورچیلەکەی ساغا. ئەوەش ئەنجام نادرێت تا 2 هەفتە بەسەر لەدایک بوونیدا تێنەپەڕێت. پێی وتم قەدەری خوایە و پەروەردگار چی بوێت دەیکات، پێویست ناکا ئەو لاشە بچووکەی منداڵەکەم بخەمە ژێر پشکنینەوە. بەڵام هۆکارەکانی گرتە بەر و بڕیاریدا ئەو پشکنانەی بۆ بکات. ڕۆژی دیاریکراو هاتە پێشەوە، لە ژووری چاوەڕوانیدا دانیشتین. چاوەڕوانی پزیشکە ئافرەتەکەمان دەکرد تا هەواڵی گورچیلەی منداڵەکەمان پێ بدات. ئایا فاتیمە پێویستی بە گورچیلەیەکی نوێ هەیە؟ یان ئەو تاکە گورچیلەیەی هەڵدەستێ بە فەرمانی 2 گورچیلە؟ پزیشکەکە هاتە دەرەوە و خەندەی لە ڕوخساری ئەباری. هات بەرەو ڕوومان و وتی نازانم چی بڵێم و نازانم چی ڕووی داوە، بەڵام کچەکەت تەندروستی تەواوە و 2 گورچیلەشی هەیە. فەرموو تەماشاکە، ئایا دوعاکردن بەکەم دەزانێت؟ دوعا ئەو جۆرە سازشانە بەرهەم دێنێ. ئای کاریگەری دوعا و نزات چەندە جوانە و پەروەردگاریش چەندە بەبەزەییە بۆ بەندەکانی. فاتیمە ئێستا تەمەنی 5 ساڵانە، خوای گەورە پاراستوویەتی و بۆتە سۆمای دیدەی دایک و باوکی. دەستە پاکەکان. فابیان کچێکی فەڕەنسی، نمایشکاری جلوبەرگ بوو، تەمەنی 28 ساڵ بوو. ساتی ڕێنمایی هاتبوو لە کاتێکدا نوقمی جیهانی ناوبانگی و فریودان و جەنجاڵی بوو. بە هێواشی پاشەکشەی کرد و هەموو ئەم جیهانی واز لێهێنا و بە هەموو شتەکانیەوە ڕۆژ بۆ ئەفغانستان تا کار بکات لە تیمارکردنی موجاهیدە بریندارەکانی ئەفغان. لە نێو بارودۆخێکی ناڕەحەت و ژیانێکی سەختدا فابیان دەڵێ ئەگەر فەزڵ و بەزەی خوای گەورە نەبوایە بۆ سەر من، ئەوە ژیانم دەفەوتە لە جیهانێکدا کە مرۆڤ نزم دەبێتەوە تا دەبێتە ئاژەڵێک. هەموو خەم و خەفەتی تێرکردنی حەزەکانیەتی و بەبێ بەها و بێبنەما. پاشان باسی بەسەرهاتی خۆی دەکات و دەڵێت هەر لە منداڵیەوە هەمیشە خەونم بەوە دەبینی کە ببمە پەرستارێکی خۆبەخش و کارم دەکرد بۆ هێورکردنەوەی ئازاری منداڵە نەخۆشەکان. لەگەڵ ڕۆژگاردا گەورە بووم و بە جوانیم و شۆخ و شەنگیم جێی سەرنجی هەمووان بووم. هەمووان هانیاندام بە کەس و کارەکەشمەوە کە واز لە خەونی منداڵیم بهێنم و جوانی خۆم بقۆزمەوە بۆ کارێک کە قازانجێکی مادی زۆر و ناوبانگی هەبێت. هەموو ئەو شتانەی کە هەرزەکار دەتوانێت خەونی پێوە ببینێت و کاری لە ڕادەبدەر ئەنجام دەدات بۆ گەیشتن پێی.
ڕێگەی بەردەمیشم ئاسان بوو، یان وا بوو بەلای منەوە. بە خێرایی چێژی ناوبانگم بۆ دەرکەوت و دیاری گرانبەهام بۆ دەهات کە خەونیشم بە بوونیانەوە نەدەبینی، بەڵام نرخەکەی زۆر گران بوو. یەکەم جار پێویست بوو داببڕێم لە مرۆی خۆم و مەرزی سەرکەوتنم ئەوە بوو کە دەستبەرداری هەستەوەریم و هەستم ببم و واز لەو ژیانە بهێنم کە پەروەردەکرابووم لەسەری. خەریک بوو زیرەکی خۆمم لەدەست دەدا، هەوڵم نەدەدا لە هیچ شتێک تێبگەم بێجگە لە جوڵەی لەشم و ئاوازی مۆسیقا نەبێت و هەروەها دەبوایە هەموو خواردنە خۆشەکان لە خۆم یاساغ بکردایە و بژیامایە لەسەر ڤیتامینە کیمیاییەکان و ماددە بەهێزکەرەکان و چالاک بەخشەکان و پێش هەموو ئەمانە ئەبوایە هەستم بەرامبەر بە مرۆڤ لەدەست بدایە و ڕقم لە کەس نەبێت و کەسم خۆش نەوێت و هیچ شتێ ڕەت نەکەمەوە. خانەکانی جلوبەرگ منی وەک بتێکی جوڵاو لێ کرد بوو. ڕۆڵی بێهودەیی بوو بە دڵ و عەقڵەکان. فێر بوو کە چۆن دەبێت سارد و سەرسەخت و لە خۆبایی بم و لە ناخیشدا بەتاڵ بم. تەنها بریتی بووم لە لاشەیەکە ڕق و تاق کە جلوبەرگێک لەبەر دەکات، من بێگیان بووم و دەجوڵامەوە و خەندەم دەکرد. بەڵام بەبێ هەست تەنها من خوازیاری ئەوە نەبووم، بەڵکو چەندە نمایشکاری جلوبەرگ داببڕێ لە مرۆڤایەتی خۆی قەدەری ئەو لەم جیهانە ساردەدا زیان دەکات. بەڵام ئەگەر بە پێچەوانەی هەر ڕێنمایەکی نمایشی جلوبەرگ بێت، ئەوا خۆی دووچاری هەموو جۆرە سزایەک دەکاتەوە کە بریتیە لە ئازاری دەرونی و جەستەییش. لە جیهانی نمایشدا دەژیام بۆ پەڕی خۆ دەرخستن و پێشکەوتن و لە خۆبایی بوون و بەجێهێنانی حەزەکانی شەیتان لە دەرخستنی شوێنە سەرنجڕاکێشەکانی ئافرەتان بەبێ شەرم و حەیا. فابیان لەسەر قسەکانی بەردەوام بوو وتی هەستم بە جوانەی جلوبەرگەکان نەدەکرد کە بەسەر جەستەی بەتاڵمەوە بوو، تەنها پڕ بوو لە ئارەزووی دڵڕەقی. لە کاتێکیشدا هەستم دەکرد بە سووک تەماشام دەکەن و ڕقیان لە خۆمە و تەنها ڕێز لە پۆشاکەکەی بەرم دەگرن. کاتێ باز لە گۆڕانی کتوپڕی خۆی دەکات دەڵێت ئەوە لە کاتی گەشتی ئێمەدا بوو بۆ بەیرووتی وێران، کاتێ بینیم چۆن خەڵکی ئۆتێل و خانوو بنیاد دەنێن لە ژەرزەبرەی تانکەکاندا. بە چاوی خۆم نەخۆشخانەی منداڵانم بینی لە بەیرووت. بە تەنها نەبووم، بەڵکو لەگەڵ هاوڕێکانمدا بووم کە وەک بتی مرۆڤ وابوون، تەنها بەلام و بالاتەوە وەک نەریتی خۆیان تەماشایان دەکرد. نەمتوانی لەوە زیاتر لەگەڵیان بەردەوام بم. لەو ساتە هەموو ناوبانگ و ژیانی درۆیینە کە تێیدا دەژیام لە بیرم کرد و بەرەو لاشەی منداڵەکان ڕۆیشتم تا کامەیان گیانی تێدا ماوە ڕزگاری بکەم. نەگەڕامەوە بۆ لای هاوڕێکانم لە ئۆتێل، بەڵکو گەشتی من بەرەو مرۆڤایەتی دەستی پێکرد تا گەیشتمە ڕێگای ڕووناکی کە ئیسلامە. بەیرووتم جێهێشت و ڕۆیشتم بەرەو پاکستان. لەوێ لە سنووری ئەفغانستان ژیانی ڕاستەقینەی خۆم دەست پێکرد. فێر بووم کە دەبێت چۆن مرۆڤێک بم. لەوێ بۆ ماوەی 8 مانگ مامەوە و هەڵدەستام بە یارمەتیدان و چاودێری ئەو خێزانانەی بەهۆی کارەساتی جەنگەوە گرفتارن. حەزم لە ژیانیان دەکرد و ئەوانیش باش بوون لەگەڵمدا. قەناعەتی من بە ئیسلام وەک ئاین و دەستوری ژیان زیاتری دەکرد لە میانی ژیانم لەگەڵیدا و ژیانم لەگەڵ خێزان ئەفغانی و پاکستانیەکان و شێوازی پابەندبوونیان لە ژیانی ڕۆژانەیاندا. پاشان دەستم کرد بە فێربوونی زمانی عەرەبی کە زمانی قورئانە. لەو بوارەشدا پێشکەوتنێکی باشم بەخۆوە بینی. دوای ئەوە کە من ژیانم وەک نمایشگەرێکی جلوبەرگ بەسەر دەبرد، ژیانی من گۆڕا و بەپێی بنەما و ڕۆحیەتی ئیسلام دەژیام. فابیان باسی هەڵوێستی هەڵسوڕێنەرانی ئەسیای جیهانی دەکات دوای هیدایەت دانی. جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە کەوتوو بۆ ژێر پەستانێکی چڕوپڕی دنیاوە. پێشنیاریان بۆ کرد بوو کە موچەی ماگانەی بۆ دەکەن بە 3 ئەوەندا، بەڵام ڕازی نەبوو. پاشان تەنها ئەوەندەیان توانی کە دیاری گرانبەهای پێشکەش بکەن، بەڵکو بگەڕێتەوە و واز لە ئیسلام بهێنێت. دەڵێت پاشان هانیاندام بگەڕێمەوە. پەنایان بردە بەر ناشرینکردنی وێنەم لە بەردەم خێزان ئەفغانیەکاندا. هەڵدەستان بە بڵاوکردنەوەی وێنەکان لەسەر ئەو گۆڤارانەی کە پێشتر وێنەی منیان بڵاو دەکردەوە. هەڵیان دەواسیە بە ڕێگاوبانەکاندا وەک ئەوەی تۆڵە لە
لە تەوبەکردن بسەنەوە. بەوەش دەیانویست ناکۆکەی بخەنە نێوان من و هاوڕێ و هاودەمە نوێیەکانم، بەڵام سوپاس بۆ خوا گومانەکانیان پوچەڵ بوونەوە. فابیان تەماشای دەستی دەکا و دەڵێت پێشبینیم نەدەکرد کە ئەم دەستە ناسکانم کە ماوەیەکی درێژم بەسەر برتا نەرم و شل بن، ئێستا ئاوا ئیش و قورسیان پێ بکەم. بەڵام ئەم کارە قورسانە زیاتر دەستەکانم پاک دەکەنەوە. پشت بەخوا پاداشتی باشی لای خوای گەورە دەستگیر دەبێت. پێتان ئاسانە. زەهیە کچێکی شۆخ و شەنگ و جوان بوو. بە تایبەتی قژەکەی بەسەر شانیدا شۆڕ بووبووەوە و پێی وابوو دەبێت لەزەت لە هەموو شتێکی ژیان وەربگرێت. کاتێ ڕۆژێکیان بانگێش کرا بۆ ئاهەنگی یەکێک لە هاوڕێکانی، قسە و مشتومڕێکی زۆر کەوتە نێوان ئامادەبووانەوە و قسە و باسەکان لە وشکی و ساردیەوە گۆڕان بۆ گەرمی و بورکانی. باس خواسەکە سەبارەت بە باڵاپۆشی بوو. ئەو باسی سانای جوان و سەرنجڕاکێشی دەکرد کە بەو پەڕی دڵنیایی دڵیەوە و دڵ ئارامیەوە گزارشتی دەکرد لەو ڕۆژەوە کە باڵای پۆشی بوو. ڕۆشت بۆ زیاتر لەوەش جەختی دەکردەوە کە باڵاپۆشی هەنگاوی یەکەمی گەشتە درێژەکەیەتی و بەرەو ڕێگای حەق و ڕووناکی، چونکە پێویستە دڵی ڕووناک بکاتەوە بە لەبەرکردنی ئاەتەکانی قورئان و بینایی ڕووناک بکات بە ڕامان لە مانای ئەو ئاەتە مەزنانە. پێویستە فیقه و سیرەش بخوێنێتەوە. پاشان سانە بڕیاریدا کە گزارشتەکان زیاتر لە کاتەکان ئاوێتەبوونی ئامادەبووان لەگەڵ قسەکانی سانادا جیاواز بوون لە نێوان پشگیریکردن و نەیار و سەرسامبوواندا. تەنها هاوڕێکەی ئێمە نەبێت کە خەریکی لۆمە و گاڵتە و سەرزەنشت بوو، بە تایبەتی ساتی هەوڵدان یەکێکیان بۆ ئاڵاندنی سەرپۆش لە ملی زەهیەدا. ئەویش بۆ دەرخستنی جوانیەکەی ئەگەر سەرپۆش بەسەر بێت. بەڵام زەهیە زۆر تووڕە بوو، بە بێزاری و تووڕەییەوە وتی تکا ئەکەم، ئەوە لا بە لە ملمدا. پاشان دەستی هێنا بە ملی و قژیدا و دەلەرزی. قسەی وای دەکرد کە هەمووانی سەرسام کرد بوو. پاشان هێرشی کردە سەر ئەم شەریعەتە پیرۆزە کە ملی ئافرەتی کۆت کردووە بە پەتی لە سێدارەدان. یەکێ لە ئامادەبووان وەڵامی زەهیەی دایەوە، بەڵام زەهیە هەر نکۆڵی کرد و بەرپەرچی بەڵگە شەرعیەکانی دەدایەوە، بۆیە هیچی شک نەدەبرد پەنای بۆ بەرێت، بێجگە لە فەرهەنگی لۆمە و قسەوتن نەبێت. بەڵام سانە هەستی کرد کە زەهیە هەرچی لە دڵیدا بوو لە ڕوق و کینە هەڵی ڕشت بەرامبەر بە ئیسلام و موسڵمانان، بۆیە ترسا بەهۆی خراپیەکەیەوە خوای گەورە هەمووان بە هیلاکەتە بەرێت. بۆیە داوای لە هەمووان کرد داوای لێخۆشبوون لە خوا بکەن و پاشان بێدەنگ بن، چونکە بارودۆخەکە بارودۆخێکی وتوێژ و پەیوین و قەنەعەت پێکراو نییە. بۆیە کۆمەڵی ناو ئاهەنگەکە لە خراپترین بارودۆخدا جیا بوونەوە و هەر یەکەیان گەرشانەوە بۆ سوێنی حەوانەی خۆی و ئەو ساتی هەڵچوون و مناقەشەیە لە ئەندێشە و مێشکیاندا بوو. دوای ئەو ئاهەنگە ناخۆشە زەهیە هەستی کرد کە شتێکی نادیار لە دڵیدایە و بێتاقەتی کردووە، هەوڵیدا ڕابکات لە خودی خۆی، بەڵام بێتاقەتیەکەی بوو بەسەر ئێشەیەکی سەخت و ئازاری بەردەوام. لە سەرەتادا حەپێکی هێمنکەرەوەی بەکارهێنا، بەڵام سوودی نەبوو. خۆ بە زلزانیەکەی ڕێگەی نەدەدا ئازارەکەی ئاشکرا بکات لە بەردەم خێزانەکەیدا و بە تایبەتی باوەژنی کە ناڕەحەتیەکانی زەهیەی بەوە نیشان دەدا کە عەیار و بەنازە. ئەو ئافرەتە بڕوای بە زەهیە نەدەکرد تەنها ئەو کاتە نەبێت کە بینی سەری کێشا بە زەوی ژوورەکەدا، بۆیە بەپەلە ڕای کرد و هەواڵیدا بە باوکی، ئەویش بردی بۆ نەخۆشخانە. لەوێ پزیشکەکە داوای چەند پشکنینێکی کرد، گومانەکان زۆریان بۆ پزیشکەکان هێنا و خەویشی لە چاوی باوکی تاڵ کرد بوو. پاشان پزیشکەکە داوای کرد وێنەی مێشکی بگیرێت. وێنەکە گومانەکەی کرد بە ڕاستەقینە. پزیشکەکە کاریگەری خۆی شاردەوە و باوکی زەهیەی دڵنیا کردەوە و سوپاسی خوای کرد کە پێشوەخت توانیان درک بە نەخۆشیەکە بکەن. باوکی جێگای بەخۆی نەدەگرت کاتێکە گوێی لە قسەکانی پزیشکەکە بوو. سەرەتا شێرپەنجەی مێشک، پشت بەخوا ئەگەری چارەسەرکردنی هەیە.
پێویستە سبەینێ بەیانیەکەی کچەکەت بهێنیتەوە و بۆ دەستپێکردنی چارەسەریەکەی. پزیشکەکە دەرمانەکانی دەدا بە زەهیە و ڕێنمایەکانی بۆ خوێندەوە و باسی ئاسەوارە چاوەڕوانکراوەکانی بۆ دەکرد. زەهیە دەتوانێت چاوەڕوانی هەموو شتێک بکات، تەنها قژڕوتانەوە نەبێت. پەرستارەکە دەرمانێکی بە زەهیەدا بۆ بەرگرتن لە ڕەشانەوەکەی کە لە کاتی چارەسەری کیمیاییدا تووشی دەبێت. بۆ ڕۆژی دوایی دەرزیەکی ئەستووری لێدرا کە بەکاردەهێنرێت بۆ چارەسەری کیمیایی. بە درێژایی 24 سەعاتی یەکەم تێپەڕی بەسەر زەهیەدا بە ناڕەحەتی. هەر لە سەرەتای ساتەکانی ئازاری یەکەمەوە زەهیە هەموو خۆشیەکانی ژیانی بیرچوویەوە. ئەگەر یەکێ لێی بپرسیایە چۆنیت، وەک باوکی لێی دەپرسی کچی خۆم چۆنیت، لە وەڵامدا دەیوت زۆر خراپم، مردن زۆر لەم ژیانە باشترە. باوکی زەهیەش خەریک بوو سەری دەتاقی و فرمێسک بە چاویدا دەهاتە خوارەوە. ئاواتی دەخواست کە ڕۆحی خۆی ببەخشێت، بەڵام هۆی ئەوەی تووشی زەهیە ببوو خەڵکانی سەرزەوی ناتوانن ئاراستەکە بگۆڕن و باشی بکەن. هەستی باوەژنەکەشی لە نێوان نوکوڵی و بەزەیی هاتنەوەدا بوو. بۆ ڕۆژی سێیەم دوای ئەوەی چارەسەرەکانی بۆ بەکارهێنرا، بۆ ماوەی سەعاتێک زەهیە بە سەختی دەڕشایەوە و گەدەی تووشی ئازارێکی سەخت بوو. ورەی بەرەو داڕوخان دەچوو کە بە تەواوی کاری کردە سەر باوەژنەکەی کە ڕای کرد بۆ لای پزیشکەکە کە فریایان بکەوێت. پزیشکەکەش هات تا ترس و تۆقینی زەهیە هێور بکاتەوە و پێی بڵێت ئەم نیشانانە کاتین و پشت بەخوا بە نەمانی نەخۆشیەکە نامێنن. ناڕەحەتی و مەینەتیەکانی زەهیە بەردەوام بوون. ڕۆژانێک تێپەڕین کە زۆر تاڵ بوون لە ژێر کاریگەری چاوەڕوانی چارەسەرکردندا. ئەوە باسی ئەو کاتە مەکە کە چارەسەری بۆ دەکرا و بۆی بەکاردەهێنرا. خەریک بوو نەیدەهێشت چارەسەری بۆ بکەن کە بەڕاستی زۆر سەختتر بوو لە خودی نەخۆشیەکە. ئەگەر هێورکردنەوە نەبوایە لەلایەن کەس و کاری و تیمە پزیشکیەکانی دەوروبەری، چەند هەفتەیەکی نەخایەن چواردەوری چاوی ڕەش دەبوویەوە. دەیویست ڕابکات لەو ڕاستیە، بۆیە مکیاجی دەوروبەری چاوی دەکرد. تەسکترین پۆشاکی خۆی دەپۆشی، کەچی دەڵب بوو لە بەریدا. لە بەردەم ئاوێنەدا دەوەستا و دەستی دەبر بۆ پرچی، کەچی بەدەستی ئەوە دەکەوتە خوارەوە. زەهیە دەستی کرد بە گریان چونکە ناتوانێت پێشوازی لە سەنا بکات کە سوور بوو لەسەر ئەوەی سەردانی بکات. بۆیە سەردانەکەی دواخست، بەڵکو کاتێک سەردانی بکات کە ئەو چارەسەرەی بۆیان داناوە بەرهەمێکی هەبێت. کاتێک پزیشکەکان بەوە وەسفی دەکەن کە کاریگەرن، هەر کاتێک هەستی بە ئازار بکردایە لەسەریدا هاواری دەکرد و سەری خۆی دەگرت و قژی هەڵدەوەری. باوەژنی زەهیە وتی بە سەنا لە ڕاستیدا حاڵەتی زەهیە بە خێرایی بەرەو خراپی دەڕوات. خۆزگە سەردانت بکردایە، بەڵکو دڵخۆش بێت بە بوونی تۆ بە تەنیشتیەوە. سانا لە خۆشیدا خەریک بوو دەفڕی. جوانترین دیاری و شیرینی لەگەڵ خۆیدا برد بۆ زەهیە. کاتێک چوو بۆ لای زۆر بە ناڕەحەت ناسیەوە و تەوقەی لەگەڵدا کرد و فرمێسکەکانی شاردەوە و دانی بە خۆی داگرت. هەوڵیدا قسە لەگەڵ ڕۆحیدا بکات و وتی لەوانەیە نەخۆشی کەفارەتی گوناهەکان و بەرزکردنەوەی پلە بێت. پیرۆزت بێت، تۆ کاتی درێژ بەسەر دەبەی لە تەزبیحات و زیکر و ئیستیغفاردا. زەهیە تەماشایەکی کرد و ویستی ڕوخساری بشارێتەوە لە بەردەمیدا و لە بەردەم ئەو هەموو خواردنەکانی دانرابوو لە بەردەمیدا. سەنا ورد بوویەوە لەسەر پۆشەکەی زەهیە کە سەری خۆی پێداپۆشی بوو. بینی پیس و چڵکنە، کتومت وەک ئەو وەسفەی یەکەم جار زەهیە دەیکرد بۆ سەرپۆش. مانە و پەندەکان لە عەقڵ و هۆشی سەنادا زۆر بوون. دەیاندا لە دەرگای سەری، گوێی دەگرت و دڵیشی وەڵامی دایەوە و ئەم ئایەتەی هاتەوە یاد: ئێوە بە ئاسان تەماشای دەکەن، بەڵام خوای گەورە مەزنە. نازانم گوێڕایەڵی کێ بم. کچە بچووکەکە لە قوتابخانە گەڕایەوە. دوای ئەوەی گەشتەوە ماڵەوە، دایکی هەستی کرد کە بێتاقەتە، بۆیە داوای لە کچەکەی کرد کە بۆچی بێتاقەتە. کچەکەشی وتی دایەکیان، مامۆستاکەم هەڕەشەی دەرکردنی لێکردم لە قوتابخانە، بۆهۆی ئەو جلە درێژانەی لەبەرمدایە.
بەڵام ئەوە ئەو پۆشاکەیە کە خوای گەورە داوای دەکات کچی خۆم. بەڵێ دایە، بەڵام مامۆستاکەمان ئەوەی ناوێت. باشە کچی خۆم، مامۆستاکە ئەوەی ناوێت، خوای گەورە ئەوەی دەوێت. ئەی تۆ گوێڕایەلی کێ دەکەیت؟ ئایا گوێڕایەلی ئەو خوایە دەکەیت کە تۆی بەدیهێناوە بە باشترین شێوە دروستی کردوویت، ڕۆزی ڕژاندووە بەسەرتدا، یان گوێڕایەلی دروستکراوێ دەکەیت کە ناتوانێت سوود یان زیان بەخۆی بگەیەنێت؟ کچەکەش وتی بەڵکو گوێڕایەلی خوای گەورە دەکەم. دایکی وتی دەستت خۆش کچەکەم، ڕاستت پێکا. بۆ ڕۆژی دوایی کچەکە بە پۆشاکە درێژەکەیەوە ڕۆیشتەوە بۆ قوتابخانە. کاتێ مامۆستاکەی بینی زۆر بە توندی سەرزەنشتی کرد و کچە بەستە زمانە بچووکەکەش نەیتوانی بەرگەی ئەو سەرزەنشتە و تەماشاکردنی هاوڕێکانی بگرێت، بۆیە دەستی کرد بە گریان. پاشان ئەو کچە بچووکە وتانێکی ئاراستە کرد کە لە مانادا زۆر گەورە بوون و وتانەکان کەم بوون. وتی بەخوا نازانم گوێڕایەلی کێ بکەم، تۆ یان ئەو؟ مامۆستاکەش پرسی ئەو کێیە؟ خوای گەورە. ئایا گوێڕایەلی تۆ بکەم و چیت دەوێت لەبەری بکەم و سەرپێچی خوای گەورە بکەم، یان گوێڕایەلی ئەو بکەم و سەرپێچی تۆ بکەم؟ من گوێڕایەلی خوای گەورە دەکەم و چی دەبێت با ببێت. ئای کە چەندە وتانێکی جوان بوو. لەو زارە بچکۆڵەوە هاتە دەر و وتانێک لایەنگری تەواوی خۆی نیشاندا بۆ خوای گەورە. ئەو منداڵە بچووکە جەختی لەسەر پابەندبوون و گوێڕایەلی دەکرد بۆ فەرمانەکانی خوای گەورە و تاکو تەنیای بەدەسەڵات. ئایا مامۆستاکە لە ئاستیدا بێدەنگ بوو؟ مامۆستاکە داوای کرد کە دایکی قوتابیەکە بانگ بکرێت. ئەبێت چی بوێت لە دایکی و دایکی هات. مامۆستاکە وتی بە دایکی بەڕاستی کچەکەت مەزنترین ئامۆژگاری منی کرد کە تا ئێستا بیستی بێتم لە ژیانمدا. بەڵێ مامۆستاکە پەندی لەو قوتابیە بچووکە وەرگرت و ئەو مامۆستایە پەروەردەی خوێندنەوە و زانستی وەرگرتووە. زانستەکەی ڕێگای لێ نەگرت پەند و ئامۆژگاری لە منداڵێکی بچووکەوە وەربگرێت کە لە تەمەنی کچێکە لە کچەکانی خۆی. سڵاو لەو مامۆستایە، سڵاو لەو کچە بچکۆڵەیە کە پەروەردەی ئیسلامی وەرگرت بوو، پابەند بوو پێوەی، و سڵاو لەو دایکەی کە خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی چاندوێت لە دڵی کچەکەیدا. ئەو دایکەی کە کچەکەی فێری خۆشەویستی خوا و پێغەمبەرەکەی کردووە. ئەی دایکانی موسڵمان، منداڵەکانتان وەک هەویروان لە نێو دەستی ئێوەدان و دەتوانن هەموو شتێ دروست بکەن لەیان. دەی بەو شێوەیە بیان سازێنن کە ڕەزامەندی خوا و پێغەمبەرەکەی تێدایە. فێری نوێژیان بکەن، فێری گوێڕایەلی خوای گەورەیان بکەن، فێری جێگیربوونیان بکەن لەسەر حەق، فێری هەموو ئەمانەیان بکەن پێش ئەوەی بگاتە تەمەنی هەرزەکاری. ئەگەر بە منداڵی پەروەردە نەکرێن ئەوە کاتێ گەورە دەبن ئێوە زۆر پەشیمان دەبنەوە. ئەم کچە لە سەردەمی هاوڵاندا یان شوێن کەوتواندا نەژیاوە، بەڵکو لەم سەردەمە ژیاوە. ئەمەش نیشانەی ئەوەیە کە ئێمە دەتوانین نمونێ ئەو کچە بێنینە دی. کچێکی خواناس و بوێر لەسەر دەرخستنی حەق کە گوێ بەلۆمەی کەس نەدات لەبەر خوای گەورە. ئەی خوشکی ئیماندار، ئەوە تا کچەکەت لەبەر دەستی تۆدایە. دەی بە ئاوی تەقوا و ئیسلاح تینوێتی بشکێنە، دەی ژینگەکەی بسازێنە و مشەخۆر و مێرووی زیانبەخشی لێ دوور خەرەوە. ئەوە تا ڕۆژانێک لەبەر دەستدایە تەماشا کە بزانە چی دەکەیت بەو ڕاستپاردەیەی کە پەروەردگاری ئاسمان و زەوی سپاردوویەتی بە تۆ. چیرۆکێکی خۆشەویستی مرۆڤ دێنێتە گریان. هاوڕێکەمان بڕیاری داژن بهێنێ و داوای لە کەسوکاری کرد بە دوای ئافرەتێکی گونجاو و خاوەن ڕەوشت و ئاهیندا بگەڕێن. وەک دابوو نەریتی باڵ، ئافرەتێکی خزمیان دەستنیشان کرد کە دەگونجێت بۆی. ئەمانیش چوونە داوای. کەسوکاری کچەکەش ڕەزامەندیان نوان، چونکە هاوڕێکەمان هەموو نیشانەیەکی پیاوەتی تێدا بوو کە هەموو خێزانێک ئاواتە خواز بوون. کاروبار بەڕێک و پێکی بەڕێوەچوو، خوای گەورەش شادی کرد بە نسیبیان لە زەماوەندێکی جوانی و خاکی. کەسوکار کۆبوونەوە بۆ پیرۆزبایی. وردە وردە دوای زەواج و تێپەڕبوونی ڕۆژگار خەڵکانی دەوروبەر هەستیان دەکرد کە هاوڕێکەمان زۆر هۆگری ژنەکەیەتی. لە بەرامبەریشیدا کەسوکاری ژنەکە سەرسام بوون کە هەمیشە ناوی مێردەکەی بەسەر زاریەوەیەتی. بەڵێ ئەوان بڕوایان بە خۆشەویستی هەبوو، بەڵام ئەوەی بە خەیاڵیاندا نەدەهات
ئەوە بوو کە بڕوان نەدەکرد بەو شێوەیە و تا ئەو ڕادەیە هۆگری یەکتر بن. دوای تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر هاوسەرگیریاندا لەلایەن کەس و کاریانەوە پەستانیان خرا سەر تا منداڵیان ببێت، چونکە ئەوانەی کە لەگەڵ ئەماندا هاوسەرگیریان ئەنجامدا بوو منداڵێک یان دوانیان هەبوو، بەڵام ئەمانە هەر وەک خۆیان وان. ژنەکە زۆری کرد لە مێردەکەی کە خۆیان نیشانی پزیشک بدەن، بەڵکو ئەمە خوایە کارەکە ئاسان بێت و بە چارەسەر یان ڕێنماییەکی پزیشکی کۆتایی بێت. ئەوەی بە خەیاڵدا نەداهات ڕوویدا، بۆیان دەرکەوت کە ژنەکە نەزۆکە. دوای سەرکۆنەی کەس و کاری هاوڕێکەمان و تانەوتە شەر ئەوە بوو کە دایکی بە ڕاشکاوی داوای لێکرد ژنی دووەم بهێنێت و ئەم تەلاق بدات یان لای خۆی بیهێڵێتەوە. بۆیە هاوڕێکەمان کەس و کارەکەی کۆ کردەوە و بە شێوازێکی باوەڕ بەخۆ وتی: ئێوە وا گومان دەبن کە ژنەکەم نەزۆکە؟ بێگومان نەزۆکی ڕاستەقینە پەیوەندی بە منداڵبوونەوە نییە. من دەبینم کە لە هەزدا و لە ڕازگۆییدا خۆشەویستیەکی پاکی هەیە. لەلایەن منەوە سوپاس بۆ خوا ژنەکەم لە ڕۆژێکدا بۆ من 100 منداڵ دێنێت و من ڕازیم بە و ئەویش ڕازیە بە من. بۆیە داواکارم جارێکی تر باسی بابەتی لەو جۆرە سووکەم بۆ مەکەن. ئەو نەزۆکەی کەوا گومانیان دەبرد کە دەبێتە هۆی جیابوونەوەیان بۆی ئەوەی کە ژنەکەی بۆی دەرکەوێت کە مێردەکەی چەندە خۆشی دەوێت و قوربانی دەدات. دوای تێپەڕبوونی زیاتر لە 9 ساڵ ژن و مێردەکە خۆشترین ژیانیان بەسەر دەبرد، ژیانێکی ڕۆمانسی. وردە وردە ژنەکە ڕوبەڕووی نەخۆشی سیر دەبوویەوە کە ناچار بوون پشکنینێکی بۆ بکەن لە یەکێ لە نەخۆشخانەکان. ڕۆیشتن بۆ نەخۆشخانەی مەلیک فەیسەڵی تایبەتی. بۆیە لەو کاتەدا مێردەکەی کەوتە دڵە ڕاوکێ، چونکە ئەو کەسانەی ڕەوانەی ئەو نەخۆشخانەی دەکران نەخۆشی مەترسیدارن. دوای دەستنیشانکردنی حاڵەتەکە و ئەنجامدانی کاری پێویست، پزیشکەکان بەڕاشکاوانە بە مێردەکەیان وت کە ژنەکەی تۆ تووشی نەخۆشیێکی دەگمەن بووە کە ژمارەی توشبان بەو نەخۆشیە لە خۆرهەڵاتی ناوەڕاست لە پەنجەی دەست تێپەڕ ناکات و ئەو پەڕی زیاتر لە 5 ساڵی تر ناژی، هەرچەندە تەمەنیش بەدەست خوای گەورەیە، بەڵام ئەو شتە ئازار و حەسرەت زیاتر دەکات. ئەوە بوو کە ساڵ دوای ساڵ حاڵی خراپتر دەبوو. بۆیە باشتر وابوو لە نەخۆشخانە بمێنێتەوە بۆ وەرگرتنی چاودێری پزیشکی پێویست و تا خوای گەورە ڕاستپاردەکەی دەباتەوە. مێردەکەی ڕازی نەبوو بە داواکاری پزیشکەکان و ڕازی نەبوو بمێنێتەوە لە نەخۆشخانە و بۆیە سوور بوو لەسەر ئەوەی هەموو پێداویستیەکانی پزیشکی دابین بکات بۆ ژنەکەی لە شوقەکەیدا و ڕەخساندنی کەش و هەوایەکی گونجاو تا بە تەواوی چاودێری ژنەکەی بکرێت. بۆیە بای نزیکەی 260,000 ریال پێداویستی پزیشکی بۆ کڕی. سوقەکەی بۆ ئامادە کرد تا ژنەکەی بهێنێتە دەر لە نەخۆشخانە. زۆربەی ئەو پارەیەشی قەرز کردبوو، هاوکات لەگەڵ ڕاکێشانی سولفە لە بانکدا. پەرستارێکی گرتبوو بۆ ژنەکەی تا هەستێ بە پێداویستیەکانی و خۆشی داوای لە فەرمانگەکەی کرد کە مۆڵەتی بێموچێ پێ ببەخشن، بەڵام بەڕێوەبەرەکە ڕازی نەبوو. زانێبووی کە چەندە قەرزارە، چونکە پێویستێکی زۆری بە تەنها ڕیالێکیش هەیە. بۆیە لە کاتی داوامەکەیدا کاری سووکی پێ ئەسپارد. هەرکە لەسەر کارەکەی تەواو بووایە داوای مۆڵەتی دەکرد. زۆر جار لەسەر کارەکەی 2 سەعاتی پێ نەدەچوو. ئیتر هەموو کاتەکانی تری لای ژنەکەیەوە بەسەر دەبرد و خۆی خواردنی دەدایە و دەینا بە سنگیەوە و چیرۆک و ڕۆمانی بۆ دەگەڕایەوە. بە تێپەڕبوونی ڕۆژگار ئازارەکانی ئەویش زیادی دەکرد و مێردەکەی هەوڵی دەدا لە ئازارەکانی کەم بکاتەوە. ژنەکە سندوقێکی بچووکیدا بە پەرستارەکە و داوای لێکرد کە پارێزگاری بکات و نەیدات بە هیچ کەس بە مێردەکەی نەبێت. ئەویش دوای وەفاتکردنی. ڕۆژی دووشەممە بوو سەر لە ئێوارە و دوای نوێژی ئەیشا کەش و هەوا باراناوی بوو. دەنگی دڵۆپەی باران دەهات کاتێک کە دەیکێشا بە پەنجەرەی ژوورەکەدا. دڵی دەهێنایە جۆش و هاوڕێکەشمان شێعری دەستچڕی بۆ خۆشەویستەکەی و دەڕوانیە چاوەکانی.
ئەویش تەماشایەکی خواحافیزی بە خەندەوە ئاراستە کرد. فرمێسک بە چاوانی مێردەکەی دەهاتە خوارەوە و چونکە درکی بەوە کرد کە سەعاتی سفر نزیکە، ژنەکە دوای خەندەکە هەناسەیەکە قوڵی هەڵکێشا و لەگەڵیدا گیانی بەرز فڕ بوو. خەریک بوو لە ئاست ئەو دیمەنە دڵتەزێنا گیانی مێردەکەشی بەرزە فڕ بێت. نامەوێت دڵی خۆم و ئەوەش بێت تاقەت بکەم کە پاش وەفاتکردنی مێردەکەی چی کرد. بەڵام دوای نوێژکردن لە سەری و ئەسپەردەکردنی بە 2 ڕۆژ ئەو پەرستارە ئافرەتەی چاودێری حاڵەتی ژنەکەی دەکرد دڵخۆشی مێردەکەی دایەوە و سندوقە بچووکەکەی پێسپارد و پێیوت کە ژنەکەی داوای لێ کردووە دوای وفاتکردنی ئەم سندوقەی پێ بسپێرێت. ئایا لە ناو سندوقەکەدا چی تێدا بووە؟ شوشەیەکی بەتاڵی عەتر کە یەکەمین دیاری بوو مێردەکەی پێشکەشی کردبوو دوای زەماوەندکردنیان و وێنەیەکی خۆی کاتی زەماوەندەکە و دەستەواژەی بۆ خوای گەورە تۆم خۆش دەوێت کە نەخشێنرابوو لەسەر ڕوویەکی لاکێشە. بێگومان مەزنترین جۆرەکانی خۆشەویستی ئەوەیە لەبەر خوای گەورە بێت و نامەیەکی بچووک کە وەکو خۆی بۆتان دەگوازمەوە لەگەڵ ڕەچاوکردنی لابردنی ناوەکان و گۆڕنی پەیوەندی خزمایەتیان. نامەکە: مێردی بەهادار و سەنگینم، دڵتەنگ مەبە بە جیابوونەوەی من. بەخوا ئەگەر تەمەنێکی ترم بۆ بنووسرێت ئەوە لەگەڵ تۆدا دەستی پێ دەکەم. بەڵام تۆ شتێکت دەوێت و منیش شتێکم دەوێ. خوای گەورەش ئەو کارە دەکات کە خۆی دەیەوێت. برام فڵان، من خوازیارم کە بە زاوایی بتبینم و پێش مردنم. خوشکم فڵان، خراپ مەبە لەگەڵ منداڵەکانتدا بەلێدا، چونکە ئەوان خۆشەویستی خوان و کەست هەست بەم ڕۆزیە ناکات مەگەر کەسێک لە دەستی چوو بێت. پورم فڵان، دایکی مێردەکەی هەڵوێستێکی باشت نوان کاتێک جاوات لە کوڕەکەت کرد کە بێجگە لە من بخوازێت، چونکە شایەنی ئەوەیە کە باشترین نەوە پشت بەخوا ناوی ئەو هەڵگرێت. وشەی کۆتایی بۆ تۆ ئەی مێردی خۆشەویستم، ئەوەیە کە دوای وەفاتی من ژن بهێنی و هیچ بەیانوێک نەماوە. خوازیارم کە یەکەمین کچت بە ناوی منەوە ناو بنەیت و بزانە کە من غیرە بەرامبەر ژنە نوێیەکە دەمگرێ، تەنانەت با لە ناو گۆڕەکەشدا بم. چیرۆکێک کە لە خەیاڵ و ئەندێشەدا نییە، ئافرەتێک کە لە قۆناغی 4ەمی تەمەنی بوو، خاوەنی ماڵ و منداڵ بوو، نزیکەی 14 ساڵ پابەندە بە تەعالیمی ئیسلامەوە، بەڵام دەوروبەرەکەی هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوون دووری بخەنەوە لەو ڕێگایە. بەڵام خوای گەورە کۆمەکی دەکرد و ئاگاداری نیازپاکی بوو، بۆیە بەردەوام پارێزگاری دەکرد و ڕۆژانە ئیمان و باوەڕی زیاتری دەکرد بە فەزلی خوای گەورە. سەدان کتێبی خوێندبەوە و سەبارەت بە عەقیدە و پەروودە و فەرموودە و فیقه. زۆرێک لە زانایانی وەکو ئیبن تەیمیە و ئیبن قەیم جوزی و محەممەدی بن عەبدولوەهاب و ئیبن حەجر عەقسەلانی و عەبدوڕەحمان دەوسەری و سەید قوتب و کتێبی زۆر کە ناتوانم بیانژمێرم بۆتان. هەروەها کاسێتی کۆمەڵی زانای ناودار. ئەمە بەنسبەت بواری خوێندنەوە بەنسبەت بەسەربردنی کاتەکانی بەم شێوەیە بوو. بەیانیان سەعات 10:30 هەڵدەستا و نوێژی چێشتەنگاوی دەکرد بۆ ماوەی نیو سەعات و پاشان دەچوە مەتبەخەوە و پاشان نوێژی نیوەڕۆ و سونەتەکانی پێش و پاش و نیوەڕۆی دەکرد و دوای ئەوە قورئانی دەخوێن. هەر 6 ڕۆژ یان 7 ڕۆژ جارێک ختمی قورئانی دەکرد. پاشان کاتی عەسر نوێژەکانی دەکرد و پاشان کتێبی دەخوێندەوە. ئەو لە شەودا تەنیا 2 سەعات دەخەوت. ئیتر هەموو شەوەکە هەڵدەستا تا خۆرکەوتن. پاشان دوورکات نوێژی دەکرد و دەخەوتەوە. لە ڕۆژ و گرتنیشدا وەکو داوەت پێغەمبەر عەلەیهی سەلام ڕۆژی دەگرت، بەڵام ئەگەر ڕەمەزان بەهاتایە لە لای ئەو بە شێوازێکی تر بوو، چونکە 2 ڕۆژ جارێک ختمی قورئانی تێدا دەکرد تا 20ەم ڕۆژ بەو شێوەیە بوو. و 10 ڕۆژی کۆتایی ڕەمەزانیش هەموو ڕۆژێک ختمی دەکرد و لەسەر پێکانی دەوەستا.
لە دوای نوێژی عیشا هەتا پێش بانگی بەیانی بە نیو سەعات. پاشان پارشێوی دەکرد و نوێژی دەکرد و دەخەوت. ئەگە زۆر بەخەوتایە تەنیا 4 سەعات لە ڕۆژدا دەخەوت، بە تایبەتی لە دەڕۆژی کۆتایی. سوێنتان دەدەم بەخوا، ئایا لەم سەردەمە ئێمەدا ئافرەتمان هەیە بەو شێوەیە بێت؟ تکا دەکەم وەڵام بدەنەوە. ئەم ئافرەتە هەڵیش دەستا بە یارمەتیدانی خێزانە هەژارەکەی بە خواردن و پۆشاک و هەر شتێک لە توانای بووایە. هەروەها بانگخوازیش بوو، بەڵام بەکڕینی کتێب و کاسێت و دابەشکردنی بەسەر خەڵکیدا. بەڵام خوشکانی بەڕێز، لە هەموو ئەمانە گرنگتر ئەم ئافرەتە لە ناو خەڵکانێک دەژیا کە هەموویان دەیانویست بێباوەڕی بکەن. تەنانەت پێیان دەوت سیحر و جادوود لێکراوە. قورئان خوێنیان بۆ دەهێنا، دەیوت هیچی نییە، بەڵام ئەمان بڕوایان پێ نەدەکرد. جارێکیان فێڵیان لێ کرد و پێیان وت بۆ خواردنی ئێوارە دەڕۆین بۆ ماڵی خزمێکمان. ئەوانیش بردیان بۆ لای شارەزایەکی ئەو بوارە. پیاوەکە ملێ گرت و بە هاوکاری منداڵەکانی و مێردەکەی ئەوەندە پەستانی خرستە سەر ملێ کە خەریک بوو گیانی دەربچێت. دەپاڕایەوە لە منداڵەکانی کە ڕزگاری بکەن، بەڵام کەسیان وەڵامیان نەدەدایەوە. ئەم هەر ئارامی دەگرت لەسەر ئەو هەموو ئازارە لە پێناوی ئاینەکەیدا. پاشان لێیاندا و بردیان بۆ نەخۆشخانە بەهۆی کاریگەری لێدانەکەوە نەشتەرگەریان بۆ کرد، بەڵام وازی لە ئاینەکەی نەهێنا، بەڵکو زیاتر ئیمانی پتەوتر دەبوو. ئەوان هەر بەردەوام بوون تا لەسەر ڕێگای ڕاستەقینە لای بدەن و وەکو ئەوان بێت و خەریکی گاڵتە و گەپ و باوەشکردن بە دونیا و ڕۆیشتن بۆ شوێنە تێکەڵاوەکان و خۆ سەرخستن بێت. بۆیە بەردەوام لە ململانێدا بوو لەگەڵیان و تا کە پەناگا کە پەنای بۆ ببردایە خوای گەورە بوو. ئەمە ئەو مەینە تێمەز نەبوو کە ئەو ئافرەتە تێیدا دەژیا. خوشکانم، مەبەستم لە باسکردن ئەو بەسەرهاتە هەرگیز ناوبانگ دەرکردن نییە، بەڵکو بەرزکردنەوەی ورە و هیمەتی ئێوەیە و ئارامگرتنتانە، بە تایبەتی ئەوانەمان کە بەرەو ڕووی هێرش دەبنەوە لەسەر ئاینەکەمان، چونکە ئەمە سوننەتی خوای گەورەیە بۆ دروستکراوەکانی و پێویستە تاقی بکرێنەوە وەک خوای گەورە دەفەرموێت. ئایا خەڵکانێک وا دەزانن کە وازیان لێ دەهێنرێت ئەگەر بڵێن بڕوانمان هێناوە ئیتر ئەوان تاقی ناکرێنەوە؟ سوێند بەخوا، بێگومان کەسانی پێش ئێوەشمان تاقی کردوتەوە و ئەمانیش تاقی دەکەینەوە. ئینجا بێگومان خوا ئەو کەسانەی ڕاستیان کرد دیاری دەکات و درۆزنەکانیش دیاری دەکات. ئەمە چیرۆک و بەسەرهاتی ئەو ئافرەتە بوو کە بۆم باسکردن. وەک تۆن خۆی بۆی گەڕامەوە ئەو ئافرەتە و هەموو ئەو کارانە دەیکات و ئێمەش فرسەتان بۆ بەجێ دێڵم تا هەریەکە لە ئێمەش پێداچنەوەی خۆی بکات و لە خۆی بپرسێتەوە بزانێ چی پێشکەش بەم ئاینە مەز نەکردووە. لە کۆتاییدا داواکارم و خوازیارم لە هەریەکێک لە ئێوە کە ڕوو بکاتە خوای گەورە و بپاڕێتەوە و دوعا بۆ ئەو ئافرەتە بکات تا خوای گەورە دەوری لێ بکاتەوە و ڕزگاری بکات لە مەینەتی و ناڕەحەتیەکان کە تێیدا دەژی. ڕقم لە دایکما، دایک سەرچاوەی سۆز و خۆشەویستیە و دایک دڵنیایی و بەختەوەری و دڵ ئارامیە، تیماری بیماریە و هەروەها لەوانەیە هۆکاری ئەوە بێت کە هەموومان ماڵی خۆمانمان خۆش دەوێت. لەبەر ئەوە شتێکی سروشتیە کە خەڵکی دایکانی خۆیان خۆش بوێت و هەرگیز سەسە نەبێت کاتێ گوێت لە یەکێکەوە بێت بڵێت کە بەڕاستی من دایکم زۆر خۆش دەوێت. بەڵام هەڵوێستی تۆ ئەی برا خوشکم چی دەبێت ئەگەر گوێت لە کەسێک بێت بڵێت من ڕقم لە دایکمە، ئاواتی مردنی بۆ دەخوازم. ئایا لەو بڕوایەدان هۆکارێ هەبێ پاڵ بە کەسێکەوە بنێت کەوا بە دایکی بڵێت بەداخەوە گوێم لە هاوڕێکەم بوو لە قۆناغی دواناوەندیدا پێیوتم من ڕقم لە دایکمە. زۆر سەرسام بووم، خەریک بوو چەپۆکێکی پێدا بکێشم، بەڵام قیژاندم بە ڕوخساریدا وتم شتی وا نابێ، شتی وا نەڵێیت. خۆ تەنها من قسەکەی ئەوم ڕەت نەکردەوە، بەڵکو هەموو هاوڕێ کچەکانی تری کاتێک گوێیان لەو قسەیە دەبوو دەیان قیژان بەسەریدا. ئایا بڕوا دەکەن
ئەو ڕازی نەدەبوو هیچ دەربڕینێ بنووسێت کە پەیوەندی بە دایکیەوە هەبوایە. ئەگەر لە قوتابخانە داوای لێ بکرابایە باسی دایکی بکات، ئەم باسی خراپی و دڵڕەقی دایکی دەکرد. ڕۆژێکیان نزیک بوومەوە لێی و تەنها من و ئەو لە پۆلەکەدا بووین. لێم پرسی هۆکاری ئەو هەموو ڕقە چێ بەرامبەر بە دایکی؟ بەڕاستی وەڵامەکەی تووشی شۆکی کردم و منیش پەشیمان بوومەوە کە قیژاندم بەسەریدا. ئەو دوودڵ نەبوو لە باسکردنی بەسەرهاتی و ئازار و مەینەتی خۆی لەگەڵ دایکیدا و هەستم دەکرد کە لەو ڕۆژەوە ئاواتە خوازێکێکێک ئەو پرسیارە بکات سەبارەت بە ئازارەکانی. تاوەکو دەرفەتی بۆ بڕەخسێت کە ئازارەکانی سووک بکات کە کەڵەکە بوو بەسەریەوە. بۆیە لەو کاتەدا کاستم دەکرد تەنیایە پێی وتم بەهۆی شتێکەوە باوکم دایکمی تەلاقدا. من ئەو کاتە شیرە خۆرە بووم. خوشک و برای گەورەم هەبوو. دایکم لە ماڵی باوکم چێ دەرەوە و ڕازی نەبوو هیچ مناڵێک لەگەڵ خۆیدا بەرێت. تەنانەت منیش کە شیرە خۆرە بووم ڕازی نەبوو بمبات. دوای تێپەڕبوونی ماوەیەک بەسەر دەرچوونیە نەخۆشێکی سەختم گرت. باوکم بردمی بۆ لای ئەو، بەڵام ئەو ڕازی نەبوو بمگرێت یان لە ماڵەکەیدا پێشوازیم لێ بکات. باوکم وتی ئەمە کچی تۆیە، نامەوێ بڕۆم و خۆت بەخێوی بکە. باوکم منی هێنایەوە بۆ ماڵەوە. ئێمەش لەگەڵ باوکماندا دەژیاین. باوکم گرنگی بە هەموو کاروبارەکانمان دەدا هەتا گەورە بووین. داکم بیری لەوە نەدەکردەوە کە تەنانەت بۆ جارێکیش سەردانمان بکات. هاوڕێکەم وتی دوای ئەوەی خوشکە گەورەکەم شووی کرسکی بوو، لە کاتی منداڵبووندا بارودۆخی زۆر ناڕەحەت بوو. لە نێوان مردن و ژیاندا بوو. داوای کرد کە دایکم ببینێ. ئێمەش پەیوەندیمان بە دایکمانەوە کرد تاوەکو بێت و بیبینێت، بەڵام دایکم هەرگیز ڕازی نەبوو کە بێت و تەنانەت پەیوەندیشی نەکردەوە تا بزانێت خوشکەکەم چۆنە. ئەمە کورتەی بەسەر هات و مەینەتی هاوڕێکەم بوو. منیش بەڕاستی ڕەتاوی بارودۆخەکەیم کرد. دایکم حەز بەبوونی من ناکات و منی خۆش نەوێت. ئیتر من دەتوانم چی بکەم؟ ئەگەر کەسێکی غەریب و نامۆ پەیوەندی نەبێ پێمانەوە ئەوە بێتاقەت دەبێ. بۆیە هەست بە بێتاقەتی و بە سووکی و ماتەمی دەکەیت. ئەی ڕاتان چۆنە بەرامبەر نزیکترین کەس کە ئەویش دایکە؟ بەڕاستی من دەرم نەخست کە ڕووقوکینەی هاوڕێکەم لە جێ خۆیەتی، بەڵکو پێم وت هەر شتێکی کرد بێت لەگەڵت ئەو هەر دایکی تۆیە و پێویستە ڕێزی بگریت و خۆشت بێت و سەردانی بکەیت، تەنانەت بە ئەویش تۆی لەبیر کرد بێت. من هەمیشە هەوڵمدا کە وای لێ بکەم بەهانە بۆ دایکی بهێنێتەوە و چاوپێشەی لە هەڵسوکەوتی بکات. من بۆ ماوەی ساڵێک خەریکی هەوڵدان بووم لەگەڵیدا، بەڵام بێسوود بوو چونکە برینەکەی زۆر گەورە بوو. لەزەتێک کۆتاییەکەی تاڵە. خۆیان بینیەوە و ڕوبەڕووی یەکتر بوونەوە لەگەڵ حەز و ئارەزوویەکی زۆردا کە بەرەنگاربوونەوەی حەرام شکست پێدێنێ. هەردوو لە ئەو خۆڕاگریەی کە پێویست بوو هەبێت نەما. بۆیە لاوازی مرۆیی زاڵ بوو بەسەریاندا کە سیفەتێکی ئەو قۆناغەی تەمەنە. بەڵێ نائومێدی بە هەموو جۆرەکانیەوە کۆبووەوە و ئێسکی مرۆڤی دەشکان. ئەم کچە مافی ئەوەی نەبوو شکایەتی حاڵی خۆی لە کەس بکات. ئایا لە کەی بکات؟ خۆی زاڵم و زوڵم لێکراو. لە ڕاستیدا هاوبەشێکی هەبوو، بەڵام ئێستا کۆ هاوبەشەکەی؟ تەنانەت ئەگەر بێت ئایا دەتوانێت بەشێک لە ئازارەکانی ئەملا بەرێت یان ئەو ئازارە هەڵگرێت لەگەڵیدا کە بەهۆیەوە ئاسۆی بەردەمی دادەخرێت و دەروازەی ئومێدەکانی لێبوردنیش دادەخرێت. ئەو بەهۆی تاوانەکەیەوە شەرمی دەکرد داوای لێبوردن لە خوا بکات. بەڵێ ئەوە ساتێکە کە شتەکان پارچە پارچە دەبن و پاشماوە بەجێ ناهێڵن. هەموو خانەیەکی لەشی پێشوازی لە کۆرپەلەیەکی تازە دەکات. مەزنترین ئازارەکان کە تێکەڵە بەخۆشی بۆ بەدیهێنانی ئەزموونی موعجیزەی مرۆڤایەتی. بەڵێ ئافرەت چەندین مانگ ئەو کۆرپەیە لەسکیدا هەڵدەگرێت کە نزیکترین شتە لێیەوە، بەڵام ئەم وەکو دایکەکانی تر نییە کە گوزارش لە مەزنترین ساتیان دەکەن لە ژیانی دایکایەتیدا. ئەم هەموو ساتێکی گەورەبوونی کۆرپەکە
بەڵایەکی نامۆیە لە جەستەیدا. ئەم کائینە نابێت بمێنێت، چونکە بوونی پێچەوانەیە لەگەڵمانەوەیدا، بۆیە پێویستە بسڕێتەوە و زاڵ بێت بەسەر شوێنەواریدا، وە پێویستە خۆی بەتەنها هەڵبستێت بەو کارە. پێویستە بەدەستی خۆی کۆتایی بەو جگەرگۆشەیە بێنێت لە بوونیدا. لەو پەڕی ئازار و ناخۆشیدا ڕوخساری بەرز کردەوە بۆ ئاسمان و داوای یارمەتی دەکرد. پاک و بێگەردی ئاسمان و ئەستێرەکانی بینی، بەڵکو تاوانەکەی خۆی بینی کە ئاسۆی لە بەرچاوی ئەم شاردبوویەوە. بۆیە هاوارێکی شاراوەی کرد کە گوزارشت بوو لەو بێئومێدیە ناخێت. ڕازی نەبوو بێئومێد بێت لە ڕەحم و بەزەی خوا. بەو پەڕی بیناییەوە هاوارێکی شاراوەی کرد کە گوزارشت بوو لە بێئومێدی ناخێ. ڕازی نەبوو بێئومێد بێت لە ڕەحم و بەزەی خوا. بەو پەڕی بیناییەوە تەماشای کرد. بۆیە ڕووبەرێکی دەسکی ئاسمانی بینی، فرمێسک بە چاوانی دەهاتە خوارەوە و داوای لێخۆشبوونی بۆ مرۆڤێک دەکرد کە تاوان زاڵ بوو بەسەریدا. بەدڵی کەوتە دواندن لەگەڵ پەروەردگاری. ئەکرێ ئەوە ساتانێک بێت لە شەپۆلی بەختیاری و خۆشی کە دابەش بوو بێ بەسەر تاکەکانی خێزانەکەیدا کە ئێستا ئازارەکانی شاردۆتەوە لەیان. بەڵام هەمیشە بێسوودە کاتێک کە کار لە کار دەترازێ. هەموو شتێ بەو شێوەیە دەگوزەرە کە ئاواتی دەخواست. کاتێکە بەهۆی نزیکی و دراوسێتی گەڕەکەکەوە پەیوەندی دروست بوو لەگەڵیدا، چونکە هەموو ڕۆژێ ڕادەبورد بە بەردەم قوتابخانەکەیدا کە دوا ناوەندی بازرگانی بوو. پاشان لە دوورەوە بە دوایدا دەڕۆیشت، هەوڵی نەدایە لێی نزیک ببێتەوە یان قسەی لەگەڵدا بکات، بەڵام جێگای سەرنجی بوو. هەتا ڕاهات بوو کە بگەڕێ بە دوای چارەنووسیدا لەو شوێنەدا کە کوڕەکە تێیدا ڕادەوەستا. هەر کە کچەکە دەهاتە دەر لە قوتابخانە دەکەوتە ڕێ بەرەو ماڵەوە بەبێ ئەوەی هاوڕێکانی بزانن چی ڕوودەدات. ئەگەر کوڕەکەی ببینیایە دڵنیا دەبوو ڕۆژێکیان نەیبینی. وای هەست دەکرد کە شتێکی ون کردووە و هەروەها بۆ ڕۆژی دووەمیش نەیبینی. بەو شێوەیە تا کۆتایی هەفتەکە نەیبینی. خەریک بوو لە بیری دەچوویەوە ئەگەر ڕۆژی یەکەمی هەفتەی داهات و نەیبینیایە خەندەیەکی ئاراستە دەکرد و ملی جوڵان بۆ ماوەیەکی زۆر تەماشای کوڕەکەی کرد. ئاسەواری ئەوەی بینی کە خۆشی دیار بوو بە ڕوخساری کوڕەکەوە. جیابوویەوە لە هاوڕێکانی و بە ڕێگایەکی تردا ڕۆژت. کوڕەکەش دوای کەوت تا گەیشتە ئاست و دەنیشتی و بەبێ ئەوەی کچەکە پرسیاری لێ بکات وتی: من نەخۆش بووم و زۆر حەزم دەکرد کە بتبینم. دەستیان کرد بە قسەکردن وەک ئەوەی ساڵانێک کە یەکتر دەناسن. بینینەکان زیادیان دەکرد و کچەکە بۆی دەرکەوت ئەویش وەک خۆی وایە و دیبلۆمی دواناوەندی هەیە لە بازرگانیدا. باوکی دای مەزراندووە و فەرمانبەرێکی سادەیە لە فەرمانگەیەکدا. وای هەز دەکرد کە لە فەرمانگەکەدا کۆت کراوە، چونکە حەزی دەکرد لەگەڵ باوکیدا بمێنێتەوە لە بازرگانیکردن لە مۆبلیاتی میلیدا، بەڵام باوکی نەیهێشت واز بهێنێت. دەبوایە ئەم کوڕە ژنی نەهێنیایە تا 5 ساڵی تر تاوەکو پارە کۆ بکاتەوە لە موچەکەمەکەی تا بەشی مارەیی یان پارچە ئاڵتونێک یان پێداویستی ژن هێنان بکات، چونکە باوکی خاوەن چەندین کوڕ و کچ بوو نەیدەتوانی یارمەتی کوڕەکەی بدات مەگەر لە سنوورێکی دەسکدا. بەڵام نەیدەزانی چۆن لەو بەرنامەیە دەربچێت کە لەگەڵ باوکیدا داینابوو. کچەکە تەواو سەرنجی ئەمی ڕاکێشا بوو، بۆیە کوڕەکە تیاما بوو نەیدەزانی چی بکات. کاتێ لە کچەکەی پرسی ئایا دەتوانێت بڕوات بۆ ماڵیان داوای بکات یان نا، وەکەی لەپڕ کچەکە خەفەتبار بوو، سەری داخست و ماتەمیەکی تەواو بە قسەکانیەوە دیار بوو. وتانێکی وت کە ئەوی خەمناک کرد. سۆزی جوڵا بۆی و چەند جارێک کچەکە فرمێسکی سڕی. گەر هەردووکیان لە شوێنێکی گشتیدا نەبوونایە باوەشیان بەیەکدا دەکرد تا خەم و خەفەتی نەهێڵێت. وتی: من لە 2 ماڵدا دەژیم، بە ڕۆژدا لە ماڵی دایکمدا دەژیم کە شووی کردبووە بە پیاوێکی تر و
بە شەویش لە ماڵی باوکم، ئەویش بۆ ڕاپەڕاندنی ڕێکەوتنی نێوانیان، چونکە باوکی حەز ناکات کچەکەی لە ماڵی پیاوێکی تردا بێت و دایکیشی ئیتر حەز ناکات لە مێردەکەی تری منداڵ و کچی ببێت. ئەم منداڵی گەورەی ئەوانە ئەو لەناو هەموواندا بە ناز و عەیار بوو تا ئەو کاتەی کارەسات ڕوویدا و دایکی تەلاقدرا. ئەو کاتە تەمەنی ئەم 10 ساڵ بوو. پاشان ناڕەحەتیەکان دەستیان پێکرد. باوکی ئافرەتێکی تەلاقدراوی مارە کرد. ئافرەتەکە کوڕێکی ناساڵحی هەبوو کە لە دوا ناوەندی گشتیدا بوو. ئەو لە شەقامەکانەوە پەروەردە ببوو. حەزی لەسەر شەقام و دانیشتنی ناو قاوەخانەکان بوو. ئیشێکی بۆ خۆی داهێنا بوو. بۆ هاوڕێکانی بوو بە نمونە. ئەویش کۆکردنەوەی چەند کەسێک بوو لە حانوت و قاوەخانەکان. ئەوانەی هەڵدەستن بە خۆشیەکان و ماتەمیەکان. سیر لەوەدا بوو. دایکی شانازی پێوە دەکرد. دایکیشی کۆنتڕۆڵی گەڕەکەکەی کردبوو. کۆنتڕۆڵی باوکیشمی کردبوو. دەیویست من شوو بە ئەو بکەم. بەڵام باوکم پشتی منی دەگرت. کەچی ژیانێکی سامناکم دەبردە سەر کاتێ لە ژوورەکەی خۆمدا دەخەوتم. هەموو شەوێ دەرگاکەم لە ژوورەوەدا دەخست. زۆر باشە من مەوعیدێکی لە باوکمەوە بۆ وەردەگرم. چونکە ئەگەر باوەژنەکەم بزانێت بە هەموو شێوەیەک بێت کۆسب دەخاتە بەردەممان و کاریگەری لەسەر باوکم هەیە و ژیانی تێک دەدات. کچەکە نەیدەزانی ئەم جۆرە قسەکردانە بە ڕاشکاوانە وای لێ دەکات زیاتر هۆگری بێت یان بیر لە پاشە کشەکردن نەکاتەوە. پێش ئەوەی هەڵوێست وەربگرێت سۆزداریەکەی وای لێ کرد بەزەیی پێدا بێتەوە و وای لێ کرد کە لە دەسەڵاتی کچەکەدا نەبوو. بیبات بۆ لای باوکی و بیخوازێت لێی. چونکە پێویستە بیشی بات بۆ لای دایکی و کە زیاتر دایکی حەز دەکات شوکردنەکەی لە ڕێگەی ئەوەوە بێت. مافی باوکیشیەتی ئامادەی زەماوەند بێت. بۆیە بڕیاری خوازبێنی درا. پێکەوە ڕۆشتن. ئەگەر ئەو شەو دواکەوت ئەڵێت لای دایکی بوو. ئەگەر ڕۆژ دەرنەکەوت دەڵێت لای باوکی بووە. ئەو بارودۆخەی بۆی ڕەخسان کە بە ئارەزوی خۆیان بگەڕێن بە ماڵی هاوڕێی کوڕ و کچەکاندا و هەمووان لە هەوڵدان بوون کە بگەڕێن بۆ جێگایەکی نیشتەجێ بوون بۆ ئەم دوو دەستگیراندارە. باوکیشی ڕازی بوو بەرنامە کورت بکاتەوە و بەپێی توانای یارمەتی بدات. لەژێر چەتری دەستگیرانداریدا بۆیان ڕەخسا کە بە ئارەزوی خۆیان یەکتری ببینن. چەند هەفتەیەکی نەخایان بەرەو ڕوو یەکتر بوونەوە. کوڕەکە داوای کرد کە خێزانی بگوازێتەوە. بۆیە لەم بەینەشدا باوکی کچەکە نەیدەوی ژنەکەی بزانێت تاوەکو کارەساتی لێ نەکەوێتەوە. هەمووان بە دوای شوێنێک دەگەڕان بەڵام بێسوود بوو. هەمووان شەکەت بوون لە گەڕاندا. دایکیشی بە دوای هۆکارێکدا دەگەڕا کە ڕزگاریان بێت لەو شەرمەزاریە. کچەکەش تۆقی بوو لەگەڵ ئەندێشەکانیدا سەفەری دەکرد و بە خەمەکانیەوە دەگەڕایەوە. جارێ لە مردن دەترسا و هەزار جارش لە حەیاتوون ئازارەکانیش دەبارین و ئومێدی خان و لەگەڵ لەباربردنی کۆرپەلەکەدا کە ئیتر لەباربردن سەختتر دەبوویەوە چونکە دایکەکە و کۆرپەلەکە دەکەوتنە ژێر مەترسیەوە. بۆیە ئافرەتەکە چۆکی دادا چاوەڕوانی بەڵاو ڕزگاربوون بوو. کار لە دەستی ئەوان دەرچوو بوو. پێش ئەوەی مانگی نۆ کۆتایی بێت لە پڕ تەنها لە ژوورەکەی خۆیدا هەستی بە ئازارەکانی منداڵبوون کرد و ئارامی زۆری هەبوو کە نەیدەزانی لەکوێوەیە. سوپاسی خوای کرد چونکە کەس لە ماڵەوە نەبوو. نەیدەویست کەس بەم فەزاحەتە بزانێت. ئازارش سات ناساتێک بەرۆکی بەرنەدەدا. دڵنیا بوو کە وردە وردە بەرەو مردن دەڕوات. کۆرپەلەکە ڕێگای خۆی گرتە بەر. بۆیە لە دامێنیەوە هەستی بە شتێک کرد. خەریک بوو لە هۆش دەچوو. منداڵێکی لێکەوتە خوارەوە و دەچوڵایەوە. دەیویست پڕ بە بینی هاوار بکات بەڵام دەستی خستە سەردەمیەوە تا دەنگی نایەت. هاوار و ئازارەکانی لە هۆش خۆی برد. نەیدەزانی بەرەو کوێ. وای زانی بۆ ساتێ یان چەند ساتێ لە هۆش خۆی چووە. کاتێ هۆشی هاتەوە خۆی بینی لە مەینەتێکی بچووکەوە کەوتە مەینەتێکی گەورەوە. منداڵەکە نە هاواری دەکرد و
نەهەناسەی دەدا چونکە ماڵ ئاوایی لە ژیان کردبوو. هەستا بەبێ عەقڵیەوە خۆی لەو کارەساتە ڕزگار بکات. تەماشای کرد منداڵەکە کچە بەسەر ئەو هەموو حاڵەتەدا سوور بوو لەسەر ئەوەی بزانێت چ ڕەگەزێکە. پێچای لە چەند پۆشاکێکی کۆنەوە و بردی لە جێگایەک دای ناو گەڕایەوە بۆ سەر جێگاکەی خۆی تا هەموو ئاسەوارەکانی لابەرێت و بە خەڵکی نیشان بدات کە تەنها نەخۆشە. زەینەب غەزالی لە شەبقەوە بۆ حیجاب. زەینەب غەزالی ئەو ئافرەتەیە کە ئەم فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەسەپێت بەسەریدا: چاکترینتان لە سەردەمی جاهلیەت و نەفامیدا، چاکترینتانە لە سەردەمی ئیسلامەتیدا ئەگەر تێبگەن. پێش پابەندبوونی بە ئیسلامەوە ئاگرێکی بڵێسەدار بوو، زمانێکی بوێر بوو بۆ وتنی ناحەق و بەرگریکردن لێی، چونکە پێی وابوو کە ئەو حەق و ڕاستیە. پاشان هەر کە ڕووناکی بینی لە پابەندبوونیدا کەسێکی بەتواناتر بوو تا پێشتر. ئەو ئێستا پایەکی کاری ئیسلامی ئافرەتانە لە نیشتیمانی عەرەبی گەورەدا. بە هەموو دڵسۆزیەکیەوە کاری کردووە بۆ ئەوە و ئێستاش بەردەوامە. نوسەیبەی کچی کەعەب. زەینەبی کچی محەممەد غەزالی لە 2 یەنایەری ساڵی 1970 زایانی لەدایک بوو لە یەکێ لە گوندەکانی پارێزگای بەسیرە لە میسر. باوکی لە زانایانی ئەزهەری پیرۆز بوو. پەروەردەی کرد لەسەر خۆنەویستی و خێر و چاکە و ڕەوشتبەرزی و ئامادە باشی کردبوو بۆ پێشەنگی و بوێری لەسەر حەق و ڕاستگۆیی و وەستان لە بەرامبەر زوڵمدا و ناوی نابوو نوسەیبە. بۆ پیرۆزی هاوڵی خۆشەویست نوسەیبەی کچی کەعبی مازنی ئەنساڕی کە بە جوامێری بەناوبانگ بووە. یەکێ بوو لە پاڵەوانەکانی جەنگەکان. لە ڕۆژی جەنگی ئوحەددا ناڕەحەتێکی سەختی بەسەردەهات بوو. لە 12 شوێنەوە بریندار ببوو. یەکێ بوو لە خۆراگرەکان لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە خەڵکەکە کشانەوە. کاتێک باوکی ویستی ئەم کچە بشوبهێنێت بەو هاوڵە بەڕێزە، مەبەستی ئەوە بوو کچە منداڵەکەی ڕابهێنێت لەسەر خۆشەویستی و جیهاد و بەرگریکردن لە ئیسلام و لە ژیاننامەی پێغەمبەری خوا و هاوڵانی بەڕێزی. شمشێرێکی لە تەختە بۆ دروست کرد و بە تەباشیر لەسەر زەویەکە بازنەیەکی بۆ کێشابوو وتی: بوەستە و لە دوژمنانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بدا. ئەویش لە ناوەڕاستنی بازنەکەدا وەستا و بەڕاست و چەپ و پێش و پاشی شمشێری دەوەشان. کاتێ باوکی لێی پرسی: چەند دوژمنی پێغەمبەری خوات کوشت سەلامی خوای لەبێت؟ ئەوی شمشێرەکەی لە هەوادا وتی: 2 3 4 بەو شێوەیە. مردنی باوکی. ژیانی خۆشی منداڵێتی درێژەی نەکێشا دوای وفاتی باوکی کە هانی دەدا بۆ بەرگریکردن لە ئاین و دروستکردنی. کاتێک کە تەمەنی 10 ساڵان بوو بۆیە هەستی بە لە دەستدانی خەون و ئومێدەکانی دەکرد. پاشان دایکی گواستیەوە بۆ قاهیرە تا لەگەڵ ئەو خوشکەکانی دابژی کە لەوێدایان خوێند و کاریان دەکرد. ئەمیش حەزی دەکرد خوێندنەکەی تەواو بکات. محەممەدی برا گەورەی ڕێگری دەکرد. کاتێ دایکی باسی ئەوەی لەگەڵ کوڕەکەیدا دەکرد بە دایکی دەوت: بەڕاستی زەینەب باوکم فێری جوامێری کردووە و فێری ئەوەی کردووە کە تەنها گوێ لە دەنگ و عەقڵی خۆی بگرێت. لەبەر ئەوە من ڕازی نابم خوێندن تەواو بکات تا من سەرپەرشتیاری بم. ئەوەندەی بەسە کە لە قوتابخانەکانی لادێدا فێر بووە. هەڵوێستی محەممەد یەکەمین گۆڕان بوو لە ژیانی زەینەبدا دوای وفاتی باوکی، چونکە ئەم ڕەزامەند نەبوو بە هەڵوێستی براکەی. دایکیشی پێی دەوت پێویستە بە گوێی براکەت بکەیت چونکە لە جێی باوکتە. لەنێو ئەم سەرسامی بوونەدا عەلی برای یارمەتی دەربوو کە برای دووەمی بوو لەسەر بەردەوام بوون لەسەر هەڵوێستەکەی، چونکە بۆچوونی باوکی وابوو کە خوێندنەکەی دەبێتە هۆی بەهێزبوونی بیر و بۆچوونەکەی و دید و بۆچوونی بۆ شتەکان و خەڵکی ڕاست دەبێتەوە. بۆیە کۆمەڵێک کتێبی زۆری بۆ پەیدا کرد تا تەنهایی خۆی پێپڕ بکاتەوە و گرنگترینیان کتێبی عایشەی تەیمووری بوو سەبارەت بە ئافرەت کە زۆربەی بڕگەکانی لەبەر کردبوو. وازی نەدەهێنا بە کتێب و خوێندنەوەی ئازاد. ڕۆژێکیان لە ماڵ چووە دەرەوە لە گەڕەکی شەبرا
ئەو کاتە تەمەنی 12 ساڵ بوو. بە شەقامەکاندا دەگەڕا. چاوی کەوت بە قوتابخانەیەکی تایبەت بە کچان لە دەرگاکەیدا. کاتێ دەرگەوانەکە پرسیاری لێکرد، پێی وت هاتووم چاوم بکەوێت بە بەڕێوەبەری قوتابخانەکە. لێی پرسی بۆچی؟ ئەویش بە بڕوا بخۆبوونەوە وتی من زەینەبی غەزالیم کە ناسراوم بە نووسەیبەی کچی کەعبی مازنی. مەوعیدم هەیە لەگەڵیدا. دەرگاوانەکەش کردێ ژوورەوە و سەرسام بوو لە هەڵوێستی ئەو کچە بچووکە. زەینەب چۆ ژووری بەڕێوەبەر و بە شێوەیەکی ئالی وتی سەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وەبەرەکات. من خاتوو زەینەبی غەزالیم و نازناوم نووسیبەی کچی کەعبی مازنیە. پیاوەکەش تەماشایەکی کرد و وای زانیت چنۆکە چووتە لاشەیەوە بەهۆی شێوازی قسەکردنیەوە. پاشان پێی وت چیت ئەوێ خاتوو زەینەب خان یان خاتوو نووسەیبە؟ ئەمیش بەسەرهاتی خۆی و هەڵوێستی برا گەورەکەی بۆ گەڕایەوە کە نایەڵێت بخوێنێت و داوای لێکرد کە وەری بگرێت وەک خوێندکارێک لە قوتابخانەکەدا. کاتێ بەڕێوەبەرەکە پرسیاری باوکی براکەی کرد، خێزانەکەیانی ناسیەوە و باپیریشی ناسیەوە کە بازرگانێکی بەناوبانگی لۆکە بوو و باوکیشی بەناوبانگ بوو. بەڕێوەبەری قوتابخانەکە سەرسام بوو بە زیرەکی کچەکە و بوێریەکەی، بۆیە بە چەند پرسیارێک تاقی کردەوە. ئەوی زۆر بە متمانە بەخۆبوونەوە وەڵامی دایەوە. بەڕێوەبەر داوای لێکرد عەلی برای بهێنێت کە سوورە لەسەر خوێندنی تا تۆماری بکات لە قوتابخانە. دوای 2 مانگ لە بەردەوامبوون لە خوێندن تاقیکردنەوەیەک کراو بەهۆیەوە چوویە پۆلێکی ترەوە. پاشان ئەو ڕۆیشتە پۆلی یەکەمی ناوەندی یەکێتی ئافرەتان. دوای ئەوەی ڕۆیشتە ناوەندیەوە لە یەکێ لە ڕۆژنامەکاندا خوێندیەوە کە ئەو یەکێتی ئافرەتانەی کە هودا شەعراوی سەرۆکایەتی دەکات کۆمەڵێک کچ دەنێرێت بۆ فەڕەنسا کە پێک هاتبوون لە 3 کەس. یەکەمیان بۆ بواری جوانکاری و 2هەمیان بۆ بواری پەروەردەی منداڵ و 3هەمیان بۆ بواری مافەکان و بەرگریکردن لە ئافرەت. بەپە لە ڕۆژ بۆ بنکە یەکێتی ئافرەتان و چاوی کرد بە هودا شەعراوی. ئەویش خۆشحاڵی خۆی بۆ دەربڕی و بەزەی پێدەهاتەوە. پاشان بەپەلا لە ڕیزبەندی ئەو 3 قوتابیە کچە تۆماری کرد و کچەکەی پێشکەش بە پێشەنگی ڕێکخراوەکە کرد. باسی بەسەرهاتەکەی بۆ کرد. ئەمیش وتاربێژێکی بەتوانا بوو چونکە هونەری وتاردان لە باوکیەوە فێر ببوو. دوای ئەوە مەوعیدی سەفەرەکەی دیاری کرا و زەینەب باوکی لە خەودا بینی کە داوای لێ دەکات کە سەفەر نەکات بۆ فەڕەنسا. پێی دەڵێت بەڕاستی خوای گەورە لە میسر قەرەبووت بۆ دەکاتەوە بە زیاتر لەوەی کە لەو گەشتەدا دەستت دەکەوێت. ئەمیش پێی وت چۆن؟ وتی دەیبینیت بەڵام سەفەر مەکە چونکە من ڕازی نیم لەسەر ئەم سەفەرە. هودا شەعراوی زۆر سەرسام بوو بۆ بڕیارە. هەستایەوە و باوەشی کرد بە زەینەبدا لە کاتێکدا کە دەگریا و دەستەکانی دەگوشی و وتی بۆچی زەینەب؟ بۆچی زەینەب؟ تۆ ئومێدێکت لە ئومێدەکانی من، خەونێکیت لە خەونەکانی من. ئەمیش خەونەکەی بۆ گەڕایەوە. ئەویش وتی هەندێک لە خەونەکان دێنەدی و هەندێکیشیان نایەنەدی. ئەم فرسەتە لە دەست خۆت مەدا. زەینەب غەزالیش پێی وت مادەم باوکم فەرمانی پێداوەم منیش سەرپێچی فەرمانەکەی ناکەم. پاشان ڕۆیشتەوە بۆ کارکردن لە میانی ئەو یەکێتی ئافرەتاندا کە ئەم یەکێک بوو لە ئەندامانی دیاری دەستەی کارگەڕی. هەرچەندە هەندێک لە ئەندامەکانی تر پێچەوانەی ڕەفتاری ئەم دەبوونەوە چونکە ڕەفتارەکانی دوور نەبوون لە مۆرکێکی ئیسلامیانە. بەڵام هودا شەعراوی دەستی پێوە بوو و دای نابوو کە جێنشینی خۆی بێت. بە نیسبەت ئەمەوە خەون و ئومێدەکانی خۆی تێدا دەبینیەوە. جەنگ لەگەڵ ئەزهەریەکان. زەینەب غەزالی چەندین جەنگی بەرپا کرد دژی ئەزهەریەکان کە تێیدا تێکۆشانی دەکرد بۆ یەکێتی ئافرەتان. بڕوابوونی زەینەب بە هودا شەعراوی و پرۆژەکەی جێگای مەترسی بوو چونکە دادنرێ بەتەڵەیەک بۆ هەموو ئافرەتان. ئەزهەری پیرۆز یەکەمین بنکە بوو کە هۆشداریدا سەبارەت بەو مەسەلەیەدا و کەوتە بەرەنگارکردنی توند و سەختەوە لەگەڵ یەکێتی ئافرەتان. و لە ئەنجامدا چەندین پەیوین و سیمینارە ڕۆشنبیری ئەنجامدرا لە هەندێک لە کۆلێژ و پەیمانگاکانی ئەزهەردا و تێیدا
یەکێتی ئافرەتان بانگهێش دەکرا بۆ پەیوین. بۆیە هودا شەعراویش 3 کچی دانا کە نوێنەرایەتی یەکێتیەکەی بکەن لەو سیمینارانەدا. یەکێ لەوانەش زەینەب غەزالی و سیزانە براوی و حەوا ئیدریس کە کچە خاڵی هودا شەعراوی بوو. لە یەکێ لەو بۆنانەدا شێخانی ئەزهەر باسی بانگەوازەکەی هودا شەعراوی دەکرد و دەیان سەلماند کە دەیوێت ئافرەتی موسڵمان بباتە دەرەوەی تەعلیماتی شەرعی و زەینەبیش وەڵامێکی توندی دانەوە و جەختی لەسەر ئەوە کردەوە کە هودا شەعراوی دەیەوێت ئافرەتی موسڵمان پایە بەرزتر بکات و گەشە بە عەقڵ و تێگەیشتن و وێنای بدات و هەوڵدان لە پێناو بەدەستێنانی مافەکانیدا تا دواهەمینی ئەو دروشمە درۆینە و بریق و باقانە کە زۆر بەڕاستگۆیانە بانگەشەی بۆ دەکرد و وای دەزانی کە ڕاستەقینەیە بەلای خۆیەوە. ڕۆژێکیان بەرەو ڕووی مامۆسە ئەزهەر دەبێتەوە. ئەمیش بەرەو ڕوویان دەوەستێ و پشتگیری بۆ چوونەکانی هودا شەعراوی دەکات. ئەوانیش ناچار دەبن کە داوا لە مامۆستا عەبید ڕەبە بکەن کە سەرۆکی بەشی ئامۆژگاری و ئێرشادی ئەزهەرە کە ڕێگا نەدات ئەو کچە وتار بدات. بەڵام مامۆستا عەبید ڕەبە خاوەنی زانست و بیرێکی فراوان دەبێت و دەڵێت دە مامۆستا لە زایانی ئەزهەر بەرەنگاری بوونەوەی و نەیانتوانی قەنەعاتی پێ بهێنن. باشە ئێمە ئەگەر ڕێگامان نەدا وتار بدات ئەوە دەبێت هۆی خراپی هەڵسوکەوتی ئێمە و ڕاستی بانگەشەکانی ئەو. بۆیە من بەرەنگاربوونەوەی بە باش دادەنێم. یەکێ لە زاناکان کە ناوی شێخ محەممەد نەجار بوو وتی من دانێن بۆ ئەو. بۆ ڕۆژی دوایی کاتی لەگەڵ دوو هاوڕێکەیدا سیزا و حەوا ڕۆیش بۆ دانیشتن مامۆستاکە هات و وتی سەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وەبەرەکات. سڵاویش لە تۆ ئەی ئەو ئافرەتەی کە مناقەشە لەگەڵ زانایانی ئەزهەر دەکەیت و بەرگری لە بەڕێز هودا شەعراوی و ڕێکخراوەکەی و ئامانجەکەی دەکەیت. زەینەب غەزالیش هەستایە و وتی سەرەتا من ناوم زەینەب غەزال جەبیلیە و سڵاو ڕەحمەتی خوای گەورەش لە ئێوە. پاشان وتاریدا بۆ کچەکان. مامۆستاش بە وردی سەرنجیدا. دوای ئەوەی کە لێبوویەوە و ئافرەتەکان چوونە دەرەوە بە زەینەبی وت کچی خۆم ڕێگام پێ دەدەیت چەند خولەکێک لە بواری بانگەوازی ئیسلامدا قسەت بۆ بکەم؟ ئەویش وتی بێگومان لە خزمەتت دام فەرموو. مامۆستاکە دانیشت و پاشان هەردوو دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان و دوعاکردن و وتی خوایە گیان من لێت دەپاڕێمەوە بەناوە جوانەکانت و بەو کتێبەت کە ناردووتە خوارەوە بۆ پێغەمبەرەی کە ناردووتە کەم ئافرەتە بگێڕیت بۆ ئیسلام. بەڕاستی تۆ تواناداریت بەسەر هەموو شتێکدا. تکات لێ دەکەم بە قورئان کە بیگێڕیت بۆ ئیسلام و وصلى الله على سيدنا محمد. پاشان چاوەکانی پڕبوون لە ئاو. زەینەبش خۆی بۆ نەگیرا و ئەویش چاوەکانی پڕبوون لە ئاو و هەوڵیدا لە بەردەم مامۆستاکە دەبیشارێتەوە. پاشان لێی پرسی بۆچی پێت وایە کە من لەگەڵ خوای گەورەدا نیم؟ خۆ من نوێژ دەکەم ڕۆژوو دەگرم و قورئان دەخوێنم. ئەگەر خوای گەورە بۆی ڕەخساندم حەجی ماڵی خوش دەکەم و هەروەها ئاواتە خوازم شەهید بم لە پێناوی خودادا. شێخ نەجار وتی منیش هەروە تۆ دەبینم و بەردەوام بوو لەسەر دوعاکردنەکەی. پاشان وتی ئایا پاش گەڕانەوەت دەڕۆیت بۆ لای هودا شەعراوی یان لەگەڵ خودا و پێغەمبەرەکەت دەمێنیتەوە؟ ئەویش وتی من بێگومان کاتێک لەگەڵ هودا شەعراوی دام و هەست دەکەم کە لەگەڵ خوا و پێغەمبەرەکەش دام. ئەویش وتی ئایا پەیمانم پێ دەدەیت لەسەر سەرخستنی حەق و ڕاستی؟ ئەویش پەیمانی پێدا. پاشان پەیوەندی لەگەڵ شێخ نەجاردا بەردەوام بوو کە کۆمەڵی کاروباری ئاینی و زۆری بۆ باز دەکرد کە نەیدەزانی کە پێش ئەوەی زانیاری هەبێت دەربارەی ڕای پێچەوانەی هەبوو بۆیە چاوی کرایەوە و بەڕووی زۆر شتدا کە پێشتر نەیدەزانی. باڵاپۆشی ڕۆژێکیان زەینەب ڕۆژتە مەتبەخ بۆ چاودێری چێشت و خواردنەکان لە کاتی ئامادەکردنیاندا. بۆیە لە ئەنجامدا غازەکە تەقیەوە پیایدا و ئاگە ڕوخساری هەموو جەستەی داگیر کرد. کاتێ پزیشک بینی و دەستکرا بە فریاگوزاری پێویست داوای لێکرد کە نەجوڵێت و لەسەر جێگاکەی بخەوێت و هەواڵی بە براکانیدا کە پێویستە بیبرێت بۆ دەرەوەی وڵات بۆ چارەسەرکردن. بەڵام ئەو ڕازی نەبوو سەفەر بکات و جەستەی نیشانی کەسانی غەریب و نامۆ بدات. پزیشکەکەش
ڕۆژانە دەهات و چارەسەری برین و ستاویەکانی دەکرد. بەڵام حاڵەتی ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبوو. پزیشک و خێزانەکەشی ئومێدیان نەبوو کە چاک ببێتەوە. پزیشکەکەش بە براکەی وت بێگومان دەمرێت و چاک نابێتەوە. براکەشی هەواڵەکەیدا بە خزمانی کە پزیشکەکە چی دەڵێت. بۆیە ماتەمینی سەراپا ماڵەکەی داگیر کرد و بە زەینەبیشیان نەدەوت. بەڵام ئەو گوێی لە دەنگی براکەیەوە بوو کاتێک کە بە تەلەفۆن قسەی دەکرد. هەرچەندە براکەی هەوڵی زۆریدا کە ئەم گوێی لێ نەبێت. زەینەب تەیمومی کرد و سەرقاڵی خواپەرستی بوو بۆ ئامادەبوون بۆ مردن و لە خوای گەورە پاڕایە و وتی پەروەردگارە ئەگەر ئەم سزایە ئەوەیە کە من چوومەتە ناو ڕێکخراوەکەی هودا شەعراویەوە ئەوە من بڕیارمدا کە ڕاست ببمەوە بۆ ڕەزامەندی تۆ ئەگەر ڕق و تووڕەی تۆ بەسەر من لەبەر ئەوەیە کە شەبقەم لەسەر کردەوە ئەوە لای دەبەم و حیجاب دەپۆشم. من پەیمان و بەیعەتت پێدەدەم ئەگەر لاشەم بگەڕێتەوە باردۆخی جارانی ئەوە دەست لە کارکێشانەوەی خۆم پێشکەش بە یەکێتی ئافرەتان دەکەم و ڕێکخراوێک بۆ ئافرەتانی موسڵماندا دەمەزرێنم بۆ بڵاوکردنەوەی بانگەوازی ئیسلامی و کار دەکەم بۆ گەڕانەوەی ئافرەت و موسڵمان بۆ سەرڕەفتار و کردداری ئەو ئافرەتەی هاوڵی پێغەمبەری خوا بوون. بانگەشە دەکەم بۆ گەڕانەوەی خەلافەتی ئیسلامی و کار دەکەم لە پێناویدا و تێدەکۆشم لە پێناوی خودادا چەندە بتوانم. سبحان الله دڵسۆزی چەندە شتێکی جوانە لە دوعاوە و ڕاستەقینەی تەوبە و گەڕانەوە بۆ لای خوا و دڵنیابوون لە دەسەڵاتی خوای گەورە و بەسەر هەموو شتێکدا دڵنیابوون لە دەسەڵاتی خوای گەورە بەسەر هەموو شتێکدا کە بیەوێت. زەینە پێشبینی نەدەکرد کە بەو خێرایە وەڵامی دوعاکەی بجرێتەوە کە خۆی وەسفی دەکات کە بەڕاستی ئەنجامێکی سەرسوڕهێنەر بوو کە توانای دیاریکراوی عەقڵی ئێمە ناتوانێت تێبگات لە توانای خوایی کە شتەکان دەگۆڕێت بە پێچەوانەکانیان. تەنها بەکردنی دوعا لە کاتی ئاسایی خۆیدا لەفافەکان لێکرانەوە و تەنانەت خۆی و هەموو ئامادەبوانیش سەرسام بوون. پزیشکەکە لەو پەڕی سەرسامبوونیدا لێی پرسی تۆ کەیت؟ هەرچی لە ماڵەوە بوون دڵخۆش بوون بە شیفای و ڕوویان کردە خوای گەورە و سوپاس و ستایشیان دەکرد. پزیشکەکەش ڕازی نەبوو هیچ پارەیەک وەربگرێ دوای ئەوەی کە بە چاوی خۆی ئەو گۆڕانکاریە کتوپڕەی بینی هەردەیوت سبحان الله سبحان الله بەڕاستی خوا توانادارە بەسەر هەموو شتێکدا. واسهێنان کاتێ زەینەب چاک بوویەوە و جەسەی وەکو پێش سوتاویەکەی لێ هاتەوە یەکەم شتێک کە ئەنجامیدا ئەوە بوو پەیامێکی نار بۆ هودا شەعراوی و ڕاگەیان کە واز دەهێنێت لە یەکێتی ئافرەتان و دەستبەرداری هەموو پۆشاکەکانی بوو و داوای لە براکەی کرد کە جبەیەکی پان و پۆڕ و سەرپۆشێکی بۆ بکرێت کە لە جیاتی شەبقە بەکاری بهێنێت و سەری پێدا پۆشێ. زۆر جار شتی زیانبەخش سوودی هەیە. بەڕاستی کارەساتی سووتانەکەی هەمووی خێر بوو چونکە ئەو گۆڕانە گەورەیە ڕوویدا و بیر و بۆچوونی گۆڕی و بردی بەرەو سەرخستنی ئاینی ئیسلام و پابەند بوون بە حیجابی ئیسلامیەوە. زانایانی ئەزهار بە تایبەتی شێخ نەجار هەواڵی ڕێنمایی ئیمانیان پێگەیشت زۆر دڵخۆش بوو. پاشان چالاکیەکانی زەینەب غەزالی دەستی پێکرد کە لە ساڵی 1936 زاینی بوو کاتێک کۆمەڵەی ئافرەتانی موسڵمانی دامەزراند و بە چاوڕوونیەوە بانگەوازی دەکرد بۆ ڕێگای خوا و بەڕاستی کۆششێکی بەپیت بوو کە زۆر لە کادیرە ئیسلامی ئافرەتەکان گەشەیان کرد و کاریان دەکرد بۆ بانگەواز هەر لە گەورەبوونیانەوە بەبێ ئەوەی بچن بە کوچە و ڕێزگە خراپەکاندا کە پێشتر زەینەب غەزالی پێیدا ڕۆیشتووە بۆ گەڕان بە دوای ڕووناکیدا کە ڕێنمایی کرا دوای ناڕەحەتی و دڵسۆزی و گەڕان و پاشان گوشراوی ئەزموونەکانی پێشکەش بەوانە کرد کە لە دوای خۆی دێن و ئاگادارکردنەوەیان لە هەڵدەیر و تیاچوون بەهۆی زمانی شیرینی و برێق و باقی دروشم کە خۆش ڕۆژێک سەرگەردانی ئەو شتانە بووە. بەڵام خوای گەورە ڕزگاری کرد کە خەریک بوو تیادەچوو. زەینەب غەزالی کەسێکی دیار و بەتوانا بوو لە فەزەحکردنی بانگەشە بەتاڵەکاندا و تۆوێکی ساڵح بوو لەدایک بوو لەگەڵ بانگەوازێکی پیسدا. ئەم گوێ پێنەدان و ڕێگای حەقی گرتە بەر و بەرگری لەم بانگەوازە دەکرد تا دواهەناسەی ژیانی. زەینەب
کاتێک تام و چێژی ئیمانی چەشت و گەڕایەوە دوای ئەو هەموو دروشم و بری و قوباقانەی تاقی کردەوە، دوای ئەوەی کە دڵنیا بوو ئیسلام چەندە شایستەیە بۆ هەموو کات و شوێنێک، وا دڵنیا بوو لە ناڕێکی هەموو ڕێچکەکانی تر، تەنانەت ئەو ڕێچکانە ناتوانن ئەوانش بە بەردەوامی لەسەر ڕێچکەکەیان بهێڵنەوە کە لە بانگەشەکەران و بەرگری لێ دەکەن و فوو دەکەن پیایدا بۆ زیندووبوونەوەی دوای ئەوەی کە ڕاستیەکانیان بۆ دەردەکەوێت و هەرز دێنن لە بەردەم ڕاستی ئیسلام و زیندوویەتی و گونجانی ئیسلام تا خوای گەورە دەیکاتە میراتی زەوی و ئەوەی لەسەر زەویدایە. ئەمە بوو گەشتی زەینەب غەزالی، گەشتی سەخت و ناڕەحەت لە شەبقەوە بۆ حیجاب. ڕەوتی خۆی گۆڕی تا پێشوازی لە قۆناغێکی تر بکات کە ناڕەحەتی زیاترە. ئای چ ناڕەحەتیەک، چەندین ناڕەحەتی تووش هات، جارێک لە ڕۆزیدا و جارێک بە بەندکردن و جارێکیش بە ڕاوەدوونان و ئەمیش بە گیانێکی بەرزەوە پێشوازی لەو ناڕەحەتیانە دەکرد و دەرکی بەوە دەکرد کە ئەمە سونەتی ژیانی ژنانی بانگەوازکەری ساڵحە بۆ ئەوەی پاک ببێتەوە لە هەموو پیسیەک لە بەردەم هەموو ناڕەحەتیەکاندا. ڕەحمەتی خوای لێبێت خۆڕاگر بوو، پاشان دوای ساڵانێکی درێژ لە زوڵم گەڕایەوە تا ئاینەکەی لە نێوان دەستیدا هەڵگرێت. بەو هۆیەوە لە هەموو شوێنێک تا ئەمڕۆ خەڵکی بە شانازیەوە باسی دەکەن و خۆشیان دەوێت خوایە گیان بە باشترین شێوە پاداشتی بدەرەوە و کردەوەکانی لێ وەربگرا کە تەنها لە پێناوی تۆدا ئەنجامی داون. مریەم جەمیلە لە تەسکایی یەهودیەوە بۆ بەرفراوانبوونی ئیسلام. خوایە گیان ڕێنمایی بینینی ڕووناکی و حەق چەندە جوانە دوای تاریکی، چەندە جوانە مرۆڤ خۆی ببینێتەوە لە نێو شەپۆلی ئیماندا کە دەرونی و ڕۆحی ببوژێنێتەوە بە جەستەیدا بڵاو ببێتەوە دوای درێژی و برسیەتی و ماندیبوونی. بەڕاستی تۆ ڕێنمایی ئەو کەسە ناکەیت کە خۆشت دەوێ، بەڵکو خوای گەورە ڕێنمووی ئەو کەسە دەکات کە خۆی دەیەوێت. ئەوەش مەریەم جەمیلە ئەو نمونە ناوازەیەی ئافرەت کە گەڕا بە دوای ڕاستیدا و ئارامی گرت و خۆڕاگر بوو تا ڕێگای خوای گەورەی دۆزیەوە و بۆی دەرکەوت و زانی ژیانی مرۆڤ یان بۆ خۆیەتی یان لەسەر خۆیەتی و ڕۆڵی خۆی بینی لە ژیاندا وەک ئافرەتێکی موسڵمانی بانگەوازی دەکرد بۆ ڕێی خوا و بەرەنگاربوونەوەی یاسا بەتاڵەکان و بەرەنگاریان دەبوویەوە. مارگرێت مارکۆس مەریەم جەمیلە لە ساڵی 1934 زاینی لە شاری نیویۆرک لەدایک بووە. لە دایک و باوکێکی جوولەکە سەرەتای خوێندنی لە ناوچەی ویستشەر دەستی پێکرد و ڕەفتار و شێوازی بیرکردنەوەی هەر لە سەرەتادا پێشبینی ئەوەی لێدەکرا کە زەمین لەرزەیەک ڕەوتی ژیانی دەگۆڕێت و لە تاریکیەوە دەیبات بەرەو ڕووناکی و ڕای دەکێشێت و دووری دەخاتەوە لە زۆنگاوی یەهودیەت تاوەکو هۆگرە ئیسلام بێت. هەر بە منداڵی حەزی لە کتێب بوو، ڕقی لە سینەما و سەما و مۆسیقای پۆپ بوو، هەرگیز مەوعەدی لەگەڵ کوڕاندا نەبوو و ڕێگای ئاهەنگە تێکەڵەکان و ژوانە ئەوینداریەکانی نەدەزانێ. مەریەم دەڵێت هەر لە تەمەنی 10 ساڵیەوە حەزم لە خوێندنەوەی هەموو ئەو کتێبانە بوو کە باسی عەرەبیان دەکرد و درکم بەوە کرد کە عەرەبەکان ئیسلامیان بە مەزنی نەگێڕاوە، بەڵکو ئیسلام ئەوانی لە خێڵەکی و هۆزی ناو بیابانی وشک و بەرین گۆڕیوە بۆ سەرکردەی جیهانی. دوای دەرچوونی و سەرکەوتنی لە دواناوەندی لە هاوینی 1952 زاینی چووە بەشی دیراسەتی ئەدەبی لە زانکۆی نیویۆرک، بەڵام بۆ ساڵی ئایندا نەخۆش کەوت و ناچار بوو بۆ ماوەی 2 ساڵ نەخوێنێت. لەو ماوەیەدا دەستی کرد بە دیراسەکردنی ئیسلام و دوای ئەوەی گەڕایەوە بۆ خوێندن چەندین پرسیاری زۆری لە مێشکیدا هەڵگرت بوو. لەگەڵ سۆز و خۆشەویستی بۆ موسڵمانان گەیشت بە کچێکی جوولەکە کە سوور بوو لەسەر ئەوەی موسڵمان بێت، ئەویش وەکو ئەم موسڵمانی خۆش دەویست. ئاشنای دەکرد بە زۆرێک لە هاوڕێ عەرەبە موسڵمانەکان لە نیویۆرک و هەردووکیان ئامادەی ئەو وانانە دەبوون کە حاخامی جوولەکە پێشکەشی دەکرد کە بابەتەکە لەسەر جوولەکە لە ئیسلامدا بوو. حاخامەکە
هەوڵی دەدا کە لەژێر دروشمی بەراوردی ئاینەکان بە قوتابیەکان بسەلمێنێت کە هەرچی شتی چاکە لە ئیسلامدا ڕاستەوخۆ لە عەهدی قەدیم تەلمودەوە وەرگیراوە کە تەفسیری جوولەکەیە بۆ تەورات و ئەم کتێبە بڕیاردراوی حاخامەکە داینابوو. هەندێک ئایەتی قورئان پیرۆزی تێدا بوو تا بنەمای هەر یەکێ لە ئایەتەکان بگەڕێتەوە بۆ سەرچاوەکانی جوولەکە ناتەواوی و ناڕاستی. لەگەڵ ئەوەشدا سەهیۆنیەت بیر و بۆچوونەکان بەو پەڕی سەربەستیەوە بڵاو دەکردەوە لە ڕێگەی ڕێکلامەکان لە فلیمەکانەوە کە بانگەشەی دەکرد بۆ دەوڵەتی سەهیۆنی و پێشوازی لێ دەکرد. بەڵام کارەکە بەنیسبەت ئەمەوە جیاواز بوو چونکە ئەو بیر و بۆچوونانە لە مێشکی ئەمدا زیاتر برەوی بە ئیسلام دەدا بەسەر جوولەکەدا، چونکە سەهیۆنیەت هەمیشە پارێزگاری لە سروشتی خێڵەکی تەسکی خۆی دەکاتەوە و لە کتێبەکانیدا کە مێژووی یەهودیەتی تێدا نووسراوەتەوە خوای ئەوان تایفیە و تایبەتە بەوانەوە. لە جیاوازی سەرسامەکان ئەوەیە کە سەرۆک وەزیرانی پێشوو ئیسرائیل بنجۆریون باوەڕی نییە بە خوایەکی زانراو کە سیفاتی خودی هەبێت و وای لێ بکات لە سەروی سروشتەوە بێت و ناچێتە مەعبەدەکانی جوولەکە و بە شەریعەتی جوولەکە کار ناکات، ڕەچاوی دابوونەریتەکان ناکات. لەگەڵ ئەوەشدا کەسێکی لە پێشە لای باوەڕپێکراوان لە جوولەکە تەقلیدیەکان ئەوانەی کە ئەو دایدەنێن بە یەکێ لە گەورە جوولەکەکانی ئەم سەردەما. هەروەها زۆربەی سەرکردە جوولەکەکان بڕوایان وایە کە خوای گەورە وەکیلی عەقاراتە و زەوی بەخشیوە بەوان و تایبەتمەندی کردوون بەوان و کەسی تر ئەو مافێ نییە. هەموو ئەو ناتەواویانە وای لەو کچە کرد کە بە خێرایی دەرک بە ڕاستیەکانی جوولەکە بکات و هەروەها ڕقی زانە جوولەکەکانی بۆ دەرکەوت بەرامبەر بە موسڵمانەکان و بەرامبەر بە پێغەمبەر درودی خوای لێبێت. لەبەر ئەوە بە تێپەڕبوونی کات زیاتر دوور دەکەوتەوە و ڕقی زیاتر دەبوو. هەر کاتێک ڕۆ بتوایە و قوڵ بوایەتەوە لە بیر و بۆچوونیان. مەریام دەستی کرد بە خوێندنەوەی تەفسیری قورئانی پیرۆز بە زمانی ئینگلیزی لە دانانی مامۆستا محەممەد بیکتۆل. بۆیە لە دڵیدا حەپەسا کە ئەمە کتێبێکی ئاسمانیە و لەلایەن زاتێکی زانا و داناوەیە. لە هیچ شتێکدا زیادەڕۆی نەکردووە و ڕۆژانە سەردانی کتێبخانەی گشتی نیویۆرکی دەکرد، زانستی وەردەگرت لە 4 بەرگی وەرگەڕاوی موشەکە مۆسابیح کە تێیدا وەڵامی تەواو باوەڕپێکراوی هەموو کاروبارە گرنگەکانی ژیانی تێدا دەست دەکەوت. بۆیە زیاتر هەستی بە لاوازی بیری زۆرینەی کۆمەڵگاکەی دەکرد کە ژیانی ڕۆژی دوایی و لێپرسینەوە و پاداشت و سزایان دادەنا بە میراتێکی بێسوود بۆ بڕوای زیاد کرد لە مەترسی تەسلیم بوون بە شەهوەتەکانی دەروون و ڕۆچوون لەناو ئەو لەزەت و خۆشیانەدا کە تەنها مرۆڤ بەرەو بێناوایی و عاقیبەت و شەڕی دەبات. ئەڵڵاهو ئەکبار. مەریەم لەدایک بوو لە ڕۆژێک لە ڕۆژەکانی ساڵی 1961 جاینی. مارگرێت بڕیاری خۆیدا ڕووی کردە بنکە ئیسلامی لە بڕۆکلین لە نیویۆرک و ئیسلامیەتی خۆی ڕاگەیاند لەسەر دەستی بانکخواز داود فەیسەڵەوە. ناوی خۆی گۆڕی بۆ مریەم جەمیلە و بۆ ساڵی ئایندا ڕۆیشت بۆ پاکستان کە لەلایەن شێخ ئەبوو عەلای مەودودی بانگێش کرابوو. پاشان شووی کرد بە بانکخوازێکی ئیسلامی محەممەد یوسف خان کە 4 منداڵی لێ هەبوو. مەریەم دوای ئەوەی دەرونی ئارام و سەقامگیر بوو بە ئاوی سازگار وتی هەرچەندە پاکستان وەک هەر وڵاتێکی ئیسلامی تر بە خێرایی و بەردەوامی پیس دەبێت بە پیسیەکانی ئەوروپا، بەڵام مرۆڤ دەتوانێت ژیانێکی ڕێک بەرێتە سەر کە بگونجێت لەگەڵ تەعلیماتی ئیسلامدا. مندان بۆ دادەنێم کە من هەندێک جار شکست دێنم لەوەدا کە ژیانی ڕۆژانەم وا لێ بکەم بە تەواوی لەگەڵ تەعالیمی ئیسلامدا بگونجێت، بەڵام دان بەو هەڵەیە دەنێم و تەنها بەهۆی ئەنجامدانیەوە و هەوڵ دەدەم بەپێی توانە ڕاستی بکەمەوە. جەمیلە لەگەڵ ڕووداوەکانی جیهانی ئیسلامی و
ڕەوتە فیکریەکان دەئاوێتە ببوو. لە نامەکەیدا کە ئاراستەی زۆربەی موسڵمانانی کردووتی دوای ڕێنمایی قورئان و سوننەت بکەون، نەک تەنها وەکو کۆمەڵێ دروشم، بەڵکو وەکو سەرپەرشتیارێکی کردەیی بۆ ڕەفتارەکانی ژیانی تایبەتی و گشتی ڕۆژانەمان و ناکۆکیەکانیش وەلانێن. کاتی بەهاداری خۆتان مەفەوتێنن بە شتە بێ ئەرزشەکانەوە و پشت بە خوای گەورە. خوای گەورە بەدەسەڵات و سەرکەوتوتان دەکات لە ژیانی دنیادا و ژیانی ڕۆژی دواییشتان دەبەنەوە. مەریەم نیشتیمانی ئەسڵی خۆی لە یاد نەکردو، بەڵکو نامەیەکی نووسی بۆ دایک و باوکی لە مارسی 1983 زاینی و تیایدا وتی پێویستە ئەوە بزانن کە ئەو کۆمەڵگای ئێمە تێیدا ژیاوین و گەورە بووین تووشی پیسبوونێکی خێرا بووە. ئێستا لە کەناری تیاچوندایە. ئێستا ئەمریکا دووبارە بوونەوەی ڕۆمانی کۆنا لە قۆناغەکانی کۆتایی هەرەسهێناندایە و هەروەها ئەوڕوپاش هەر شوێنێکی دیکەش کە ڕۆشنبیری ڕۆژ ئاوازاڵ بوێت بەسەریدا شکستیان هێناوە و بەڕاستی ئەلمانیەت و مادیەت شکستی هێناوە و نەیانتوانیوە ببنە بنەما بۆ سیستەمێکی کۆمەڵایەتی سەرکەوتوو. کۆتایی غەش قۆپیا. ئەمە بەسەرهاتی قوتابێکی کچە کە لە تاقیکردنەوەدا غەشی کردبوو. بۆ پەنوەرگرتن باسی دەکات و دەڵێت لە زانکۆدا دەمخوێند و تەمەنم 19 ساڵ بوو. ئاشنا بووم بە کچێکی هاوڕێم کە لە ڕووی مادیەوە گوزەرانی باش بوو. ئەو کەسێک کە من شوم پێ کرد بوو ئەویش خوێندکاری زانکۆ بوو. هیچ سەرچاوەیەکی داهاتمان نەبوو، تەنها ئەو بڕە پارەیە نەبێت کە مانگانە دەیاندا پێمان. منیش سەرسام بووم بە ئاستی کۆمەڵایەتی هاوڕێکەم کە دەیان 1000 ریال کۆ دەکاتەوە و لە کۆتایی هەفتەدا گەشت دەکات بۆ یەکێ لە وڵاتە عەرەبیە دراوسێکان یان وڵاتێکی ئەوروپی تا پشوویەک بدات. لەبەر ئەوە کاتی تەواوی نییە بۆ سەعیکردن. سەرسام بووم بە پۆشاکی و هەرگیز ڕۆژێک بیرم لە ڕەوشت و ئاینەکەی نەکردەوە. ڕۆیشتە هۆڵی تاقیکردنەوە یەکی لەوانە زانستیەکان. تکای لێکردم کە یارمەتی بدەم لە تاقیکردنەوەکەدا و وای نیشاندا کە غەشکردن یارمەتیدانە و لە تەعالیمی ئاینی ئیسلامە. منیش بەهۆی نەزانینمەوە چونکە دەیوت غەشکردن لە تاقیکردنەوەدا حەرام نییە بەڵکو شتێکی باشە چونکە یارمەتیدانە و هەروەها منیش لەسەر ئەو کارە پاداش دەدرێمەوە لەلایەن خوای گەورە. بۆیە منیش هەر شتێکم بنووسایە بەویشم دەوت، هەرچەندە من لە مانگی کۆتایی سکەکەمدا بووم ئەویش دەینووسیەوە لە لاپەڕەیی تاقیکردنەوەکەیدا چونکە من لە نەزانینەوە وام دەکرد. خوای گەورە ویستی وا بوو کەوانەیەک فێر ببم کە منداڵەکانی خۆمی پێ فێر بکەم و ئاگاداریان بکەمەوە لێی و لەوەی کە تێکەوتم بۆ ڕۆژی دوایی. دەستمان کرد بە تاقیکردنەوەی مادەی دووەم. پرسیارێکیان وەڵامەکەیم نووسی بوو بەڵام دەمویست دڵنیابم کە ڕاستە یان نا. بۆیە پرسیارم لەو کەسە کرد کە لەو بڕوایەدا بووم هاوڕێی دڵسۆزمە لە ڕێگەی ئاماژەوە ئایا وەڵامەکەی ڕاستە یان نا. کەچی ئەو وەک ڕەشەبایەکی سەخت وەڵامی دامەوە بڕۆ و خۆت دڵنیا بکە لە ڕێگەی مامۆستاوە یان دوای ئەوەی کە دەچیتە دەرەوە خۆت دڵنیا بکە. منیش بەو هۆیەوە زۆر بێتاقەت بووم. بە دەنگێکی بەرزگریام تا ئەو ڕادەیەی چاودێرەکەمان وا گومانی دەبرد کە بەهۆی ئازاری سکمەوەیە. ئەویش زۆر ترسا و پرسیاری لێکردم کە ژمارەی مۆبایلی مەردەکەی بدەمێت تا بانگی بکات و بمبات بۆ نەخۆشخانە. منیش وتم پێی نەخێر، ئەمە ئازاری منداڵ بوون نییە بەڵکو هەستکردن بە بێتاقەتیە. لێی پرسیم بۆچی بێتاقەتی؟ منیش وەڵامم نەدایەوە چونکە شەرمەم دەکرد کە تاوانەکەم ئاشکرا بکەم. دوای ئەو تاقیکردنەوە و ئەزموونە تۆبەم کرد کە ئیتر غەش نەکەم و هاوکاری کەس نەکەم و غەشکردن و لە هەموو تاقیکردنەوەکاندا کە منداڵەکانم ئەنجامیان دەدا ئەم بەسەرهاتی خۆمم بۆ دەگەڕانەوە. ئەزموونم لەگەڵ کچەکەمدا تووشی هەڵوێستێکی قوڕس ببووم. سوپاس بەخوا بەهۆی بیرکردنەوەی هۆشیارانە بە ئاسانی ئەو هەڵوێستم تێپەڕان. کچەکەم لە قۆناغی سەرەتاییدا بوو لە پۆلی چوارەمدا. لە ڕۆژانی تاقیکردنەوەدا تووشی ئەنفلەوەنزا ببوو و تووشی تاو و خیزەی سنگ ببوو. دەرمانەکانیش یارمەتی دەدا کە بخەوێت و تەرکیزی کەم دەکردەوە.
لە ڕۆژەکانی تاقیکردنەوەدا زۆر تووڕە بوو، چونکە بەردەوام بێهێز بوو، لەسەر جێگا کەوتبوو. کاتێ سەعیم پێدەکرد زۆر ئاگای لە خۆی نەبوو. من لە خوا دەپاڕامەوە کە کۆمەکیم بکات تا سەعی پێ بکەم و بەردەوام بم بەبێ ناڕەحەتی و ماندی بوون. ئەوی تریش بەدەست خوای گەورەیە. پێش تەواوبوونی تاقیکردنەوەکان بە 3 ڕۆژ کەسێکی نزیکم لە قوتابخانەکە پێی وتم کە کچەکەم لەوانەکانی پێشوودا کەوتووە و پێی وتم کە مامۆستاکانی ئەو هەواڵەیان پێداوە. هەستم کرد بەوەی سەختی هەواڵەکەوە ناتوانم قاچم لە جێ خۆم بچولێنم. ئەو هەڵس و کەوتەی دوای ئەوە گرتمە بەر. سوپاس بەخوا یارمەتی زۆری دام کە هەست و بۆ چوونم بگۆڕم و لە ئازار و خەفەتەوە بۆ سووربوون و حەماسەت، چونکە بە خۆمم وت بۆچی من ئەوەندە و تا ئەو ڕادەیە بێتاقەتم؟ ئایا دوعا ئاراستەی کارەکان ناگۆڕێت؟ ئازاری سەرشان بکەم ناکاتەوە؟ بۆچی سوپاسی پەروەردگارم ناکەم کە من گوێم لە هەواڵی مردنی نەبوو یا گوێویستی شتێکە خوا نەخواستەکەم ئەندامێکی هەمیشەیی؟ بۆچی سوپاس بۆ خوا ساڵێکی فەوتە نەک هەموو ساڵەکانی؟ بە هەر حاڵ شەوانە هەڵدەستام و دوعام دەکرد و لە خوای بەتوانە دەپاڕامەوە کە گۆڕام بەسەر واقیعەکەدا بێنێت بەوەی کە باشە و چاکە. سوپاسی خوام دەکرد کە بەتوانایە بەسەر هەموو شتێکدا. ئەمە هێورتر لە مەینەتی گەورە. مفاجئات دوای تەواوبوونی تاقیکردنەوەکان ڕوویدا و من لەو پەڕی حەماسەت بووم. سوور بووم لەسەر ئەوەی خوای گەورە بارودۆخەکان دەگۆڕێت. سەرسام بووم بە قسەی هاوڕێکەم کە کچەکەم نەکەوتووە تەنانەت لەوانەیەکیشدا. ئەویش سەرسام بوو بەو ئاستەی کە کچەکەم بەدەستی هێنابوو. وەخوای گەورە دەکەم بە شایەتی ئەو بوتانم. مێردی تووڕە لەیلا بەهۆی تووڕەیە عادلی مێردیەوە هەراسان ببوو. ئیتر نەیدەتوانی ئارام بگرێت لە بەردەم تووڕەیەکەیدا، چونکە ئەگەر هەڵەیەکی بکردایە تووڕە دەبوو بەسەریدا. با هەڵەکەش ببێ مەبەست بوایە تووڕە دەبوو هەڵدەشاخە پیایە. ئەگەر دوا بکەوتایە بۆ ساتێکیش لە ئامادەکردنی داواکاریەکانیدا و ئەگەر ژنەکەی بیویستایە تەمەیەکی لە منداڵەکانی بکات دەیقیڕان بەسەریدا. بۆی ئەو باردۆخەی لەیلاوە چاری ئەوە نەبێت کە بڕواتەوە بۆ ماڵی باوکی تا زۆر بێنێت بۆ مێردەکەی تا پەیمانی بداتێ کە ئیتر تووڕە نەبێ لێی. عادل سەردانی ماڵی خەزووری کرد و خێزانی بینی. داوای پەشیمانی و داوای لێبوردنی لێ کرد کە بەهۆی تووڕەییەوە چ ڕەفتارێکی نواندووە. ژنەکەشی وتی من لێبوردنەکەت قبوڵ دەکەم، بەڵام ناگەڕێمەوە بۆ ماڵەوە تا پەیمانم نەدەیتێ کە ئیتر تووڕە نابێت. ئەویش وتی منیش پەیمانت دەدەمێ. ژنەکە وتی ئەی ئەگەر تووڕە بوویت؟ وتی پەیمان بێت ئەگەر هەر جارێک تووڕە بووم 100 دینارت دەدەمێ. وتی باشە ڕازیم. لەیلا گەڕایەوە بۆ ماڵی مێردەکەی و دڵخۆش بوو بەوەی کە سەرکەوتنی بەدەستهێناوە، چونکە لە هەموو ڕوویەکەوە براوەیە. ئەگەر عادل تووڕە بێت پارەی دەداتێ، ئەگەر تووڕەش نەبێت دڵ ئارام دەبێت و مەخۆشی دەژی. ڕۆژگار تێپەڕی و هێمن و ئارامی باڵی کێشا بەسەر ژیانیاندا. عادل تووڕە نەدەبوو، ئیتر بەبێ هۆنەی دەقیڕان بەسەر ژنەکەیدا. کاتێک شتێک تووڕەی بکردایە و ڕازی نەبوایە پێی، پەیمانەکەی بیری مێردەکەی دەخستەوە و ئەوێ 100 دیناری دەدایە و دانی بە خۆیدا دەگرت. مێردەکەشی هەڵەکانی خۆی ڕاز دەکردەوە و ئامۆژگاری ژن و منداڵەکەی دەکرد و ئاراستەی دەکردن بۆ ئەنجامدانی فەرزەکان و ئەرکە ئاینیەکان و هەموو ئەمانەی ئەنجام دەدا بە هێمنی و بە بێدەنگی. جارێکیان مێردەکەی تووڕە دەبێت و ژنەکەشی بەخۆشیەوە پێشوازی لە تووڕەبوونە کتوپڕەکەی دەکات کە لە سەرەتادا مێردەکەی سەرسام دەبێت. پاشان درێک بەوە دەکات کە تووڕەبوونەکەی ناچاری دەکات 100 دینار بدات بە ژنەکەی. لەیلا بە پێکەنینەوە دەست درێژ دەکات بۆ مێردەکەی و دەڵێ دەی دەست بکە بە گیرفان تا و 100 دینارم بەرێ. عادلش خەندە دەیگرێ و جزانەکەی دەردێنێ و پارەکە دەدات. بە ژنەکە دەڵێت بگرە ئەوە 100 دینار حەقی خۆتە. لەیلاش بە پێکەنینەوە دەست دەکات بە ژمارنی پارەکە و دەڵێت لە زووەوە چاوەڕوانی ئەو تووڕەبوونە بووم. عادلیش وتی بێگومان تۆ دڵخۆش بیت بە تووڕەبوونم، چونکە پارەت دەستکەوت. بڕوام پێ بکە تۆ زیاترت دەست دەکەوت بە ئارامگرتنت لەسەر تووڕەبوونەکانم.
پێش ئەوەی پەیمانت پێ بدەم کە پارەت بەمێ. عادل بەردەوام بوو لەسەر قسەکانی وتی: تۆ بە ئارام گرتنت ژنێکی چاک بوویت بۆ مێردەکەت و چاکی تۆ بۆ من یەکسانە بە هەموو ئەو شتانەی پیاو دەستی دەکەوێت لە پاداش. وەک پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدە بە ژنێکی موسڵمان دەدات، چاکیەتی تۆ بۆ مێردەکەت یەکسانە بە هەموو ئەوانە. وەم ڕز لە سۆز و ئارامی تۆ دەگرم لەسەر تووڕەبوونەکانم و لە ناخمدا ڕێزی زۆری لێ دەگرم و زۆر ڕازیم لە تۆ. و پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدە بۆ ئافرەتانە دەدات کە مێردەکانیان لێیان ڕازین و مژدەی بەهەشتیان پێدەدات و دەفەرمێت هەر ئافرەتێ بمرێت و مێردەکەی لێ ڕازی بێت دەڕواتە بەهەشتەوە. مردنی خاوەن عەباکە. یەکێ لە خوشکە نزیکەکانم بۆی گەڕامەوە کە لە دۆستێکیەوە بیستبووی، ئەوانەی کە هەڵدەستن بە شۆردنی مردووەکان بە خۆبەخشی. ئەم بەسەرهاتە خەمناکەی بۆ گەڕامەوە. وتی جارێکیان ئافرەتێکی مردویان هێنا، کاتێک ویستمان بیشۆین بینیمان کە مەچەکی دەستی چەپی لکاوە بە شانی چەپیەوە. ئێمەش ویستمان دووری بخەینەوە لە شانی تاوەکو بتوانین بیشۆین، بەڵام نەمانتوانی. جارێکی تر هەوڵماندا بەڵام هەر نەمانتوانی. دوای چەند جارێک توانیمان دەستی داگرین، بەڵام سوبحان الله دوای ئەوەی لە شۆردنی بووینەوە دەستی ڕۆشتەوە بۆ سەر شوێنی پێشووی سەرشانی. ئێمەش سەرسام بووین و ترساین و تۆقین بەهۆی ئەم دیمەنەوە. بەپەلە هەستاین بە تەواوکردنی ڕێوڕەسمی شۆردنەکەی و کفنکردنی. پاشان دوای ئەوە کاتی ئەوە هات کە دای بهێڵینە ناو گۆڕەکەوە کە سوکارەکەی تەماشایان کرد کە شێوەی مەیتەکە سەیر و نامۆیە، بۆیە پرسیاریان لە ئێمە کرد. ئێمەش ڕووداوەکەمان بۆ گێڕانەوە، بۆیە ناچار بوون گۆڕەکە فراوان بکەن تاوەکو جێگای مردووەکە ببێتەوە. دوای دفنکردنی پرسیاری هۆکاری ئەوەمان لە کە سوکاری کرد. پێیان وتین هیچ شتێکمان لێ نەبینیوە خراپ بێت، تەنها ئەوە نەبێت عەبای داوە بە شانیدا. بەڵێ عەبای داوە بەسەر شانیدا. ئەمینە بە خێرایی هەنگاوی دەنا، بەڵکو خەریک بوو بازی دەدا و سەردانی هەموو بەشەکانی کرد. هەموو بەرهەمەکانی بەسەر کردەوە. تێبنیە وردەکانی سەبارەت بە بەشەکان نووسی کە بینی بووی. دڵ ئارام نەبوو هەتا لە ورد و درشتی کارەکەی کۆڵیەوە. پاشان خات و ئەمینە ڕۆیشت بۆ ژووری ئیدارە. کاغەز و قەڵەمێکی هەڵگرت و دەستی کرد بە نووسینەوەی تێبینیەکان بۆ هەڵواسین بە شێوازێکی گەورە و ڕوون لەسەر کاغەزی جوان جوان. نووسینەکان جوان بوون، فایلەکان ورد و ڕێک بوون، بەڵام شریتە بیستراوەکە شریتێکی هونەری دروست بوو. لە کاتی ئامادەکردندا تەنها شتێک مایەوە کە بەو پەڕی ئارامیەوە چاوەڕوانی بوو. ئەویش کاسێتی ڤیدیۆیی بوو کە لە کاتی ئاهەنگی ئامادەکراوی ئەمڕۆدا نمایش بکرێت. لەسەر کورسیەکەی هەستایەوە و خەندەکی درێژی خستە سەر لێوانی. لە ژوورەکەی چووە دەرەوە و بەو پەڕی فەخر و شانازیەوە ڕامە لە تابلۆکان و لە ناخیدا هەندێک جار یادگاری کۆن دەهاتەوە یادی کە هێرشی بۆ دەهێنا. ئەم ئێستا چەند سەرکەوتنی بەدەستێ نابێت لەوەدا سەرکەوتو نەبوو کە ڕادەکات لە ڕابردووی ئازاراوی. سامی ئەو برینە ساڕێژ نەبووەیە کە بە درێژایی ژیانی ئازارێکی ناخۆش بوو کە مێردەکەی دەیویست بۆ خۆی بێت بە تەنها، نەیدەهێشت لە ماڵ بچێتە دەرەوە تا باوەشت بە سەرکەوتنەکانی ژیاندا بکات و پەیامێک پێشکەشی نەتەوەکەی و کۆمەڵگا بکات. گوێکانی کەڕ بوون لە ئاست ئامۆژگاری مێردەکەی سەبارەت بە ڕۆڵی دایک لە پەروەردەکردنی منداڵەکانیدا. هەمیشە ڕۆڵی ئافرەتی کاریگەری دروستی ناو کۆمەڵگای دەدا بە گوێیدا. ئەو نەیدەتوانی دوا هەمین و توێژەکانی نێوان خۆی و مێردەکەی لایەت بکات. حەز ئەکەم بەباشی لە من بگەیت. من نشی کارەکانی ئافرەت نیم مەگەر پێچەوانە بێت لەگەڵ بەرپرسیارەتی یەکەمیدا، بەرپرسیارەتی گەسکدان و مەتبەخ و جلشوشتن و ئتوکردن و هیتر. نەخێر، ڕۆڵی ئەو پیرۆزە. هەرچەندە ئەم کارانە بەشێکن لە بەرپرسیارەتەکەی. ژنەکەش بەگاڵتەوە وتی دەستمان کرد بە فەلسەفە لێدان. فەرموو ئازیزەکەم فێرم بکە بزانم ڕۆڵی من چییە. ئەویش زۆر بە لێبڕوانە وەڵامی دایەوە.
من دەپرسم چۆن مرۆڤێک دەتوانێت پەروەردە بکرێت کە کەسایەتێکی بەهێزی هەبێت و بیر و باوەڕێکی چەسپاوی هەبێت لە کاتێکدا کە یەک دایک ناناسێت بەڵکو کۆمەڵێ داک دەناسێت. ئەویش بە هەڵچوونەوە وەڵامی دایەوە مەبەستت چییە؟ بۆ نمونە تەماشای سامڕی کوڕمان بکە. دوێنێ بانگی دایکی دەکرد بە زیزی و پێشتر فڕێ دەدرایە دامەنی دایکە ئێوە و ئەمڕۆژ لە پاڵ دایکە ئاندا دەخەوێت سبەینێژ نازانم. ئەی دایکە ئامینە لەکوێیە؟ ئەویش بە ساردیەک و سەرسەختیەکەوە دەیوت تۆ باش دەزانیت کە دایکە ئامینە سەرۆکی کۆمەڵەیەکی خێرخوازی ئافرەتانە. ئەویش پێویستی بە کاتی زۆر هەیە. ئەمیش لە وەڵامدا دەیوت ئەی چی بەدەستدێنیت و مرۆڤایەتی چی بەدەستدێنێت ئەگەر هەموو منداڵی ئەو کۆمەڵانە وەک سامر دەرچێت. ئەویش پێی پچڕی سامر منداڵێکی وریا و بەتوانایە و بەهێزە، ماشەڵڵا لە هیچی کەم نییە. مێردەکەی برۆکانی بەرز کردەوە و بە بێتاقەتیەوە وتی ئەمە ڕاستەقینەی مەینەتیەکەیە کە چاوی خۆتی لێ دەنووقێنیت. ئەویش بە هەڵچوونەوە وتی سەبارەت بە چ مەینەتێک قسە دەکەیت؟ بێگومان تۆ زۆر ئەندێشەداریت. ئایا هەستت بە وشەکانی سامر نەکردووە ناتوانێت گوزارش لە شتەکان بکات؟ زمانی خۆی نازانێت. ژنەکەشی بەگاڵتە پێکردنەوە پێی پچڕی من نامەوێت ببێتە سی بەوەهی سەردەمی خۆی. ئەویش بەگاڵتە ئامێزێکی ئاشکرا و غەمێکی شاراوەوە وەڵامی دایەوە ئەگەر سی بەوەهیش دەرنەچێت با جاهیلی بێت. ئەو زمانەکەی خۆی نازانێت، زمانی قورئان. ئیتر چۆن فێری زانست دەبێت ئەی ڕۆشنبیر؟ ژنەکەش بە ساردیەکەوە وەڵامی دایەوە گوێمە دەرێ کاتی گەورە دەبێت تێدەگات. مێردەکەشی بۆی تەواو کرد و هەروەها ڕاڕابوونی لە بڕیارداندا و ئەو کەسایەتێ لەرزۆک و ناجێگیرەکەشی باش دەبێت. ژنەکە پێی بڕی ئایا حکمی کۆتایی دەرکرد بۆ منداڵێک کە تازە پێی ناوەتەوە 5 ساڵ؟ کوا لۆجیکە زانستێکت سامی؟ بەڵکو ئەوە کڕۆکی لۆجیکە. پەروەرشیاران هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە 5 ساڵ یەکەم مەترسیدارترین قۆناغی پەروەردەییە و لەو ماوەیەدا بنەماکانی کەسایەتی سەربەخۆ دروست دەبێت. ئەوانە قسەی بێ بنەمان. ئەوە تڕۆپکی فەلسەفەیە. پێدەچێتە هێشتا بۆچوونەکانمان نەگەیشتبن بەیەک. سامیش وتی منیش دەخوازم کە هەرگیز بەیەک نەگەن. سامی بە دڵشکاوی و غەمباریەوە لە ژوورەکەی هاتە دەرەوە بەڵکو خۆیدا بەسەر قەنەفەکەدا و یاری بەتاڵە قژەکانی سامر دەکرد. هەریەکەیان کەوتنە گەشتی خەونە تایبەتیەکانی خۆیانەوە. بۆشایی نێوانیان ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبوو. بۆشاییەکان دەبوونە تاریکستان، هەریەکە بە شێوەیەکی جیاواز دەیان ڕوانیە ژیان. بە پێچەوانە یەکتریش بووایە. ژنەکە کە ئەو شەوەی بە بێتاقەتی بەسەر برد هەستی کرد کە ناتوانێت متابعەی قسەکانی سامر بکات. بۆیە داوای کرد لە خزمەتکارەکە کە منداڵەکە بەرێت بۆ لای خۆی. قەدەر لە چاوەڕوانی سامردا بوو تا گەرمەکە ڕژا بە ڕوخساریدا وە شوێنەوارێکی جێهێشت کە ساڵانی ژنەی دەسڕیەوە. سامی زۆر تووڕە بوو لەو فرسەتەی قۆستەوە تاوەکو بڕیاری جیابوونەوە بدات. دوای ئەوەی لە سەردانی پزیشک هاتەوە بە تووڕەیەوە وتی ئێمە ڕازی بووین بە شێواویە پەروەردەیەکان. ئایا ڕازیش بن بە شێواویە جەستەییەکان؟ ئەمیش بە هێمنێکی دەستکردەوە وتی ئەوە قەدەری خوایە. ئەویش بە تووڕەیەوە وتی ئایا هەموو کەم تەرخەمیەکان لە تۆ دەردەچن دەیتێتە پاڵ قەدەر؟ ئەمەش بێعەقڵی و خەڵەفانێکی ترە. ئەویش وتی نەخێر تۆ سنووری خۆتت بەزان، من بەمە ڕازی نابم و منیش نایەڵم ژیانم بەم شێوەیە خراپە بەردەوام بێت. کەواتە با قسەکەی تەواو نەکرد. مێردەکەی دوای ئەوەی هەناسەیەکی قوڵی هەڵکێشا وتی بەڵێ با جیا ببینەوە. کاتێک گوێی لە وشەیە بوو وای زانی کە زلەیەکی گەورە دەدرێت لەسەر دڵی.
هەستی بە ململانەیەکی سەخت کرد. ئەو ساڵانێک کە بە دوای ئازادی خۆیدا دەگەڕێت. لەو ساتێک کە دەستی کەوت وای هێز کرد بەناو ئاسمانێکی فراوان سەرگەردان بووە. هەنگاوەکانی تەتەڵەیان دەکرد و فرمێسکەکانی وشک بوونەوە. وشەکانی سەرزاری مردن، بەڵکو هەموو شتەکانی دەوروبەری مردن و دەیبینی بێگیان بوون. خۆزگەی دەخواست کە سامی پاچەگەز ببێتەوە. هات بە خەیاڵیدا کە دەستەکانی ماچ بکات، بەڵام ئایا دەبێ فەرشی زەلیلی خۆی ڕابخات؟ خۆ بە زلزانیەکەی ڕێگەی ئەوەی پێنەدا. لە ژوورەکەی سامی چووە دەرەوە تا شتەکانی کۆبکاتەوە و دەست بکات بە ژیانی داهاتووی. ئەوە تا ئێستا بەختیارە بە ژیانی خۆی و سەرکەوتنەکانی و بەشداریکردنە کۆمەڵایەتی کاریگەریەکانی. سامی دەیویست لەبیر بکرێت کە چی ئێستا بە پەنجە ئاماژەی بۆ دەکرێت، بەڵام ئەو شتێک کە بێتاقەتی دەکات سۆز و خۆشەویستی بۆ سامر کوڕە خۆشەویستەکەی کۆنتڕۆلی هەست و سۆزی خۆی کرد و چووە دەرەوە تا ئەو کاسێتە ڤیدیۆیە ببینێت کە تایبەتە بە معتاد بوانی مادە هۆشبەرەکان. سەرەتا کاسێتەکە باسی گرنگترینی کێشە کۆمەڵایەتیەکانی دەکرد کە دەبێتە هۆی تێکچوونی لاوانی کوڕ و کچ. لە توێژینەوەکەدا ڕوون بوویەوە کە سەرگەردانی منداڵ بەهۆی یەکلابوونەوەی خێزانیەوەیە لە گرنگترین هۆکارەکانە. وتەبێژەکە وتی ئەوەی جێی داخە ئەوەیە کە مادە هۆشبەرەکان خەریکە لە ناو مێر منداڵاندا بڵاو دەبێتەوە. لەپڕ وێنەیەک لە قوربانیەکان دەرکەوت و ڕوخساری ئامینە گرژ بوو. دنیا لەبەر چاوی دەسوڕایەوە و وای هەست کرد کە پۆشاکی زەلیلی و سوکایەتی لەبەر کردووە. ئەو بە پەنجە ئاماژەی بۆ دەکرێت نەک تەنها ئەمڕۆ بەڵکو بە درێژایی ژیانی. نەیتوانی تەماشای ڕوخساری ئامادە بووان بکات، چونکە وا هەستی کرد کە هەر چاوێک منداڵە معتادەکەی دەبینێت دەیناسێتەوە وەک چۆن خۆی ناسیەوە. بە لەرزەوە هەستایەوە، هەستی کرد کە سەری بەرزی زۆر بەرز نابێتەوە لە زەوی کە خەریکە سەری دەنووسێت بە زەویەوە. ئەو هەموو شتێکی لە فیکر و هەوڵ و عەقلی پێشکەش بە نیشتیمانەکەی و مرۆڤایەتی کردووە، بەڵکو گرنگتریشی لەوە پێشکەش کردووە لە هەموو مەدالیایەکی شەڕەف لە بۆنەکاندا بەدەستی هێناوە. دنیا لەبەر چاوی دەسوڕایەوە وە سەرنجی لە مەدالیای شەڕەفی کۆتایی نایە کە لەلایەن بەرپرسانەوە بەدەستی هێنابوو. یەکێ لە ئافرەتەکان کە نزیک بوو لێیەوە تا مەدالەکەی پێشکەش بکات و بە نیمچە سەرسامیەوە وتی من شایستەی ئەوە نیم. سەرپەرشتیارەکەی پێی بڕی وتی ئەمە خاکی بوونە لە تۆوە، بەڵام تۆ سەرکەوتنی سەرسوڕهێنەرت بەدەستهێنا ئەی ئامینە خاتوون. ئەویش بە دەنگێکی زەلیل و هێواشەوە وتی بەڵێ ئازیزم، لە ڕاستیدا من دایکی سامرم. ئەو معتادە بووە بچووکە کە نمایش دەکرێت. پۆزشم بۆ هێنایەوە. ئای چەندە لە خۆبایی بوو. ئەوە بۆ چوونی من بوو بەرامبەر بە ئافرەتێکی دراوسێمان لە خوخانوە نوێیەکەماندا لە گەڕەکە ڕاقیەکەدا. من پێشبینیم دەکرد کە هەوڵی یەکتر ناسیم بدات لەگەڵمدا و پێشوازیکردنم وەکو دراوسەیەکی نوێ، بەڵام وای نەکرد کاتی لە بەرزکەرەوە مەسعاددا یان لە بەردەم دەرگای ماڵەوە بمبینایە خەندەیەکی دەستکردی ئاراستە دەکردم. پاشان بە خێرایی دەڕۆیشت، بەڵکو هەندێک جار پشتگوێی دەخستم وەک ئەوەی هەرگیز نەیبینیم. قەی ناکە، خۆی بەچی دەزانێت. نیش بە هەمان شێوە مامەڵەی لەگەڵ دەکەم و خراپتریش. لە پڕ بینیم لە دەرگای ماڵمانیدا و بە چاوی پڕ لە فرمێسکەوە داوای لێکردم کە مۆبایلەکەم بەکاربهێنێت بۆ پەیوەندیکردنێکی زۆر گرنگ. لە قسەکردنەکە و ئەوەی کە بۆی باس کردم هەموو شتێ تێگەیشتم. هەواڵی پێدام کە مێردەکەی نەخۆشە و توشبوونی بە نەخۆشیکە کت و پڕ بوو بۆ ئەم و ئەم بە تەنها بەرپرسیارەتی ماڵ و منداڵەکان و چاودێری مێردەکەی و حاڵەتە ناڕەحەتێکی هەڵگرتووە و ئەم ڕووداوە کودەتایەکی سەختی لە ژیانیدا دروست کردووە. هەستم بە شەرم کرد کاتێ بە ناسکی و شکانەوە داوای لێبوردنی لێکردم کە ناتوانێ سەردانم بکات و بەخێرهاتنم بکات. منیش پێم وت بەڵکو مندانێ بۆ بە خوشکێکی خۆت و هیچ جیاوازیەکمان نییە. ئەگەر ئەو هەڵوێستە ڕووی نەدایە و باسی بارودۆخی خۆی نەکردایە
هەر لەسەر گومانە هەڵەکەی خۆم دەمامەوە، بۆی دەستم کرد بە لۆمەکردنی خۆم. بۆچی من سەرەتا خۆم لە ناسان پێی؟ ئەی بۆچی پۆزیشم بۆ نەهێنایەوە؟ بۆچی گومانی خراپ پێش هەموو شتێک کەوت؟ لەگەڵ هەموو ئەوانەدا لە جێبەجێکردن بەرامبەر بە فەرمانەکانی ئیسلام و فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا وەسیەتی پێغەمبەر بەرامبەر بە دراوسێ لە چەندین فەرموودەدا کە دەفەرموێت جبرائیل ئەوەندە وەسیەتی بۆ کردم بەرامبەر دراوسێ کە چاک بم تا ئەو ڕادەیەی کەوا گومانم دەبرد کە میراتی یەکتر دەبن و دەفەرموێت ئەوەی کە باوەڕی بەخوا و ڕۆژی دوایی هەیە با ڕێزی میوانەکەی بگرێت. بەڕاستی ژیانی مەدەنیەت و ژیانی نوێی نێوانمانی دوور خستۆتەوە و وای لە هەر یەکەمان کردووە کە دەڵێ لە دوورگەیەکی دابڕاو دەژین و لە ناوەڕاستی ژیانێکی جەنجاڵدا هەر یەکەمان سەرقاڵی خۆیەتی گرنگی پێدانی بەرامبەر بە دەوروبەری لە سنوورێکی زۆر تەسکدایە و بە تەماشاکردنێکی بەپەلە و سارد و ناتەواو و ڕوانینە کەسانی تر. لە کاتێکدا ئەگەر هەر یەکەمان هەوڵ بدەین بۆ پەیوەندی مرۆیی لەگەڵ دەوروبەریدا ئەوە ژیان جوانتر و خۆشتر دەبوو. ئەو کاتەش خۆشیەکانمان دوو بەرامبەر دەبوو وە کەمتر هەستمان بە ماتەمینی دەکرد و ناخۆشیەکان هێور دەبوونەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرموێت نمونەی باوەڕداران لە پەیوەندی و ڕەحم و سۆزیان بەرامبەر بە یەکتری وەک نمونەی یەک جەستەوان ئەگەر ئەندامێکی ئەو جەستەیە ئازاری هەبێت هەموو جەستە دای دەگرێت و شەون و خۆنی بۆ دەکات و ئەگەر هاوکاری یەکتر بین لەسەر چاکە و تەقوا و دەست لە ناو دەست بکەین بۆ بەرەنگاربوونەوەی ناڕەحەتیەکان و بەشداربووین لە خۆشیەکاندا و ناخۆشیەکانمان بەش کرد ئەوە ژیان خۆشتر و جوانتر دەکات و ئێمەش وەکو دیوارێکی پتەومان لێ دێت وەک پێغەمبەر درود و خوای لەسەر دەفەرموێت ئیمانداران بۆ ئیماندار وەک دیوار و خانووان یەکتری پێکەوە توند و تۆڵ دەکەن. پەیمانم بە خۆمدا. من کچێکی کەنداوی بووم. تەمەنم 22 ساڵ بوو. ئافرەتێکی بێ ئاگا بووم. سەبارەت بە کاروباری دنیاش و جوانکاریەکانی ڕۆچوو بووم. گوێم نەدەدا بەوەی کە دەیکەم و لە تەمەنم تەواو بووە. کەوام هەز دەکرد بە خێرایی تێپەڕیوە تا قەدەری خواوا بوو کە پەیامی ڕێبەری ڕێنوینیکاران گەیشتە پێگەی ئەلکترۆنیەکەم. خوایە گیان چۆن ئەو ئامۆژگاریانە هەستی و ڕوژاندم و خەبەری کردمەوە لە بێ ئاگایی. تەنانەت وجدانم لۆمەی دەکردم. هەر کاتێک یادی کردەوەکانی ڕابردوم دەکردەوە کە بە پێچەوانەی ڕەزامەندی خوایە لە خۆمم پرسی ئایا ئەو شتانە هیچ بەختەوەرێکیان بۆ من بەجێهێنا؟ نەبەخوا لەناو ئەو خۆشیە درۆینانەدا هیچ حەوانەوە یان سودم لە دنیا نەبینی. ئەوە ڕۆژی دوایی هەر هیچ. ئەگەر بپرسن ژیانم پێش ئەوەی خوای گەورە ڕێنموویم بکات چۆن بوو بەیانیان هەڵدەستام بەپەلە دەچوم بۆ زانکۆ تاوانەکانم لە کیس نەچێت تاوەکو هەمیشە لەسەر کەوتوان بم و هەندێک جاریش نوێژی بەیانیم دەکرد بەڵام زۆربەی ڕۆژەکان بەداخەوە نوێژم نەدەکرد بۆ ئەوەی وانەکانم لە کیس نەچێت. پاشان دوای ئەوە چی؟ بەشەکەتی دەگەڕامەوە بۆ ماڵەوە پاشان دەخەوتم و دەچوومە جیهانی ئینتەرنێتەوە. کاتی خۆمم پێدەفەوتان لە شتانێکدا کە خوای گەورە پێڕازی نییە لە قسەکردن لەگەڵ کوڕان و کچان سەبارەت بە کاری دنیا و دوهەمین گۆرانی و ئەو جۆرە شتانە. بەو شێوەیە قسەکان درێژەیان دەکێشا تا بانگی عەسر دەدرا. منیش بێ ئاگا بووم لە زیکری خوا و نوێژکردن و هەندێک جاریش دەچووم بۆ بازاڕ. ئەوە باسی کات فەوتاندن هەر مەکە. کاتێک دەچوومە دەرەوە جوانترین جلم دەپۆشی و بۆنم لە خۆم دەدا بە زێر خۆمم دەڕازاندەوە. پاشان دەگەڕامەوە بۆ ماڵەوە و دەخەوتم. بەو شێوەیە زۆربەی نوێژەکانم دەفەوتان. خوایە گیان لەو کەم تەرخەمیانە ڕابردوم خۆش بێت. ئەوە بەهۆی نیازی خراپەوە نەبوو لەلایەن منەوە بەڵام بەهۆی بێ ئاگایەوەی تەواومەوە بوو کە زۆربەی کچان گرفتاری بوون. هەموو ئەوانە بەهۆی کەمی ئامۆژگاریەوە بوو. لێرەدا قسەکانم ئاراستەی خوشکە پابەندەکانە کە کوا ڕۆڵی خوازراوتان بۆ ڕزگارکردنی ئەو خوشکانەی کە دەرفەتیان بۆ نەڕەخساوە کە کەسێک دەستیان بگرێت و بەرەو ڕێگای ڕێنمایی پیان بات. ئەو ڕۆژەم لە یادە کە لە ڕێگەی
ڕێبەری ڕێنماکارانەوە پەیامەکەم بۆ هات بە ناوی لەگەڵ باوەڕەکەتدا دەدوێم و هەروەها پەیامی نامەیەک بۆ گوزەرکەرێ کە پەیامێک بوو ئاراستەی ئافرەتی موسڵمان کرابوو کە ئیمان و شەرم دووشتی پێکەوە گرێدراون. هەروەها چەندین ڕێنمایی بە پێزی تێدا بوو سەبارەت بە باڵاپۆشی و مەرجەکانی و هۆشداری دەدا سەبارەت بە عەبای جوانکاری کە ناگاتە پلەی باڵاپۆشی شەرعی کە پێویستی بە عەبایەکی تر هەیە تا دای بپۆشێ. بەڕاستی منیش ڕۆچوو بووم لە خوێندنەوەیدا. لە ڕاستیدا هەستم بە دەنگە تاوی دڵم کرد کە نەمزانی بۆچی وام لێ هات. بە هەر حاڵ بەردەوام بوو لە خوێندنەوەی بە خۆمم وت ئایا ئەم وانانە و ئەم سەرکەوتنانەی خوێندن سوودم پێدەگەێنن لە ڕۆژی دواییدا؟ چۆن دەبێت واز لە نوێژ بهێنم تاوەکو محازەرەکانم لە کیز نەچێت؟ چۆن دەبێت تەمەنم لە شتی بێ ئەرزش و بێ سووددا بەسەر ببەم؟ چ سوودێک دەکەم؟ ئەی ئایندەم چۆن دەبێت لە دونیا و ئاخیرەتدا؟ سزا؟ بۆیە لە ناخی خۆمدا بڕیارمدا واز لەو شتانە بێنم کە لە ڕابردوودا دەم کردو. بۆیە بەڕاستی وازم لەو کارانە هێنا و دوورکەوتمەوە لێی. وردە وردە دەستم کرد بە پارێزگاری نوێژەکان لە کاتی خۆیدا و نەمدەهێش لە هیچ نوێژێک دوا بکەوم. تەنانەت ئەگەر وانەکانیشم لە کیس بچوایە یان هەر شتێکە نوێژم لە کیس بەرێت پاشان بەڵێنمدا بەخۆم کە بە ڕێگای ڕاستدا بڕۆم و واز لە خۆشیەکانی دنیا بێنم و ئاگاداری تەمەنم و ئەو ساڵانەی بێسوود فەوتاندوومە ببم. ئێستا سوپاس بۆ خوا هەموو نوێژەکانم دەکەم و بەردەوام قورئانیش دەخوێنم و دوور دەکەمەوە لە هەموو ئەو شتانەی زیانم پێدەگەێنن و وازم لە گوێگرتن لە گۆرانی و ڕۆیشتن بۆ بازاڕ هێناوە. وازم لە عەبای جوانکاری هێناوە و حیجابی پۆشتەم پۆشیوە کە چۆن خوای گەورە دەیەوێت نەک چۆن خاوەن مۆدیلەکان دەیانەوێت.